ڕۆمانی گەمژەی فیۆدۆر دۆستۆیۆڤسکی، وەرگێڕانی حەمە کەریم عارف، خوێندنەوە و کاری دەنگی شیمال خەلیل. بەرگی دووەم، بەشی سێیەم، فەسڵی یەکەم. هەمیشە لە وڵاتی ئێمەدا گلەیی ئەوە دەکرێت کە پیاوی کردارمان نییە. بۆ نمونە دەڵێن سیاسەتوانان زۆرن، جەنەڕاڵان و بەڕێوەبەرانی پرۆژەیەن جۆراوجۆر. ئەوەندە زۆرن هەرگیز پەکت ناکەوێ، وەکو دار و بەردن، بەڵام پیاوانی کار، پیاوانی مەیدان دەست ناکەون. هەموو خەڵکی ئەو گلەیەیان هەیە کە پیاوانی کار دەست ناکەون. تەنانەت دەڵێن لە هەندێک هێڵی سکەی قیتارە بەزەقی هەست بە کەمی و نەبوونی کارمەندانی کارامە و لێهاتوو دەکرێت. دەڵێن هەندێک کۆمپانیای کەشتیڕانی مەحاڵە بتوانن فەرمانبەرانی تەکنیکی نەک کارامە بەڵکو نیمچە کارامەش بدۆزنەوە. لە پڕ دەبیستی لە هێڵێکی تازەدا 2 قیتار تامپۆنیان کردووە. قیتارێک لەسەر پردێک بە پردەکەوە کەوتۆتە خوارەوە. هەندێک جار لە ڕۆژناماندا هەواڵێک دەخوێنینەوە کە قیتارێک لە سەفەرێکی زستانەی چەند سەعاتیدا لە ناو جەرگەی بەفرەجارێکدا پەکی دەکەوێ و بە درێژایی زستانەکە ناکەوێتەوە ئیش. ڕێبوارانی داماو کە بە خەیاڵی خۆیان هەر چەند سەعاتێکیان پێدەچێ 5 دانە ڕۆژ لە بەفرا دەمێننەوە. یان جاری وا هەیە وەکو دەگێردرێتەوە سەدان تۆن کاڵا بەدەم چاوەڕوانی گواستنەوەوە 2-3 هەیڤان لە جێی خۆی ماوەتەوە و خراپ و خەسار بووە. دەگێڕنەوە کە گوایە جارێک یەکێک لە فەرمانبەرانی ئیداری کە چاودێر و بەڕێوەبەری سکەی قیتار دەبێ، کاتێ نوێنەری بازرگانێک پەلەی لێ دەکا کە کاڵایەکی بۆ بار بکا کە هیچ وەڵامێکی پێ ناوێ تا دەتوانێت شەپازلەیەکی بە پەناگوێیدا دەدا. کە لێی دەپرسنەوە بۆ ئەو کارێک کردووە، لە وەڵامدا دەڵێ چونکە زۆر تووڕە بووە. ژمارەی فەرمانگە و دایرە و نووسینگەی دەوڵەتی ژمارەیەکی خەیاڵیە. پیاو سەری لەو هەموو فەرمانگەیە دەسوڕمێ. هەرچی خەڵکی هەیە فەرمانبەری حکوومەت بوون، یان فەرمانبەرن یان گەرەکیانە کە لە ئایندەدا ببن بە فەرمانبەر. باشە ماقولە لە نێو ئەم هەموو هەزار بە هەزار خەڵکە و زۆر و زەبەندەدا چەند کادرێکی کەمی کارامە دەست نەکەوێ بە کەڵکی ئەوە بێن لە کۆمپانیایەکی کەشتیڕانیدا کار بکەن. هەندێک جار وەڵامێکی هێندە سادە و ساکاری ئەو پرسیارە دەدرێتەوە کە زەحمەتە پیا و باوەڕی پێ بکا. خاوەنانی ئەو وەڵامە دەڵێن هەموو خەڵکی لە وڵاتی ئێمەدا یا فەرمانبەر بوون یان هێشتا فەرمانبەرن. ئەم سیستەمە لەوەتای 200 ساڵە هەلبەتە بە چاولێکەری سیستەمی ئەڵمانی هەر وا بووە و پشتا و پشت هاتووە و لە باب و باپیرانەوە بۆ نەوە و مناڵان ماوەتەوە. بەڵام دام و دەستگا کارگێڕی و فەرمانگە دەوڵەتیەکان پڕن لە خەڵکانی بێکار و تەمەڵ و تەوەزەل. کار گەیشتۆتە ئەوەی تەمەڵی و کارنەزانی و نەشارەزایی عەمەلی تا ئەم دواییانەش لە نێو خودی فەرمانبەرەکاندا بە باڵاترین و باشترین خەسڵەت دەهاتە ژماردن. بۆچی خۆمان بە باسی فەرمانبەرانەوە مژول بکەین لە کاتێکدا دەمانویست باسی خەڵکانی مەیدانی و عەمەلی بەگشتی بکەین؟ دەتوانین لێرەدا بێ هیچ دوودڵیەک بڵێین کە لە وڵاتی ئێمەدا شەرمنۆکی و نەبوونی دەستپێشخەری و داهێنانی شەخصی لە کۆنەوە و تا ئێستاش بە باشترین نیشانەی پیاوی کار دانراوە و دادەنرێ. باشە ئێمە بۆچی خۆمان تۆمەتبار بکەین ئەگەریش بشێ ئەم بۆچوونە بە تۆمەت بێتە ژماردن. هەمیشە لە هەموو شوێنێ لە سەرانسەری دنیادا نەبوونی دەست پێشخەری و داهێنانی شەخصی بەیەکێک لە خاڵە ئەرێنیەکانی پێشکەوتن و سەرکەوتنی پیاوی کار و ئەهلی کار و کاسبی هاتۆتە ژماردن. بەلای کەمەوە 99% خەڵکی لەگەڵ ئەو بۆچوونەدا بوون. لە 100 بەلایەنی هەرە زۆرەوە لەگەڵ ئەو بۆچوونەدا نەبوون. داهێنەران و بلیمەتان
لە هەموو ڕۆژگارێکدا و لە سەرانسەری دنیادا لە سەرەتا ژیانی داهێنانیانەوە و زۆر جار تا کۆتایی ژیانیان لەلایەن کۆمەڵگەوە وەکو گەوج و ئەگەر زۆر خاتریان گیرابێ وەکو نیمچە گەوج تەماشا کراون. ئەم جۆرە بەرخوردە کۆنە لە هەموو دنیادا باو بووە. بۆ نمونە خەڵکی بۆ ماوەی دەیان ساڵ بەوە ڕاهاتبوون کە پارە و پولیان لە بانکی لومبارد دابنێن و ملیاران پارە و پول بە قازانجی ١٠٤ لەوێن دەرکەلەکە ببێ. کاتێ بانکی لومبارد لە کار کەوت و نابود بوو، ئیدی ئەو خەڵکە دەستێکیان کەوتە ئەوبەر و دەستێکیان کەوتە ئەمبەر. ئیدی هەر کەسە خۆی و دەست پێشخەری و داهێنانی خۆی. ئیدی بە بەرچاوی هەموو خەڵکیەوە بەشی هەرە زۆری ئەو هەموو ملیۆنان پول و پارە کەوتە دەستی کەلکبازانی چەورەوە و چەکڵ و لە گەرمەی ساختەبازی بێ بنج و بناواندا فەوتا و هەڵم ئاسا چوو بە ئاسمانە. ئیدی ئەوە ئاکامی لۆجیکی دابوونەریتە کۆمەڵایەتی و ئاکارە پەسند و باوەکانی ڕۆژە. بۆیە دەڵێم ئاکاری پەسند و باو، چونکە ئەگەر شەرم و شکۆی پەسند و گوێڕایەڵی و دوورکەوتنەوە لە هەر دەست پێشخەری و داهێنانێکی شەخصی کە هێشتا لە وڵاتی ئێمەدا باوە، بەڕای زۆربەی هەرە زۆری خەڵکی نیشانە و سیفەتی هەرە مرۆڤێکی جددی و بە حورمەت بێ. ئەوە هەر کەسێ ڕەفتاری خۆی و شێوازی ژیانی لە ناکاوە بگۆڕێ دەبێ بە بنێشتە خۆشەی ژێر ددان و لۆمەکاری خەڵکی، چونکە لە ڕێڕەوی گشتی کۆمەڵگەلای داوە و ئەو کارەی نەکرد دوورکەوتنەوەیە لە دابوونەریتی کۆمەڵایەتی، بەڵکو بە جۆرە بێئەدەبیەکیش دەژمێردرێ. بۆ نمونە کام دایکە کە مناڵەکانی لە ڕووی سۆزداریەوە زۆر خۆش دەوێ، ئەگەر کوڕەکەی یان کچەکەی بە ئاستەم لە سکەی دابوونەریتی باوی کۆمەڵگە لابدا و دوور کەوێتەوە، هەراسان نابێ؟ لە دڵی خۆیدا دەڵێ نا بەختەوەری و ژیانی ئاسوودە زۆر باشترە لە داهێنان و ڕێساکان. هەموو دایکێک کە مناڵەکەی دەلاوێنێ ئەو ئامۆژگاریەی دەکا، بەڵام دایەنانی لای ئێمە لە قاڵ و بەلاوە کاتێ مناڵەکانمان لە بێشکەدا ڕادەژەنن بەم لایە ئەبەدیە دەیان خەوێنن. تۆ ئەنجام دەبی بە خاوەن پلەپایە، دەوڵەمەند دەبی، دڵنیام لە کاری خۆتا پێش دەکەوی، بە جەنەڕاڵ دەبی. بەو جۆرە دەبینین تەنانەت دایەنانی مناڵەکانیشمان هەمیشە بەو چاوە ڕوانیویانەتە پلەپایەی جەنەڕالی کە نیشانە و پێوەری باڵای بەختەوەری رووسیا. مانای وایە ئەم پلەپایەیە لەو بەها باڵایانە بووە کە هەموو خەڵکی ڕێزیان گرتووە و ئاواتیان پێخواستووە و بە لووتکە و نیشانەی بێچەند و چوونی شادمانی و خۆشی هاتووەتە ژماردن. کام پیاوی رووسی هەیە دوای ئەوەی تاقی کردنەوە و ئەزمونە ئاساییەکان یەک لە دوای یەک ببڕێ و 35 دانە ساڵ لە خزمەتا بگوزەرێنێ و پارەیەکی مۆڵ لە بانکی لومباردا دابنێ نەبێ بە جەنەڕاڵ. بەو جۆرە تاکی ڕووس بە خوت و خۆڕایی بێ ئەوەی زەڕەیەک خۆی ماندوو بکە لە ئەنجامدا وەکو پیاوی کار سەنگ و ئەحتوبار پەیدا دەکا. یانی هەموو کەسێکی تەمەڵ و تەوەزەل و بێکار و گوێڕایەڵ دەگاتە پلەی جەنەڕالی. تەنیا تاکی داهێنەر، تاکی یاخی و لاسار و گوێنەبیس و تاکگەرا، بە کورتەکەی تاکی نیگەرانی بێ ئۆقرەی قالب ناپەزێر ناگاتە پلەپایەی جەنەڕالی. ڕەنگە ئەم قسەیەی من جۆرە مبالغەیەکی تیابێ، بەڵام بە شێوەیەکی گشتی سەرنجێکی دروست و ڕاستە و ئیدی پێوەر و پێناسەی کۆمەڵگەی ئێمە بۆ پیاوی ناوپیاوان بۆ پیاوی کار و نمونەیی وابووە. بە هەر حاڵ وا دیارە زۆر لە باسەکەمان دوور کەوتینەوە. کەمەبەستی سەرەکی ئێمە ئەوە بوو چەند ڕوونکردنەوەیەک لەمەڕ ماڵباتی یەپانچین پێشکەش بکەین. ئەندامانی خانەوادەی یەپانچین یان بە گوتەیەکی دی ئەوانەیان کە زیاتر بیریان دەکردەوە هەر هەمویان خەسڵەتێکی هاوبەشیان تیا بوو کە دروست پێچەوانەی ئەو پێوەر و خەسڵەتانە بوو کە تۆزێ لەمە و پێش باسمان کردن. هەندێک جار وایان هەز دەکرد کە کاروباری ماڵی ئەوان وەکو کاروباری ماڵی خانەوادەکانی دی بەڕێوە ناچێ.
هەلبەتە بەبێ ئەوەی بەتەواوەتی لە مانای ئەوە بگەین چونکە دەرککردنی مانای ئەو هەستە زۆر دژوارە. ئەو ڕێگەیەی کە بۆ خانەوادەکانی دی تەخت و هەموار بوو بۆوان ڕێگەیەکی سەخت و ناهەموار و بەردەڵان و پڕ هەوراز و نشێو بوو. یانی ڕەوشی خەڵکی ئاسایی و لەبەر دڵان بوو. بەڵام ڕەوشی ئەوان یانی ماڵباتی یەپانچین نائاسایی و دژوار بوو. خەڵکی گوێڕایەڵی قەراردادەکان بوون و بە ئاسانی ژیانیان لەبەر دەڕۆیشت. بەڵام یەپانچینیەکان هەمیشە بە پێچەوانەوە لە قەراردادەکان دەردەچوون و پابەند نەدەبوون. خەڵکی هەمیشە بە گوێرەی دابوونەریتانی باو ڕەفتاریان دەکرد. یانی لەگەڵ ئامێ دەچوونە شامێ. بەڵام خێلی یەپانچین وان نەبوون. ڕاستە لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا هەندێک جار لە ڕادەبەدەر سڵی دەکردەوە، مدارای دابوونەریتی باوی دەکرد، بەڵام هێشتا لەو ئاستەدا نەبوو کە کۆمەڵگە ڕازی بکا. ئەمە جگە لەوەی کە هەر لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا خەمی ئەو شتەی بوو دەنا کیژەکانی هەرچەندە بە تەمەن بچووک بوون، بەڵام لە ئێستاوە گیانی یاخیگەرێتی و نورینێکی ڕەخنەیی تەنز ئامێزیان هەبوو. زۆر زیت و زرینگ و بەهۆش و گۆش بوون. جەنەڕالیش توانای خوێندنەوەی قوڵایی شتەکانی هەبوو. هەرچەندە بە درەنگەوە، بەڵام عادەتی وابوو ئەگەر پەشێویەک هاتبا پێشێ لە بن لێوانەوە ئەمێکی بۆ دەکرد و هیچی نەدەگوت. شتەکەی بە تەواوەتی بۆ لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا بەجێ دێڵا و خۆی لە هەر بەرپرسیارەتێک دەبوارد و شتەکەی بە ملی لیزاڤیتادا دەدا. ئەم خانەوادەیە خاوەنی دەستپێشخەری و داهێنانی تەواوەتی و تایبەتی خۆی نەبوو، یان ئاگایانە و بەئانقەست ڕێگەی تاکگەرایی و یاخیبوونی دەگرتە بەر، چونکە ئەوە دەیکردە بێحورمەتی بە دابوونەریتی باو. بەڵێ شتی وا لە ئارادا نەبوو. هەرچەندەی ماڵباتی یەپانچین خەڵکانێکی بەڕێز و حورمەت بوون، بەڵام وێڕای ئەوەش پڕ بە پێستی پێناسەباوەکەی خانەوادەی بە حورمەت نەبوون. لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا لەم دواییانەدا گەشتبووە ئەو قەناعەتەی کە گوناهی هەر هەموو ئەو ناتەبایی و ناکۆکەی ماڵەکەیان لە ئەستۆی ئەودایە و زادەی تەبیعەت و سروشتی نەحس و شومی ئەوە. دیارە ئەم بیر و قەناعەتە هێندەی دی ئەزیەتی دەدا و هەمیشە گلەی لە خۆی دەکرد کە سەرشێتێکی خوسەری گەوج و نالەبارە. خۆی بە کێشەی خەیاڵی و گومان و دوودڵی بێ بنج و بناوانەوە ئازار دەدا. هەمیشە پەشێ و پەرێشان پەی بە چارەسەری ئاسانترین کێشە نەدەبرد. مێشێکی لە خۆی دەکرد بە گامێشێ. ڕۆژ بە ڕۆژ خراپتریش دەبوو. لە سەرەتای چیرۆکەکەمانەوە باسی ئەوەمان کرد کە ماڵباتی یەپانچین بەڕاستی لە نێو خەڵکیدا قەدر و حورمەتی خۆیان هەبوو. جەنەڕاڵ ئیڤان فیۆدۆرۆڤیچ بەخۆی هەرچەند لە بنەماڵەیەکی گومنا بوو، لە هەموو شوێنێ بەڕێز و حورمەتەوە پێشوازی دەکرا. ئەم ڕێز و حورمەتەش لەوەوە هاتبوو کە یەکەم ڕێزی خۆی دەگرت و زۆر دەوڵەمەند بوو، دووهەم زۆر بە ئەدەب و ئەرباب بوو. ئەگەرچی نەختێک کەمهۆش بوو، بەڵام وا دیارە ئەم کەمهۆشیە ئەگەر بۆ هەر کەسێکی ناسراوی ناودار زەروری نەبێ، ئاوا بۆ هەر پیاوێک کە بە جددی لە خەمی پارە پەیداکردنا بێ زۆر پێویست بوو. جەنەڕاڵ یەپانچین پیاوێکی خۆشخۆ و خدەپەسەند، بێفیز و خاکی بوو، دەیزانی کەی بێدەنگ دەبێ و زاری تێک دەنێ. لێ وێڕای ئەوەش ڕێگەی زمان درێژی بە کەس نەدەدا، نەک هەر بە زەبری پلەپایەکەی کە جەنەڕاڵ بوو، بەڵکو بەهۆی ئەوەشەوە کە پیاوێکی سەنگین بوو، ڕێزی خۆی بە ڕادەیەک ڕادەگرت کە بەرامبەرەکەی ناچار بوو ڕێزی بگرێ. وێڕای هەموو ئەمانەش پشت و پشتیوانی بەهێز و دەستڕۆی هەبوون. بەڵام لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا وەکو پێشتر گوتمان لە بنەماڵەیەکی وەجاغزادە و ڕەسەن بوو. هەرچەندە لە وڵاتی ئێمەدا مەسەلەی خوێن و ئەسڵ و فەسڵ ئەگەر کۆمەڵێک پەیوەندی زۆر بەهێزی دیکەی لە پشت نەبێ بایەخێکی ئەوتۆی پێنادرێ، بەڵام لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا ئەو پەیوەندیانەشی دروست کرده بوو. لە نێو لایەنگران و دۆست و بناژۆکانیەوە زۆر بە حورمەت و خۆشەویست بوو. بە کورتی لە نێو خەڵکیدا
جێگەی ڕێز و حرمەت بوو. هەلبەتە نیگەرانی و خەمە خانەوادەی یەکانی بێبنج و بناوان بوون و زادەی شتی زۆر بچووک و کەمبایەق بوون و زیاتر بە خەیاڵ لە خۆی گەورە دەکردنەوە. ئیدی پیاو ئەگەر باڵوکەیەک بەسەر کەپووی یان تەوێڵیەوە بێ وا دەزانێ خەڵکی هیچ ئیش و کاریان نییە تەنیا ئەوە نەبێ سەیری ئەو باڵوکەیە بکەن و گاڵتە بە خاوەنەکەی بکەن ئەگەر ئەو خاوەنەی دۆزەرەوەی ئەمریکاش بێ. هەلبەتە پێویست بە وتن ناکە کە لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا لە نێو کۆمەڵگەدا بەوە ناسرا بوو کە تۆزێک نەساز و نەبانە، بەڵام ئەمە هەرگیز لە ڕێز و حرمەتی ئەوی کەم نەدەکردەوە، چونکە بەڕاستی جێگەی ڕێز و حرمەتی خەڵکی بوو. بەڵام لە ئەنجامدا گومانی لەم ڕێز و حرمەتە پەیدا کرده بوو. ئیدی ڕەگ و ڕیشەی هەموو گرفت و کێشەکانی دەچوەوە سەر ئەم گومان و بەدگومانیە کە دەیڕوانیە کیژەکانی خەفەتی بەوە دەخوارد کە تەبیعەتی ئاڵۆز و نەساز و ناشایستەی سەیر و سەمەرەی ئەو کیژەکانی ئەزیەت دەدا و کاریگەری خراپی لەسەر ئایندەیان دەبێ، کەچی هێشتا ئەو گلەی لە کیژەکانی و لە ئیڤان فیۆدۆرۆڤیچی مێردی دەکرد کە نەساز و ئاڵۆزن و ئەوانی بە خەتابار دەزانی. هەمیشە لە شەڕا بوو لەگەڵیاندا، کەچی وێڕای ئەوەش لە گیانی خۆی خۆشتری دەویستن و ئامادە بوو خۆی بە قوربانیان بکات و شەیدایانە خۆشی دەویستن. ئەوەی کە زیاتر ئازاری دەدا ئەو خەیاڵە بوو کە کیژەکانیشی خەریکە وەکو ئەو نەساز دەردەچن و لە دنیادا نمونەیان نەبووە و نابێ. بەردەوام لە دڵی خۆیدا دەگوت کار وا بڕوا دەبن بە نەهیلیستی. نزیکەی ساڵێک دەبوو کە ئەم خەیاڵە خەمناکە ڕۆژ بە ڕۆژ لە زەینا ڕەگاژۆ دەبوو و پتر دەچەسپی و هەمیشە لە خۆی دەپرسی یەکەم بۆچی شوو ناکەن؟ بۆ ئەوە هاتوونەتە دنیا تا عەزابی دایکیان بدەن؟ ئامانجی سەرەکی ژیانیان ئەوەیە؟ ئەمانە هەر هەمووی بەرەنجامی بیرین تازە مۆدە، بە تایبەتی بەرەنجامی ئەو مەسەلە نەگریسەیە، مەسەلەی ژن. ئەدی چۆن؟ مەگەر ئاگلایە 6 مانگێک لەمە و پێش کەلکەڵەی ئەوەی نەکەوتە بووە سەر کە قژە جوانەکەی ببڕێ؟ پەنا بەخوا من لە تەمەنی ئەودا قەت ئەو قژە جوانەی ئەوم نەبوو. ئەیەڕۆ قەیچەکەم بە دەستیەوە گرت، ناچار بووم لە بەردەمیا چۆک دابدەم و لەبەری بپارێمەوە کە ئەو خەیاڵە لە مێشکی خۆی دەربکات و کاری وا نەکا. گریمان ئاگلایە بەدرۆوە وای دەنواند بە تەمایە قژی ببڕێ و ئەم کارە تەنیا بۆ تووڕەکردنی دایکی دەکا، چونکە کیژێکی جینگن و خۆسەر و نازدارە. یەک جار گوتمان شەڕانیە و بڕایەوە. بەڵێ شەڕانیە. ئەدی ئەو ئەلکسندرا بەستە زمانە بۆ ناڵێی، خۆ ئەو بە مەکر و ناز نییە، کچێکی زۆر چاویلکەیە، ئەو بۆچی دەیویست چاو لە ئاگلا بکا و قژی ببڕێ؟ ئاگلایە بردبووە مێشکی ئەو بێعەقلەوە کە بە قژی کورتەوە باشتر خەوی لێ دەکەوێ و سەریەشەکەشی لە کۆڵ دەبێتەوە. لە ماوەی ئەم 5 ساڵەی ڕابردوودا چەندین خوازگاریان هاتبوو کە کوڕی زۆر قۆز و پیاوی زۆر شایستە و پایە بەرزیان تیا بوو. باشە چاوەڕوانی چین؟ بۆچی مێرد ناکەن؟ ئەگەر مەبەستیان ئازاردانی دایکیان نییە. ئەلبەتە گومانی تیا نییە هەر ئەوەیان مەبەستە. ئەنجام یەکەم تیشکی هەتا و دڵی دایکانەی ڕووناک کردەوە. بەلای کەمەوە یەکێک لە کیژەکانی یانی ئادیلایە هاتووەتە ڕەدا و لێبراوە شووبکا و ماڵ و حاڵ بۆ خۆی پێکەوە بنێ. لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا هەر کە دەرفەتی بۆ هەڵدەکەوت کە گوزارش لە خۆی بکا بە دەنگی بەرز دەیگوت تازە ئەم یەکەیانم لە دەست ڕۆیی. بەڵام لە ناخی خۆیدا زۆر خۆشحاڵ بوو. شوێکی زۆر باشە، تا بڵێ گونجاو لەبارە، تەنانەت لە ناوەندە ئەرستۆکراتەکانشدا بە باشی و بەڕێزەوە باسی دەکەن. دەستگیرانەکەی پیاوێکی ناسراوە، لە چینی ئەشرافانە، دەوڵەمەندە، پیاوێکی ئەربابە. لە هەموو ئەمانە باشتر ئەوەیە ئەم شووە بە حەز لێکردن بووە و کچە بە دڵیەتی، پیاو لەوەی پتر چی گەرەکە؟ هەلبەتە لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا هەمیشە سەبارەت بە ئادیلاید و ئایندەی ئادیلاید لە چاو دوو خوشکەکەی دیکەدا کەمتر هەستی بە ترس و نیگەرانی دەکرد.
هەرچەندە مەیل و ئارەزووی هونەری ئەم کیژە ناوەنجە مای پەرێشانی بەردەوامی دڵەی هەمیشە گوماناوی دایکی بوو. بەڵام ئەنجام بەوە دڵخۆشی خۆی دەدایەوە و نیگەرانی خۆی دەڕەواندەوە. هەرچێک بێ تەبیعەتێکی کراوە و خۆشی هەیە، کیژێکی عاقڵە و دەتوانێت تەکبیری حاڵی خۆی بکا. زیاتر خەمی ئاگلایە و ئایندەی ئاگلایای بوو. بەڵام سەبارەت بە ئەلکسندرای کیژە گەورەی ئەم دایکە داماوە بەخۆشی نەیدەزانی ئایا پێویست دەکا خەمی بخوا یان نا. هەندێک جار بە تەواوەتی ناومێد دەبوو، وای خەیاڵ دەکرد ئیدی ئەم کچە هیچ ئایندەیەکی نابێ. تەمەنی 25 ساڵە و لەوەیە هەر بە قەیرەیی بمێنێتەوە. چەند جوانیشە. ئەم دایکە خەمدای دەگرت شەو تا بەیانی بەدەم فرمێسک ڕشنەوە بۆ ئەلکسندرا دەگریا. ئەلکسندراش بێ خەم و خەیاڵ هێدی و هێمن تا بەیانی دەخەوت. ئاخر ئەم کچە چییە؟ لە هەوادارانی نەهیلیزمە یان گێل و کەودەنە و هیچی تر؟ لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا زۆر چاک دەیزانی کە کیژەکەی نەگێلە و نەکەودەن، بەڵکو زۆریش لە هەست و هۆش و بەردەباری ئەلکسندرا ڕازی بوو. حەزی دەکرد لە کار و بارەکاندا پرسوڕا و شیرەتی پێ بکا. بەڵام گومانی لە نەرمونیانی ئەلکسندرا نەبوو. ئەوەندە هێور و ئارام بوو بە هیچ شتێک شێلو نەدەبوو. ئاخ ئەمانە شێتم دەکەن. لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا هەمیشە جۆرە سۆزێکی تایبەتی، سۆزێکی مەند و لە ڕوونکردنەوە نەهاتووی دەرهەق بە ئەلکسندرا هەبوو. تەنانەت لە ئاگلایاش کە نازداری خۆی بوو خۆشتری دەویست. بەڵام کە لە ڕووی سۆزی دایکایەتیەوە تووڕە دەبوو، تەشەری وەکو نەرمک و دەڵەمە و وڵەی لێدەدا. ئەلکسندرا کەم و زۆر خۆی شێلو نەدەکرد، بەڵکو بەڕوویەوە پێدەکەنی. لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا هەندێک جار لەسەر شتی زۆر بچووک و بێمانە نەکرد تووڕە دەبوو، بەڵکو دەهری دەبوو، وەکو فیشەکە شێتە بە ئاسمانە دەچوو. بۆ نمونە ئەلکسندرا حەزی دەکرد زۆر بنوێت و خەونی زۆری دەبینی. جا خەوی بێتام و مناڵانە بێتامتر لە خەونی سادە و ساکاری مناڵێکی 7 ساڵان. ئیدی بەم خەونە سادە و ساکارانە قەلس و تووڕە دەبوو. کەس نەیدەزانی بۆچی. بۆ نمونە جارێک ئەلکسندرا لە خەویە 7 مریشک دەبینێ. ئەم خەوە دەبێتە باعیسی شەڕێکی گەورە لە نێوان خۆی و دایکە. لەبەرچی کەس نازانێ بۆ. جارێکی دی تاقە جارێ بەڕێکەوت خەونێکی تۆزی خۆش دەبینێ. لەو خەونەیە ڕەبەنێکی خەلوەت نشین لە ژوورێکی تاریکدا دەبینێ. هەرچی دەکات ناوێرێ بچێتە ژوورەوە. کاتێ خەونەکەی بۆ هەردوو خوشکەکەی گێڕایەوە، هەردووکیان لە قاقای پێکەنینیاندا و خێرا چوون بەدەم تەوس و توانجەوە خەونی خوشکەکەیان بۆ دایکیان گێڕایەوە. دایکیان تووڕە بوو. بە گێل و گەوج وەسفی کردن. لە دڵی خۆیدا گوتی بەڵێ ڕاستە حەیوانێکە لەو گۆڕە، هەست سزی وەک خۆی نەبووەتەوە، بە هیچ شتێک شێلو نابێ. بەڵام هەندێک جار خەمین دێتە بەرچاو، هەندێک جار نیگا یەک پارچە داخ و کەسەرە. نازانم هۆی ئەم خەمباریەی چییە؟ لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا هەندێک جار ئەو پرسیارەی لە ئیڤان فیۆدۆرۆڤیچ دەکرد. هەلبەتە وەکو خۆی هەمیشەیی بە ڕووگرژی و پەستی بە هەڕەشەوە پرسیارەکەی دەکرد و وەڵامی یەکسەری دەویست. ئیڤان فیۆدۆرۆڤیچ مینگێکی دەکرد، چارەی بەیەکا دەدا، شانەکانی هەڵدەتەکاندن و دەستی بڵاو دەکردنەوە و بەرسوی دەدایەوە. حەزی لە شووە، پێویستی بە مێردە. لیزاڤیتا وەکو بۆمبا دەتەقێتەوە و هاواری دەکرد. لەخوا دەپارێمەوە، بەلای کەمەوە ئەو مێردە وەکو تۆ نەبێ. ئومێدەوارم لە بیر و باوەڕ و بۆچوونەکانیا وەکو تۆ نەبێ ئیڤان فیۆدۆرۆڤیچ. هیوادارم وەکو تۆ زبر و دڵڕەق نەبێ، دێهاتێکی وەکو تۆ نەبێ ئیڤان فیۆدۆرۆڤیچ. ئیدی جەنەڕاڵ هیچ چاری نەدەما. فیزماڵێکی دەدایە و خۆی دەدزیەوە. پاشان لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا پاش تەقینەوەکەی هێور دەبووەوە. هەر ئەو ڕۆژە بۆ ئێوارێ وەک نەبایدی بێ نەباران بەڕوویەکی خۆش و ناسکێکی لە ڕادەبەدەر ئارام و سەرڕێش لە ڤیان و ڕێز و حورمەت دەکەوتە مجاملەی مێردەکەی.
ئیڤان فیۆدۆرۆڤیچی زبر و دڵڕاق نەدەما دەگۆڕا دەبوو بە ئیڤان فیۆدۆرۆڤیچی ئازیز میهرەبان پەرستراو و پشت و پەنا چونکە بە درێژایی تەمەنی ئیڤان فیۆدۆرۆڤیچی خۆی خۆشویست بوو بەدڵ عاشقی بوو ئیڤان فیۆدۆرۆڤیچ زۆر چاک ئەمەی دەزانی لە ئەندازە بەدەر ڕێز و حورمەتی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنای دەگرت بەڵام سەر چاوەی خەم و عەزابی هەمیشەی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا ئاگلایای کیژی بوو ئەم دایکە لە دڵی خۆیدا دەیگوت ئەو کچە تیوە ڕێک دەقا و داق کۆپیەکی منە لە هەموو ڕوویەکەوە وێنەیەکی کت و متی منە بێچوە شەیتانێکی خۆسەری بەدخوو نەهیلیست وازوازی نەساز و سەرشێت ڕکونی و ناجسن شەڕانی جنگێن جنگیس مەگەر هەرخوا بزانێ لە ژیانیا چەند بەدبەخت دەبێ چ ئازارێ دەچێژێ بەڵام وەکو پێشتر گوتمان ڕۆژ هەڵات و بەلای کەمەوە بۆ ماوەیەکی کورت دنیای ڕووناک کردەوە ئارامی بەڕەوشەکە بەخشی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا نزیکەی مانگێکی تەمەنی بەو پەڕی ئازادی دوور لە هەر خەم و پەژارەیەک بردبووە سەر دەنگ و باسی شوکردنەکەی ئادیلاید لە ناوەندە ئەرستۆکراتەکەدا کردیە کارێک کە ناوی ئاگلایاش بکەوێتە ناو ناوان باز بکرێ ئاگلایاش هەر خۆی ئاگلایا بوو خۆی جوان بوو کە خۆیشی دەڕازاندەوە هێندەی دی جوان دەبوو تا بڵێ سەلار و سەنگین زیت و زرنگ هۆشن شاد و ڕووخۆش کەمێک بە ناز و فیز و عینوان بوو کە هەر لە خۆی دەهات یەک مانگی ڕەبەق بوو سەبارەت بە دایکی یەکجار مێریوان و بە نەزاکەت بوو ڕاستە دەبێ ئاگام لەم یەفگینی پاڤلۆفیچە بێ پێویستە بە وردی چاودێری بکەم بە تەواوەتی بیناسم لەوە ناچی ئاگلایە مەیلێکی تایبەتی بەرامبەری هەبێ وەکو هەر کەسێکی دی تەماشای دەکا ئاگلایە لە ناکاوە بوو بەو کیژە دڵڕفێن و ڕند و خشکۆکە چەند ڕەزا سووکە خوایە چەند زیبایە ڕۆژ بە ڕۆژ جوانتر دەبێ بەڵام لەو ساوە کە ئەم میرەج کۆڵە بەرەلایە ئەم گێلە پیاوە لاتەگەڕابووەوە هەموو شتەکان ئاوەژوو بووبوونەوە ماڵی یەپانچین بە تەواوەتی شێوا بوو بۆچی چی ڕوویدا بوو ئەلحەقی هیچ شتێک ڕووی نەدا بوو ئەم ڕەوشە لە هەر ماڵێکی دیکەدا بووایە کەس گوێی نەدەدایە و خۆیش پرزە نەدەکرد بەڵام لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا وەکو هیچ کەسێکی دی نەبوو دەهات زۆربەی مەسەلە و ڕووداوە ئاساییەکانی بەجۆرێ لێک دەدایەوە و دەیدانە دەم یەکەوە و لە خۆی گەورە دەکردنەوە کە عەقڵ قبوڵی نەدەکرد ئیدی بە خەیاڵ و ترس و دڵەڕاوکەیەکی ئەو تۆی لە خۆی دێنا کە هەندێک جار نەخۆش دەکەوت جاوەرە بهێنە بەرچاوی خۆت ئەوێک لە هیچی نەبوو ئەوە حاڵی بوو ئەوە پەرچەکرداری بوو ئەگەر ڕووداوێکی ڕاستەقینە ڕووداوێک کە بەڕاستی مایەی نیگەرانی و گومان و دوودڵی بووایە چ پەرچەکردارێکی دەبوو چۆن سەری دنیای لە خۆی دێنایەوە یەک لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا لە کاتێکدا میرزادەی دابووە پێش بە درێژایی ڕێگا لەبەر خۆیەوە دەیگوت چۆن زاتیان کرد چۆن توانیان ئەو نامە قێزەونە بێ ئیمزایە دەربارەی ئەو بوونەوەرە و پەیوەندیوی لەگەڵ ئاگلایادا بۆ من بنووسن پاشان کە گەیشتە ماڵەوە میرزادەی لە پشت مێزێکی خڕەوە دانیشاند کە هەموو ئەندامانی خێزانەکە لە دەوری دانیشت بوون دیسان لە فکران ڕاچوو لە دڵی خۆیدا دەیگوت چۆن زاتیان کردووە تەنانەت بیریش لەم مەسلەیە بکەنەوە ئەگەر تاقەوشەیەکم بەڕاست زانی بە یان نامەکەیم پیشانی ئاگلایادا بە خۆ لە شەرما دەمردم چۆن زات دەکەن بەو جۆرە بە ئێمە بە خانەوادە و ماڵباتی یەپانچین ڕابوێرن هەمووی دەمچەوتی ئیڤان فیۆدۆرۆڤیچە هەمووی بەهۆی تۆوە ئیڤان فیۆدۆرۆڤیچ ئاخر بۆچی نەچوین بۆ دوورگەی یێلاچین و ئەم هاوینە لە وێلاکەی ئەوێن دەرمان بەسەر بەرین خۆ من گوتم با بۆ ئەوێ بچین لەوەیە ڤاریا لەمە ترسا بێ و ئەم نامەیە نووسی بێ یان لەوەیە هەر هەمووی خەتای ئیڤان فیۆدۆرۆڤیچە هەر هەمووی
ڕەنگە ئەو کچەتیوە دەعەجانیە هاتبێ بە خەیاڵیا ئەم داوای بۆ بنێتەوە و بە باسکردن و لە قاودانی پەیوەندی ڕابردویان بیکا بە گەبجاری ئاشنا و بێگانە. ڕێک وەکو ئەو زەمانەی کە ئەم ملە مرواری بە دیاری بۆ دەبرد و ئەویش بە کەپوو ڕای دەکێشا و گاڵتەی پێدەکرد. بەڵام ئێستا هەمومان توش بووین، ناوبانگی ئێمەش زراوە. بەڵێ ئیڤان فیۆدۆرۆڤیچ، ناوی کچەکانیشت کچانی خانەدان و وەچاغزادە، کچانی گەنجی پابەوەخت، ئەوانیش لەوێ بوون. گوێیان لە هەموو شتێک بوو. بە چاوی خۆیان دیمەنی گەنگەشە و چەنەچەنی ئەو هەرزەکارانەیان بینی هەنووکە دڵت داکەوت، ئیسراحەتت کرد. بەڵێ لەوێن دەربوون و بە گوێی خۆیان گوێیان لە هەموو شتێک بوو. من هەرگیز لەو میرزادە بلح و بەدفەڕە خۆش نابم، نا قەتا و قەت، ڕۆژێ لە ڕۆژان لی خۆش نابم. نازانم بۆچی ئاگلایە بۆ سێ ڕۆژە دەچێ کە زۆر تووڕە و پەستە. نازانم بۆچی بیانوو بە خوشکەکانی دەگرێ، شەڕیان پێدەفرۆشێ، تەنانەت بە ئەلکسندرای خوشکە گەورەشی کە ڕێزی دایکێکی دەگرت و دەستی ماش دەکرد، شەڕ بەویش دەفرۆشێ. بۆچی ئەمە سێ ڕۆژە مەتەڵان لە خەڵکی دادێنێ؟ باشە گاڤریلا ئاردالیۆنۆڤیچ بۆچی بۆ ئێرە هاتبوو؟ پەیوەندی بەم مەسلەیەوە چییە؟ بۆچی ئاگلایە دوێنێ و ئەمڕۆ کەوتە ستایش و هەڵکشان و پاشان لە هۆرژنی گریانیدا؟ بۆچی ناوی ئەو سوارچاکەلاتە گومناوە لەو نامە بێ ئیمزایەدا هاتووە؟ کەچی ئاگلایە نامەکەی میرزادەی تەنانەت بە خوشکەکانیشی نیشان نەدا؟ ئەدی بۆچی من وەکو شێت بە هەشتا و خۆم گیاندە میرزادە و بۆ ئێرەم هێنا؟ خودایە لەوە دەچێ شێت بووبم، ئەمە چی بوو بە خۆم کرد؟ چۆن دەشێت لەگەڵ گەنجێکدا باسی نهێنی کیژەکانم بکەم؟ نهێنیە کە ڕاستە و خۆ پەیوەندی بە خودی ئەوەوە هەبێ. شکر بۆ خوا کە گێلۆکەیە و دۆستی خانەوادەییمانە. بەڵام تۆ بڵێ ئاگلایە مەیل بە یەکێکی وەکو ئەم داهۆڵە بدا؟ خودایە چەند قسەی قۆڕ دەکەم. ئوف، ئێمە خەڵکێکی نەشازین، حەق وایە لە قەفەزێکمان بنێن و خەڵکی بێن بە دەک و پیکان تەماشامان بکەن، بە تایبەتی من. ئاخ ئیڤان فیۆدۆرۆڤیچ، قەت لێت نابورم، قەت ڕۆژێ لە ڕۆژان گردنت ئازا ناکەم. نازانم بۆچی ئاگلایە دەری ناکا. خۆ قەولی دابوو کە ئەو کارە بکە، کەچی نایکات. تەمەشا بڕوانە چۆن نیگای بڕیوەتە سەراپای و ورتەی لە خۆ بڕیوە، هیچ ناڵێ، لەوێ دانیشتووە و هەڵ ناستێ بڕوە. لە کاتێکدا بە خۆی ئاگاداری کردەوە کە نەگەڕێتەوە. ئەویش لێو بەبار و ڕەنگ زەرد لێی دانیشتووە. ئەدی ئەو یەڤگینی پاڤلۆڤیچە چەنە بازە بۆ ناڵێی؟ هەژدەر قسە دەکا و ڕێ بە کەس نادا تا قەوشەیەک بڵێ. ئەگەر بمتوانی با ئاراستەی گفتوگۆیەکە بگۆڕم، دەمتوانی بچمە بنج و بناوانی مەسەلەکە. میرزادە ڕەنگ زەرد و لێو بەبار لە دەوری مێزەخڕەکە دانیشت بوو، پێدەچوو کەوتبێتە بەینی بەرداشی دوو هەستی هەفدژەوە، ترسێکی زۆر و نەشئەیەکی کتوپڕی لە وەسف نەهاتووی نامەفهوم. لەلایەکەوە دەترسا دەزەنیگایەکی ئەو سوچە بکە کە لەوێن دەرەوە دووچاوی ڕەشی ئاشنا بە دیقەت تەماشای ئەویان دەکرد. لەلایەکی دیکەشەوە زۆر خۆشحاڵ و شادمان بوو بەوەی کە جارێکی دیخۆی لە ناو ئەم خانەوادەیەدا دەبینێتەوە و گوێی لەو دەنگە ئاشنایە دەبێتەوە. دوای ئەو نامەیەی بۆ ئەمی ناردبوو. خوای میهرەبان دەبێ ئێستا چ بڵێ؟ هێشتا تاقەوشەیەکی لە زار نهاتبووە دەرێ، بەڵکو بە هەستەم هەوڵی دەدا گوێ بۆ قسەکانی یەڤگینی پاڤلۆڤیچ هەڵبخا کە هەژدەر قسەکانی دەکرد. قەریحەی قسەکردنی کرابووەوە و بەدەگمەن بەو ڕووخۆشی و کەیف قنجی بینرابوو. میرزادە هەرچەند گوێی بۆ هەڵخست بوو، بەڵام تا ماوەیەک زۆر بە زەحمەت لە تاقەوشەیەکی دەگەیشت. هەموو ئەندامانی خێزانەکە ئامادە بوون جگە لە ئیڤان فیۆدۆرۆڤیچ کە هێشتا لە پترسبۆرگ نەگەڕابووەوە. میرزادە سینیش لەوێ بوو. دیار بوو بە تەما بوون دوای تۆزێکی دی لە کاتی چا خواردنەوە بچن بۆ گوێگرتن لە مۆسیقا. دیار بوو قسە و گفتوگۆکان پێش هاتنی میرزادە دەستی پێکرد بوو.
زۆری پێنەچوو کولیاش لە سوچێکەوە پەیدا بوو کەس نەیزانی کارک ئاسا لەکوێوە هەڵتۆقی. میرزادە لە دڵی خۆیدا گوتی سەیرە هێشتا وەکو جاران پێشوازی دەکەن. خانووە هاوینەکەی vێلاکەی ماڵباتی یەپانچین یەکجار گەورە و جوان بوو لەسەر شێوەی تەلارکاری سویسری دروست کرا بوو. ئەم خانووە لە ناوەندی باخچەیەکی چکۆڵەدا دروست کرا بوو بەڵام هەر چواردەوری گوڵ و گوڵزار بوو تا بڵێ جوان و دڵگیر بوو. هەیوان و بەربێلایەکی وەکو بەربێلاکەی ماڵەکەی میرمشکین بەڵام کەمێک گەورەتر و جوانتری هەبوو. جەماعەت هەموو لەوێن دەردانیشت بوون. لەوە دەچوو بابەتی باس و گفتوگۆکە بەدڵی هەموو ئامادەبووان نەبێ. وا دیار بوو بەرەو ئاقارێکی باشیش نەچێ. بۆیە هەموو حەزیان دەکرد ئەو باسە بگۆڕن. بەڵام یەڤگینی پاڤلۆڤیچ دابووە تانی عینادی و بێگوێدان بە هەستی ئەوانی دی هەر دەستبەردار نەدەبوو. دیار بوو هاتنی میرزادە هێندەیدی لەسەر گەنگەشەی مەسەلەکە ڕژدی کردبوو. لیزاڤیتا پروکۆڤیڤنا هەرچەندە بەباشی سەری لە بابەتی گەنگەشە و گفتوگۆیەکە دەرنەدەکرد نێوچاوانی دابوو بە یەکا و پەست بوو. ئاگلایە دوور لەوانی دی لە گۆشەیەکدا دانیشت بوو بەو پەڕی بێدەنگی دانیشت بوو و گوێی دەگرت. بە جۆرێ زاری لێک نابوو لە تۆ وایە بە کێردیش نایکاتەوە. یەڤگینی پاڤلۆڤیچ بە گەرمی لەسەری ڕۆیشت. بە یارمەتیتان من هیچ لاریەکم لە لیبرالیزم نییە. لیبرالیزم خراپ نییە، گوناح نییە. لیبرالیزم پاژە لە گشت، ئەو گشتە بەبێ پاژەکە ناژی هەڵدەوێشێتەوە. لیبرالیزمیش وەکو هەر ڕێبازێکی تونڕەوی محافەزکاری حەقی ژیانی هەیە. بەڵام گلە یەکەی من ناڕەزایەکەی من لە لیبرالیزمی رووسیە. دووبارەی دەکەمەوە کە من دژی لیبرالی رووسیم چونکە لە بنەڕەتدا رووسی نییە. فڕی بە رووسیاوە نییە. تاقە یەک لیبرالی رووسیم پیشان بدەن تا بە بەرچاوی هەمووتانەوە ئەم لاو ئەو لای ماچ بکەم. ئەلێکسندرا ئیڤانۆڤنا کە خوای نەمابوو گۆناکانی بە شێوەیەکی نائاسایی سوور هەڵگەڕابوون گوتی بەمەرجێ ئەو ڕازی بێ تۆ ماچی بکەی. لیزاڤیتا پروکۆڤیڤنا لە دڵی خۆیدا گوتی تۆ سەیری ئەمە ناکەی بە حەیاتی گوێی لە هیچ نییە. هەموو خەمێکی هەر خەوتن و خواردنە. ساڵی جارێ دێتە قسان ئەویش قسەیەک دەکا کە سەرت سوور بمێنێ. میرزادە هەستی کرد کە ئەلێکسندرا ئیڤانۆڤنا زۆری پێناخۆشە کە یەڤگینی پاڤلۆڤیچ بەو زمانە سوا و پواوە بەو گەرمیە شۆخی ئامێزەوە گەنگەشەی بابەتێکی وا جددی دەکا. یەڤگینی پاڤلۆڤیچ لەسەری ڕۆیشت. میرزادە پێش ئەوەی تۆ بێی باسی ئەوەم دەکرد کە لیبرالانی ئێمە زیاتر سەر بە دوو چینی کۆمەڵگەن، چینی مولکدار و فیوداڵانی جاران و چینی لاهوتخوازان. ئەم دوو چینەش لە گیانەڵادان دابڕاو و تەریک لە جەماوەری خەڵک دەژین. نەوە دوای نەوەش گۆشەگیرتر دەبن و دەوریان نامێنێ. بۆیە هەرچێکیان کردووە و هەرچێک دەکەن لە خزمەتی نەتەوە و گەلدا نەبووە و نییە. میرزادەسین بەرپەرچی دایەوە. چۆن؟ ماقولە هەرچێکیان کردبێ کەڕەتی سفر بکرێ و بە ناڕووسی و نانەتەوەیی و نانیشتیمانی بژمێردرێ؟ نەخێر، هیچ شەقلێکی نەتەوەیی و نیشتیمانی پێوە نییە. لیبرالانی ئێمە هیچ شتێکی رووسیان تێیا نابینرێ. محافەزەکارەکانیش وەتر. دڵنیابە کە میلەتی ڕووس نە ئێستا و نە لە ئایندەدا دان بەو کارانەدا نانێن کە کۆنە مولکداران و لاهوتخوازان کردووانە. میرزادەسین بە جددی بەرسوی دایەوە. سەیرە ئەم بۆچوونە غەریب و هەفدژە چییە؟ من یەک لە باری خۆم ئەم هێرشە بۆ سەر مولکدارانی ڕووس قبول نییە. باشە تۆ خۆت یەکێک نیت لە کۆنە مولکدارانی ڕووس؟ میرزادەسین ئەو پرسیارەی زۆر بە جددی لێ کرد. یەڤگینی پاڤلۆڤیچ بەرسوی دایەوە و گوتی مەبەستی من لە مولکداری ڕووس ئەوە نییە کە تۆ تێگەیشتووی. ئەمە چینێکی بەڕێز و حورمەتە چونکە من بەخۆشم یەکێکم لە ڕۆڵەکانی ئەوان
بە تایبەتی ئێستا کە نەماون. ئەلێکساندرا ئیڤانۆڤنا قسەکەی پێبڕی و پرسی: باشە ئێمە لە ئەدەبیاتیشدا هیچ شتێکی نەتەوەیمان نییە؟ من شارەزایەکی ئەو تۆم لە ئەدەبیاتدا نییە، بەڵام پێم وایە ئەدەبی ڕووسیش جگە لە لومونوسۆڤ، پوشکین و گوگۆڵ هیچ مۆرکێکی ڕووسی نەتەوەی پێوە نییە، ناسنامەی ڕووسی نییە. ئەلێکساندرا بە پێکەنینەوە گوتی: زۆر چاکە، ئەمە بەسە، خۆ ئەوانەی ناوت بردن تەنیا یەکێکیان کوڕە هەژارە، خۆ دوانەکەی دی لە چینی مڵکدارانن. دروستە، بەڵام جارێ پەلە مەکە، نەشئەی سەرکەوتن نەتگرێ. هۆیەکەی ئەوەیە کە تا ئێستا تەنیا ئەو سیانە توانیویانە شتێکی خۆماڵی بڵێن لە واقعی رووسیاوە هەڵێنجرابێ، لە کەسی ترەوە وەریان نەگرتبێ. بۆیە شەقلی نەتەوەیی و خۆماڵیان هەیە. هەر ڕووسێک شتێک بڵێ یان بنووسێ یان بکات کە بەڕاستی شەقلی ڕووسی پێوە بێ، شتێک کاڵقوڵاوی واقعی خۆماڵی بێ، لاساییکردنەوە و خوازراو نەبێ. ئەوە بمانەوێ و نەمانەوێ ئەو ڕووسیە خۆ بەخۆ دەبێ بە بابایەکی نەتەوەیی، ئەگەر زمانە ڕووسیەکەشی خراپ بێ. ئەمە بەلای منەوە شتێکی بەڵگەنەویستە، بەڵام باس و گەنگەشەکەی ئێمە دەربارەی ئەدەبیات نەبوو، بەڵکو دەربارەی سۆسیالیستەکان بوو. مناقشەکەمان بەوان دەست پێ کرد. من پێم وایە و دڵنیام کە ئێمە تاقە یەک ڕووسی سۆسیالیستمان نەبووە و نییە. بۆچی؟ چونکە هەموو سۆسیالیستەکانی ئێمە یان لە مولکدارانی کۆنن یان لە لاهوتخوازانن. هەر هەموو سۆسیالیستەکانی ئێمە، چ ئەوانەی ناو وڵات و چ ئەوانەی هەندەران، لەو لیبرالانن کە ڕەنگیان دەچێتەوە سەر ڕۆژگار و سەروبەندی فیوداڵانی ڕایەتدار. بۆچی پێدەکەنی؟ کوا کتێبەکانیان، ڕێنمایەکانیان، پەیام و ڕێبازەکانیانم پیشان بدە. بزانە چۆن هەرچەندە من ڕەخنەگرێکی پیشەیی نیم، بزانم چۆن بە ڕەخنەی قەناعەت بەخش ساغی دەکەمەوە کە لاپەڕە بە لاپەڕە کتێبەکانیان، نامیلکەکانیان، نامە و پەیامەکانیان هەر هەمووی دەستکرد و زادەی قەڵەمی بابایەکی کۆنە مولکداری و ڕایەتداری ڕووسە. بەدخوایان، تووڕەیان، سوعبەت و پێکەنینیان بۆنی مولکداری جارانی لێدێ. تەنانەت ئەم کۆنە مولکدارەش نمونەیەکی زۆر کۆنە، وەکو نمونەکەی فاموسۆف، یانی هەرچیان هەیە و نییە لە سەرچاوەی چینی مولکدار و لاهوتخوازانەوە هەڵدەقوڵێ. چییە؟ دیسان پێدەکەنی؟ میرزادە تۆش پێدەکەنی؟ تۆش هاوڕای مننی؟ ئەلحەقی هەموو هەر پێدەکەنین. میرزادەش یەکێک بوو لەوان. میرزادە لەپڕ پێکەنینەکەی بڕی، وەکو قوتابیەک لەپڕ تاوانبار کرا بێگوتی: من ناتوانم بە دڵنیاییەوە پێت بڵێم کە هاوڕەی تۆم یان نا، بەڵام دڵنیات دەکەم کە قسەکانتم زۆر لە گیان خۆشن، بێئەنداز لەزەتیان لێ دەبینم. میرزادە بەدەم ئەو قسانەوە خەریک بوو دەخنکا. ئارەقەیەکی سارد مرواری ئاسا بە نێوچەوانیەوە دەدرەوشایەوە. لەوەتەی کە گەشتە بووە ئێرە ئەمە یەکەم جاری بوو قسام بکە. ویستی سەیرێکی دەوروبەری خۆی بکە، بەڵام نەیوێرا. یەڤگینی پاڤلۆڤیچ هەستی پێکرد و بزەیەکی بۆ کرد، بە هەمان جۆش و خرۆش، بە هەمان گەرم و گوڕی، بە هەمان نەفەسی پێکەنین ئەنگێز لەسەری ڕۆیشت. خانمان و برادەران، گەرەکمە ڕووداوێکتان بۆ بگێڕمەوە کە پێم وایە یەکەم کەس من هەستم پێ کردووە و کەشفم کردووە. بە هەر حاڵ تا ئێستا کەس نە باسی کردووە نە هیچی لەبارەوە نووسیوە. ئەم ڕووداوە ڕێک ڕەنگدانەوە و دەنگدانەوەی کڕۆک و جەوهەری ئەو لیبرالیزمە ڕووسیەیە کە من ئاماژەم کردێ. با بێمە سەر باسەکە و دەستی پێ بکەم. جارێ با بپرسین لیبرالیزم بە شێوەیەکی گشتی دەکاتە چی؟ بریتی نییە لە هێرشکردن بۆ سەر سیستەمی باو و جێگیر؟ ئیدی هەڵە بێ یان ڕاست ئەوە مەسەلەیەکی دیە. لیبرالیزم هەوە نییە. ئەوەی من دەیبینم لیبرالیزمی ڕووسی دژی سیستەمی باو و جێگیر نییە. دژی ژیانی نەتەوەییە، دژی خودی ژیانە، نەک دژی دام و دەستگاکان. دژی خودی ڕووسیایە،
نەک سیستەمی رووسیا. ئەو لیبرالەی من بۆتانی باز دەکەم نکۆڵی لە خودی رووسیا دەکا، بە کوتەیەکی دی حاشا لە دایکی خۆی دەکا، لەو دایکەی هێناویەتە دنیاوە و پەلاماری دەدا، یانی کە رووسیا نەکبەتیەکی بەسەر دێ یان تووشی نەهامەتی و نشستێک دەبێ، ئەو لە کەیفان گەز باڵا دەکا. ڕقی لە هەموو داب و نەریتێکی میلی خۆماڵیە، قێزی لە مێژوو رووسایە و لە هەموو شتێکی وڵات دەبێتەوە. هەلبەتە ئەمەی لە نەزانیە، ئەگەر بتەوێ پاکانەیەکی بۆ بێنیتەوە تەنیا نەزانینەکەیەتی و هیچی دی، وا دەزانێ ئەم ڕق و نەفرەتەی لە رووسیا باشترین لیبرالیزمە. لە نەزانی خۆی دژایەتی رووسیا بە باشترین جۆری لیبرالیزم دەزانێ. ئەم وڵاتە پڕە لەو بەناو لیبرالانەی کە خەڵکی چەپڵەیان بۆ لێ دەدەن، بەڵام لە ڕاستیە بێ ئەوەی بەخۆ بزانن ئەوەندە کاڵفام و گەوجن هیچ محافەزکارێکیان ناگاتێ. لە ناخە لە هەر محافەزکارێک محافەزکارترن. هەندێک لە لیبرالەکانی ئێمە کە خۆیان لە خەڵکی دی بە نیشتیمان پەروەرتر دەزانی، شانازیان بەوە دەکرد کە خەڵکی دی زیاتر لە خۆشەویستی ڕاستەقینەی نیشتیمان دەگەن. وایان دەزانی بغزاندن و بێزراندنی رووسیا نیشتیمان پەروەری ڕاستەقینەیە، بەڵام هەنووکە ئاشکراتر قسە دەکەن و بەکارهێنانی زاراوەی خۆشەویستی نیشتیمان بە نەنگ و شوورەیی دەزانن. هەر کەسێک باسی ئەو شتە بکە گاڵتەی پێ دەکەن. جا من سوورم لەسەر ڕابۆچوونی خۆم و پێویستە ئەم دیاردەیە درەنگ یاز و بەو پەڕی ڕوونی و ڕەوانی و ڕاستگۆیی لە قاو بدرێت و حەقیقەت بخرێتە ڕوو. بەڕاستی لە بەرەبەیانی مێژووەوە تا ئێستا لە هیچ سەردەم و لە ناو هیچ ملەتێکدا دیاردەی وان نەبووە و ڕووی نەداوە. ئەمە خۆی لە خۆیدا باڵگە و نیشانەی ئەوەیە کە دیاردەیەکی ڕێکەوتەکی و ڕەوتەنیە. پیا و سەری لەوە سوور دەمێنێ لە کاتێکدا لە هیچ شوێنێکی ئەم دنیایەدا لیبرالێک نییە ڕقی لە وڵاتی خۆی بێ. بۆچی دەبێ بابایەکی لیبرالی ڕووس ڕقی لە وڵاتی خۆی بێ؟ هۆی ئەم دیاردەیە لە وڵاتی ئێمەدا جگە لەوەی کە من تۆزێ لەمە و پێش باسم کرد هیچی تر نییە. ئەویش ئەوەیە کە لیبرالی ڕووس بە هیچ جۆرێ ڕووسی نییە، بە ناسنامەی رووسیەوە کار ناکا. ئەم دیاردەیە لەم لێکدانەوەیە زیاتر هیچ لێکدانەوەیەکی دیکە هەڵ ناگرێ. میرزادەسین بەرپەرچی دایەوە. من هەر هەموو ئەو قسانەی تۆ بە سوعبەت دەزانم، یەڤگینی پاڤلۆڤیچ. ئەلێکسندرا ئیڤانۆڤنا گوتی: من هەموو لیبرالەکانم نەدیتوون، بۆیە ناتوانم هیچ داوەریەک لەو بارەیەوە بکەم، بەڵام لە قسە و بۆچوونەکانی تۆ پەستم. تۆ حاڵەتێکی تایبەتی فەردیت وەرگرتووە و بەسەر هەموواندا تەعمیمت کردووە کە ئەمە دەکاتە تۆمەت و ناحەقی. یەڤگینی پاڤلۆڤیچ هەڵی دایە و گوتی: حاڵەتی تایبەتی فەردی؟ چاوەڕوانی ئەو قسەیەم دەکرد. ئایا حاڵەتێکی تایبەتی فەردیە یان نا؟ هەنگێ ڕووی کردە میرزادە و پرسی: تۆ چ دەڵێی میرزادە؟ ئەمە حاڵەتێکی تایبەتە یان نا؟ میرزادە گوتی: ئەوەی ڕاستی بێ من شارەزایەکی ئەو تۆم نییە، زۆر تێکەڵی لیبرالان نیم و هەڵس و کەوتم دەگەڵیاندا نییە، بەڵام پێم وایە تا ئەندازەیەک حەق بە تۆیە. لیبرالیزمەی کە تۆ باسی دەکەی لە ڕاستیە هەندێ مایلە بەلای بغزاندن و بێزراندنی رووسیادا، نەک بەلای بغزاندنی ڕژێم و سیستەمە باوەکەی رووسیادا. هەلبەتە ئەم بۆچوونە تەنیا هەندێک لە لیبرالەکان دەگرێتەوە، نەک هەمویان. ناتوانین بە هەمان چاوسەیری تێکرای لیبرالەکان بکەین، چونکە ویژدان شتی وا قبوڵ ناکا. میرزادە لە ناکاو دوودڵ وەستا، قسەکەی تەواو نەکرد، هەرچەندە پەرێشان و پەشێو بوو، بەڵام باسەکەی بەلاوە زۆر خۆش بوو. میرزادە بە تەبیعەت هەندێ ساویلکە و سادە بوو کە گوێی لە بابەتێکی سەرنجڕاکێش بگرتایە، جۆرە ساویلکەیەکی ئاشکرا دەنیشتە سەر سیمای کە لەو بوارەشدا پرسیاری لێکرابە بە هەمان سادەی و ساویلکەی ئاسایی خۆی وەڵامی دەدایەوە. هەرگیز نە لە سیمایە نە لە ڕەفتار و هەڵسوکەوتیا نە لە ئاماژەیدا ئەوە دەرنەدەکەوت کە گومانی ئەوە لە کەسێک بکە کە پێی ڕابوێرێ یان گاڵتەی پێ بکە.
هەرچەندە یەڤگینی پاڤلۆڤیچ لە مێژ بوو خۆی بەوە گرتبوو کە بەدەم بزەی تەوس ئامێز و گاڵتەوە بدوێنێ. لێ ئێستا کە گوێی لەم وەڵامەی میرزادە بوو بەو پەڕی سەرسامی لێی ڕوانی دیار بوو هەرگیز چاوەڕوانی ئەو وەڵامەی لێ نەدەکرد. هەنگێ بەدەم مینگە مینگەوە گوتی: ئاوها میرزادە بەجددیتە گاڵتە ناکەی؟ میرزادە بە سەرسامی لی پرسی: مەگەر پرسیارەکەی تۆ جددی نەبوو؟ ئامادەبووان هەموو لە قاقای پێکەنینیاندا. ئادیلاید گوتی: دڵنیابن کە یەڤگینی پاڤلۆڤیچ زۆر حەزی لە چاو و ڕاوە، جددیەت لە مەزەبیان نییە. لە گەنگەشە و مناقەشەدا شتی ناجددی لە بەرامبەرەکەی دەکا بە شتی زۆر جددی، یانی مێشت لێ دەکات بە گامێش. ئەلێکسندرا بە توندی گوتی: بەڕای من ئەم باسە زۆر ناخۆشە، نەدەبوو خۆمان لەم باسە بدەین، خۆ ئێمە بە تەما بووین پیاسەیەک بکەین. یەڤگینی پاڤلۆڤیچ هاواری کرد: دەی با بڕۆین، ئێوارەیەکی زۆر جوانە، بەڵام ئەم جارەیان گەنگەشەکەم زۆر بەجددی بوو. بەجددی دەمویست بابەتەکە بسەلمێنم، بە تایبەتی بۆ میرزادەی بسەلمێنم، چونکە میرزادە تۆ زۆرت وڕوژاندم، باوەڕ بکە ئەوەندەش پوچ و پوچگەرا نیم وەکو بەڕواڵەتمەوە دیارە، هەرچەندە یەکێک لە عیبەکانم عەبەسیەت و کەلەپوتیە. بۆیە بە یارمەتی ئێوە ئامادەبوانی بەڕێز دەخوازم لە ڕووی کونجکاویەوە تەنیا یەک پرسیار لە میرزادە بکەم و ئیدی واز لەم بابەتە دێنم. ئەم پرسیارە نزیکەی 2 سەعاتێک لەمەوبەر بە مێشکم داهات. میرزادە، من هەندێک جار بە جددی بیر لە شتی جددی دەکەمەوە. من بۆ خۆم گەشتومەتە وەڵامی ئەو پرسیارە، بەڵام دەخوازم بزانم میرزادە چ دەڵێ. تۆزێ لەوە و پێش لە باسەکەماندا زاراوەی تایبەت و فەردیمان بەکار برد. ئەم زاراوەیە باوی پەیدا کردووە و زۆر بەکار دەبرێ و کەوتوتە سەر زاران. لەو دواییانەدا ڕووداوێکی ترسناکی تیرۆرکردن بوو بە باسی ڕۆژنامەوانی و ڕای گشتی. ئەوە بوو گەنجێک بەجارێ 6 کەسی لە یەک خێزان کوشت بوو. خەڵکی سەریان لە مرافعە سەیر و سەمەرەکەی کابرای پارێزەر سوورما بوو کە گوتبووی ئاساییە بیرۆکەی کوشتنی ئەو 6 کەسە بە مێشکی یاروی بکوژدا بێ، چونکە زۆر نەدار و دەستکورد بووە. هەلبەتە من لێرەدا دەقی وتەکانی یاروی پارێزەرم لەبەر نین، بەڵام پێم وایە بەو نێوەڕۆک و مانایە بوون. من پێم وایە کاتێ یاروی پارێزەر ئەو بۆچوونە نائاسایی و غەریبەی دەربڕیوە قەناعەتی تەواوی بەوە هەبووە کە لیبرالترین مرۆڤانی ترین و پێشکەوتووترین بۆچوونی باوی سەردەمی ئێمەی دەربڕیوە. تۆ لەم بارەیەوە چ دەڵێی؟ ئایا ئەم کەچڕەویە عەقلی و ویجدانیە؟ ئەم ڕاوبۆچوونە پوچ و نابەجێیە؟ حاڵەتێکی فەردی تایبەتە یان دیاردەیەکی گشتیە؟ ئاقای پێکەنین لە هەموو لایەکەوە بەرز بووەوە. ئەلێکسندرا و ئادیلاید بەدەم پێکەنینەوە بە دووقۆڵی گوتیان: هەلبەتە حاڵەتێکی تایبەتە. میرزادە سین گوتی: یەڤگینی پاڤلۆڤیچ، بەڕاستی شۆخی و سوحبەتەکانت تامیان تیا نەما. یەڤگینی پاڤلۆڤیچ خۆی لەو تەشەرە نەکرد بە خاوەن کە بینی میرزادە بەو پەڕی لاپرسەنی و گونجکاوی و جددیەوە تەماشای دەکا لەسەری ڕۆیشت. تۆ چ دەڵێی میرزادە؟ بەڕای تۆ ئەمە حاڵەتێکی فەردیە یان دیاردەیەکی گشتیە؟ ئەوەش بزانە من ئەم پرسیارەم بە تایبەتی بۆ تۆ داناوە. میرزادە لیۆن نیکۆلایۆڤیچ بە کاوەخۆ بەڵام بە شێوەیەکی بنجڕ گوتی: نا، ئەمە حاڵەتێکی فەردی نییە. میرزادە سین بە نیمچە تووڕەیەکەوە هاواری کرد: بۆ خاتری خوا لیۆن نیکۆلایۆڤیچ، چما ئاگات لێ نییە کە دەخوازێ بتخاتە داوەوە تەڵەت بۆ بنێتەوە؟ دیارە ڕادەبوێرێ، گەرەکیەتی گاڵتە بە تۆ بکە. میرزادە سوور بووەوە و گوتی: وام دەزانی یەڤگینی پاڤلۆڤیچ بە جددیەتی؟ بەدەم ئەو قسەیەوە چاوی داخست. میرزادە سین درێژەی دایە:
میرزادەگیان بیرتە سێ مانگێک لەمە و پێش باسی ئەوەمان دەکرد کە دادگا ساواکانی ئێمە وێڕای ئەوەی تازە دامەزراون زۆر پارێزەری گەورە و بەتوانا و پڕ بەهرەیان بەرهەمهێناوە چەندە حکمی زۆر جوان و شایستە لە دادگا جینایەتیەکانمانەوە دەرچووە بیرتە تۆ هەنگێ چەندت پێخۆش بوو من چەند بە خۆشحاڵیەکەی تۆ شاد بووم بیرتە دەمانگوت لەو ڕوەوە حەقی خۆمانە شانازی بە دادگاکانمانەوە بکەین بۆیە ئەو مرافعە گەوجانەیە ئەو هەنجەتە سەیرانەی کە یەفگینی گێڕایەوە حاڵەتێکی ڕیسپەرە تایبەتی و فەردیە ڕەوتەنیە حاڵەتێکە لە هەزار حاڵەتدا میرزادە لیون نیکولایۆڤیچ بۆ دەمێک لە فکران ڕاچوو هەنگێ بەو پەڕی قەناعەتەوە بە دەنگێکی نەک هەرنزم بەڵکو شەرمنیشەوە بەرسوی دایەوە من تەنیا دەمویست ئەوە بڵێم ئەو کەچڕەویە ئەقلی و ئایدۆلۆژی ویژدانیەی یەڤگینی پاڤلۆڤیچ باسی دەکا زۆر جار لێرە و لەوێ دەبینرێ زیاتر شەقلی دیاردەیەکی گشتی وەرگرتووە تا شەقل و مۆرکی دیاردەیەکی تایبەتی و فەردی و ڕیسپەر بۆیە ئەگەر ئەوەندە باو نەبوایە و ئەو شەقلە گشتیەی وەرنەگرتبا لەگین بوو هەرگیز ئەم جۆرە تاوانە ترسناکانەمان نەدیبا کە عەقڵ قبوڵی ناکا تاوانێن ترسناکی خەیاڵی من دڵنیات دەکەم جارانیش لە کۆنیشە تاوانین لەو شێوە دزێوتر و ترسناکتر ڕوویان داوە ئەم تاوانە دزێوانە لە هەموو سەردەمێکدا نەکرد لە وڵاتی ئێمەدا بەڵکو لە هەموو شوێنێکدا هەبووە و پێم وایە لە ئایندەشدا تا ماوەیەکی زۆر هەردەمێنێ جیاوازیەکە تەنیا لەمەدایە کە لە کۆنا کەمتر ڕەنگی داوەتەوە و خەڵکێکی کەم پێیان زانیوە چونکە کەناڵی پەخش و بڵاوکردنەوەی هەواڵان بەم فراوانیە نەبووە بەڵام ئەمڕۆکە خەڵکی زۆر ئازادانە باسی ئەو ڕووداوانە دەکەن و لە ڕۆژناماندا بڵاوی دەکەنەوە و لە ناو جەماوەری بەرینی خەڵکدا دەنگ دەداتەوە و دەبێ بە داستانی سەرزاران بۆیە وا وێنا دەکەین کە ئەمە دیاردەیەکی تازەیە ئەمە هەڵەکەی تۆیە میرزادەگیان باوەڕ بکە هەڵە بێگەردەکەی تۆ لەم خۆش باوەڕیەتدایە میرزادەسین بەو گوتەیەوە بەدەم بزەیەکی تەوس ئامێزەوە کۆتایی بە قسەکەی خۆی هێنا میرزادە گوتی من زۆر چاک دەزانم کە لە کۆنیشدا زۆر تاوانی گەورە کراون کە لەمەش ترسناکتر و دزێوتر بوون من ماوەیەک لەمە و پێش سەردانی چەند زیندانێکم کرد توانیم ژمارەیەک مەحکوم ببینم تاوانبارانی وایان تیابوو زۆر ترسناکتر لەمەی کە باسمان کرد هی وایان تیابوو چەندین تاوانی ئەنجامدا بوو بێ ئەوەی زەڕەیەک هەست بە پەشیمانی و عەزابی ویژدان بکە کە دەستەیەک خەڵکی کوشتووە بەڵام ئەوەی لەوێ بووم دەرکەوت ئەمە بوو کە دڵڕەقترین تاوانبار ئەوەی کە زەڕەیەک هەست بە عەزابی ویژدان ناکا دەزانێت کە تاوانبارە یانی لە هەست و نیهادی خۆیدا دەزانێت تاوانی کردووە با هەست بە پەشیمانیش نەکا ئەوە حاڵی هەموو ئەو زیندانیانە بوو بەڵام ئەو تاوانبارانەی کە یەڤگینی پاڤلۆڤیچ باسی کردن نایەوێ خۆیان بە تاوانبار بزانن و وا خەیاڵ دەکەن حەقی خۆیانە دەست بدەنە ئەو جۆرە کارە و گوایە کارێکی باش دەکەن یانی جۆرە قەناعەتێکی لەو بابەتەیان لا دروست بووە بەڕای من ئەمە جیاوازیەکی گەورەیە تۆ تەماشا بکە هەموو ئەوانە گەنجن یانی لە تەمەنێکان زۆر بە ئاسانی دەکەونە ژێر کاریگەری و باندۆری هزر و بیرێن کەچڕەوانە میرزادەسین لە پێکەنین کەوتبوو بەڵکو ئەبلەق و حەپەساو بەدەم گوێگرتنەوە دەیڕوانێ میرزادە ئەلێکسندرا ئیڤانۆڤنا ماوەیەک بۆ حەزی دەکرد سەرنجێک دەربڕێ بەڵام وەکو ئەوەی شتێک بیر و خەیاڵێک ڕێگەی قسەکردنی نەدا بێدەنگ بوو لێ یەڤگینی پاڤلۆڤیچ بەو پەڕی سەرسامی دەیڕوانیە میرزادە و ئەم جارەیان ماکی هیچ جۆرە تەوس و توانجێک بە سیمایەوە دیار نەبوو لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو خۆی لە گفتوگۆیەکە هەڵقورتاند و گوتی قوربان خێرە بەو هەموو سەرسامیەوە تەماشای دەکەی یانی وازن دەبەی لە تۆ کەودەنترە وەکو تۆ کۆرفام و گەمشۆیە
نەخێر خانم مەسەلە ئەمە نییە بەڵام میرزادە من سرم لە یەک شت دەسوڕمێ ببوورەکەم پرسیارەت لێ دەکەم باشە تۆ کە مەسەلەکان بەم ڕوونیە بەم ئاشکراییە دەبینی چۆن بوو ببوورە چۆن بوو لەو مەسەلە سەیرەدا ئەوەی ئەو ڕۆژە لە مەسەلەی پیاوەکەدا ئەو پیاوەی وابزانم ناوی بردۆڤسکی بوو نەتوانی پێی بەو کەچڕەوی و گەندەڵیە عەقلی و ئەخلاقیە ببەی خۆ هەردوو مەسەلەکە لە ڕووی پراکتیکیەوە وەکو یەکێن من ئەو کاتە وای بۆ چووم کە تەقەی سرت دێ لیزاڤیتا پروکۆڤیڤنا بە گەرمی هەڵیدایە قوربان گوێ بگرە با پێت بڵێم ئێمە کە هەمومان لێرە ئامادە بووین هەسمان بەوە کرد و زۆر بە خۆمان دەبەفشین کە لە میرزادە بەهۆش و گۆشترین کەچی میرزادە ئەمڕۆ نامەیەکی لە یەکێک لە هاوڕێکانی بردۆڤسکیەوە بۆ هاتووە لە دیارترین هاوڕێی بردۆڤسکیەوە لە یارۆ دەم و چاو کونجکەوە لەبیرت ماوە ئەلکسەندرا لەم نامەیەدا ئەو گەنجە داوای بردننی لە میرزادە کردووە ئەلبەتە بە شێوازی خۆی دەڵێت پەیوەندی لەگەڵ ئەو هاوڕێیەی بڕیوە کە ئەو ڕۆژە هانی دەدا لەبیرتە ئەلکسەندرا لە نامەکەیدا دەڵێ لە ئێستا بەدواوە جگە لە میرزادە باوەڕ و متمانە بە کەسی دیناکە نامەی وا بۆ هیچ یەکێک لە ئێمە نەهاتووە لە کاتێکدا ئێمە خۆمان لە میرزادە بە گەورەتر دەزانین کولیا گوتی هیپولیتیش هاتووە لە ماڵی ئێمە بژی میرزادە بە پەرێشانیەوە گوتی چۆن هەنووکە لەوەیە بەڵێ هەرکە تۆ و لیزاڤیتا ڕۆیشتن ئەویش خۆی بە ماڵێکدا کرد من لەگەڵ خۆمە بە گالیسکەکە هێنام لیزاڤیتا پروکۆڤیڤنا هەرکە گوێی لەو قسەیە بوو بەجارێ گەڕی کرد ئەوەی بیر چووەوە کە تۆزێ لەبەو پێش لایەنگری میرزادەی دەکرد گوتی من گرەو دەکەم کە میرزادە دوێنێ چووە بۆ ئەو کونە جنۆکەیەی ئەو هەتیوە نەکبەتەی تیادەژی بۆی هاتوۆتە سەر چۆکان داوای لێبوردنی لێ کردووە تکای لێ کردووە بێت لێرە بژی چوویت یان نا ئایا چۆکت بۆ دادا یان نا تۆ خۆت دانت بەمە دانا کولیا هاواری کرد نا چۆکی بۆ دانەدا ڕێک بە پێچەوانەوە هیپولیت دەستی میرزادەی گرت و دوو جاران ڕایموسی من بە چاوی خۆم دیتم بەو جۆرە گردنی یەکیان ئازا کرد و گلەیان لە یەکتری نەما میرزادە گوتی کە تەندروستی هیپولیت لە هاوینە هەوار چاکتر دەبێ ئیدی هیپولیتیش یەکسەر ڕازی بوو کە هەر کاتێک کەمێک حاڵی باش بێ بۆ ئێرە بێت میرزادە کڵاوەکەی هەڵگرت هەستا لە بن لێوانەوە گوتی کولیا غەدرت کرد نەدەبوو ئەم قسەیە بکەی من لیزاڤیتا پروکۆڤیڤنا ڕایگرت و گوتی میرزادە بۆ کوێ دەڕۆی کولیا بە گەرمی لەسەر قسەکەی ڕۆیشت میرزادە خۆت ئەزیەت مەدە مەچۆ بۆ لای ماندووی ڕێگایە خەوتووە زۆر خۆشحاڵە کە بۆ ئێرە هاتووە پێم وایە ئەگەر ئەمڕۆ یەکدی نەبینن زۆر باشتر دەبێ باشتر وایە تا سبەی نێوازی لێبێنی تا حاڵی خراتر نەبێ ئەم بەیانیە دەیگوت 6 مانگیش دەبێ وەکو ئێستا هەستی بە باشی نەکردووە تەنانەت کۆکەکەشی زۆر کەمتر بووە هاتۆتە سەر 3-1 میرزادە هەستی کرد کە ئاگلایە لەپڕ لە جێی خۆی هەستا و هاتە لای مێزەکەوە زاتی نەدەکرد تەماشای بکە بەڵام بە هەموو بوونی خۆیەوە هەستی دەکرد چاوە ڕەشەکانی کیژێ لەوە و تەماشای ئەو دەکەن هەلبەتە ئەو جووتە چاوە پەستیان لێدەباری هەڕوو گیڤیان دەنواند هەلبەتە دەموچاوی ئاگلایە سوور هەڵگەڕابوو یەڤگینی پاڤلۆڤیچ گوتی نیکۆلا ئاردالیۆنۆڤیچ پێم وایە خراپت کردووە کە بۆ ئێرەت هێناوە ئەگەر ئەو گەنجە سیلاویەکەی ئەو ڕۆژە بێ کە لەپڕ لە هۆرژنی گریانیدا و هەمومانی بۆ تازیەکەی خۆی داوات کرد زۆر بە ئاو و تاو باسی دیواری ماڵە دراوسێکەی بەرامبەر خۆیانی دەکرد کە گومانی تیانە دوورکەوتنەوەی لەوێن دەر نیگەرانی دەکا باوەڕ ناکەم
باوەڕ بەم قسەیە ناکەم ئەگەر ئەمە ببیستێتەوە تووڕە دەبێت دەگەڵت بەشەر دێت و دڵنیا بە دەتۆرێ و دەڕوا. لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا بەدەم ئەو قسانەوە بە پەستیەوە زەمیلەی کەرەستەی چنین کاریەکەی بۆ لای خۆی ڕاکێشا. بیری چوو بوو کە هەموو ئامادەبووان بە نیازی چوونە گەڕان و پیاسە لە جێی خۆی هەستاون. یەڤگینی پاڤلۆڤیچ لەسەری ڕۆیشت. لە بیرمە کە زۆر بە تاسەوە باسی ئەو دیوارەی دەکرد. دەیگوت بەبێ ئەو دیوارە ناتوانێ بە شکۆوە بمرێ. هەموو ئارەزوو و ئاواتێکی هاتبووە سەر ئەوەی مەرگێکی شکۆداری پێ ببڕێ. میرزادە لە بن لێوانەوە گوتی مەبەستت چییە؟ ئەگەر حەز ناکەی بیبەخشیت ئەوە بەبێ بەخشینی تۆ دەمرێ. ئەم جارەیان بۆ دیتنی دار و درەختەکان هاتووە بۆ ئێرە. ها من بەش بە حاڵی خۆم دەیبەخشم گردنی ئازا دەکەم دەتوانن ئەمەی پێ بڵێن. میرزادە بە ئەسپایی لە کاتێکدا چاوی بڕی بووە ئەرزەکە گوتی نا لەوە دەچێ جوان لە مەسەلەکە حاڵی نەبوو بیت دەبێت تۆ داوای لێبوردن لەو بکەی. بۆچی؟ من چه هەڵایەکم دەرهەق بەو کردووە؟ ئەگەر لە مەسەلەکە ناگەیت زۆری لێ ناکەم بەڵام بێگومان تێی دەگەیت ئەوسا حەزی دەکرد هەمومان گردنی ئازا بکەین و ئەویش گردنمان ئازا بکە هەر ئەوەندە و بەس. میرزادە سین چاوێکی خێرای بە هەندێک لە ئامادەبوواندا گێڕا ئەوسا بەهاشتا و گوتی میرزادەی ئازیز دامەزراندنی بەهەشت لەسەر زەوی کارێکی ئاسان نییە. تۆ دەتەوێ ئەم دنیاە بکەی بە بەهەشت ئەمە کارێکی دژوارە لەوە دژوارترە کە دڵە بێگەرد و پاکەکەی تۆ وێنای دەکا. باشتر وایە واز لەم مەسەلەیە بێنین دەنا دیسان وەزعمان تێک دەچێتەوە و هەنگێ. لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا گوتی دەی با بڕۆین گوێ لە میوزیک بگرین. هەنگێ بە تووڕەیی لەسەر کورسیەکەی هەستا و هەموو ئەوانەی دی دوای کەوتن. فەسڵی دووەم. میرزادە لەپڕ بە تاسەیەکی سەیرەوە لە یەڤگینی پاڤلۆڤیچ نزیک بووەوە دەستی گرت و بە پەرۆشەوە گوتی یەڤگینی پاڤلۆڤیچ من وێڕای هەموو شتێک حورمەتت دەگرم باوەڕ بکە بە پیاوێکی زۆر پاک و ئابڕوومەندت دەزانم دڵنیات دەکەم کە. یەڤگینی پاڤلۆڤیچ بە ڕادەیەک سەری لەم هەڵوێستەی میرزادە سۆڕما کە شەقاوێک کشایە دواوە. پێکەنینێکی سیر گرتبووی ئەگەر بە تۆپزی جلەوی خۆی نەگرتبا لە قاقای پێکەنینی دەدا. بەڵام کە لە میرزادە ورد بووەوە بۆی دەرکەوت کە میرزادە وەزعی تەواو نییە. هەنگێ گوتی دەتوانم گرێ و بکەم کە ئەمەد مەبەست نەبوو دەتوێت شتێکی دیکە بڵێ لەوە دەچێ ویست بێتت ئەو قسانە بە یەکێکی دی بڵێ نەک بە من. ئەوە چییە؟ چیتە؟ نەخۆشیت؟ لەوەیە دوور نییە بەڕاستی سەلماندت زیرەکی زۆر ورد و بەدیقەتی کاتێک گوتت لەوەیە ویست بم ئەو قسانە بە یەکێکی دی بڵێم نەک بە تۆ.
میرزادە ئەو قسەیەی بەدەم بزەیەکی تایبەتیەوە بگرە بەدەم بزەیەکی کۆمیدیەوە کرد. ئەوسا بە گەرمی لەسەری ڕۆیشت و گوتی: ڕەفتاری پێرەی خۆمم بیر مەخەرەوە، لەو ساوە مەگەر هەر خۆم بزانم چەند شەرمەزار و تەریق و خەجاڵەتم. هەمووی خەتای من بوو، دەزانم هەڵەی من بوو. بەڵام تۆ چیت کردووە؟ چ خەتا و گوناحێکی گەورە و ترسناکت کردووە؟ یەڤگینی پاڤلۆڤیچ، هەز دەکەم تۆ لە هەمووان پتر پەرۆشی منیت کە قسان دەکەی سوور دەبیتەوە. ئەمە خۆی لە خۆیدا نیشانەی دڵسۆزی و دڵپاکیتە. من هەر ئێستا دەڕۆم، باوەڕ بکە کە هەر ئێستا دەڕۆم. لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا بە پەرۆشەوە لە کولیای پرسی: چیەتی؟ بەتەمای چییە؟ کەفەیەکەی بۆ دێ بەو شێوەیە دەست پێ دەکا؟ گوێی مەدەیە لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا، خەمت نەبێ، فێیەکەم بۆ نەهاتووە. دەڕۆم، دوای تۆزێکی دی دەڕۆم. من دەزانم کە تەبیعەت نامرادی کردووم. من 24 دانە ساڵە نەخۆشم. لە ڕۆژی لەدایک بوونمەوە تا تەمەنی 24 ساڵی هەر نەخۆش بووم. خێرم لە خۆ نەدیوە. ئەم قسانەشم وەکو قسەی نەخۆشێک لێ وەربگرن. هەر ئێستا دەڕۆم، دڵنیابە کە هەنووکە دەڕۆم. خۆ نەخۆشی عیب نییە، پێویست بە تەریق بوونەوە ناکا، وانییە؟ بەڵام من لە نێو کۆمەڵگەدا جێم نییە، زیادەم. ئەم قسەیەم لە غرورەوە نییە. من لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا زۆرم بیر کردەوە. گەشتمە ئەو قەناعەتەی کە لەسەرمە لە یەکەمین دەرفەتدا ڕازگۆیانە و ئابڕوومەندانە بۆچوون و بیرکردنەوەی خۆمت پێ ڕابگەێنم. هەندێ بیری تایبەتی، بیری بەرز هەن پێویست ناکا باسییان بکەم، چونکە دەزانم هەمووتان پێم پێدەکەنن، گاڵتەم پێدەکەن. میرزادەسین تۆزێ لەمە و پێش ئاماژەی بۆ ئەوە کرد کە هیچ ڕەفتارێکم لە بێجایی بەدەر نییە. میانڕەوی نازانم، زمانم کۆڵەوارە، ناتوانم بیرەکانم بگەێنم، بۆیە بەو زمانە بایەخی خۆیان لە دەست دەدەن. بۆیە مافی ئەوەم نییە، ئەمە جگە لەوەی کە من کەسێکی زۆر هەستیارم، زۆر دوودڵ و بەگومانم. ڕاستە، من دڵنیام کە لەم ماڵەدا کەس نایەوێ ناڕەحەتم بکات و بێ ئەندازەیش خۆشەویستم. بەڵام دەزانم، دڵنیام کە 24 ساڵ نەخۆشی باندۆر و کاریگەری خۆی هەیە. 24 ساڵ گاڵتە نییە. بۆیە مەحاڵە خەڵکی هەندێک جار گاڵتەم پێ نەکەن، پێم ڕانەبوێرن. تۆش پێت وان نییە؟ میرزادە بەدەم ئەو قسەیەوە وەکو ئەوەی چاوەڕوانی وەڵامێک یان بڕیارێک بێ، چاوێکی بە ئامادەبواندا گێڕا. هەر هەمویان سەریان لەم هەڵچوونە کتوپڕ و نەخۆشیانەی میرزادە سوورما. کەس چاوەڕوانی ئەم هەڵچوونەی لێ نەدەکرد و هەر پێویستیش بەو هەڵچوونە نەبوو کە ڕووداوێکی سەیری لێکەوتەوە. ئەویش ئەوە بوو ئاگلایا لە پڕ هاواری کرد لە میرزادەی پرسی: بۆچی ئەم قسانە لێرە دەکەی؟ بۆچی ئەم قسانە بۆ ئەمانە دەکەی؟ بۆ هەمویان. ئاگلایا یەکجار تووڕە بوو، گڕ لە چاوانی دەبووەوە. میرزادە وەکو لاڵ لە بەردەمیا وەستا و لە پڕ ڕەنگی زەرد هەڵگەڕا. ئاگلایا هاواری کرد: لێرەدا کەس شایستەی ئەو قسانەی تۆ نییە. کەسیان ناکەنە پەنجەتوتەی تۆ، نە لە ڕووی فیکرەوە نە لە ڕووی دڵ و دەروونەوە. تۆ لە هەر هەمویان نەجیبتر و ئابڕوومەندتری. تۆ لە هەمویان ڕەسەنتر و میهرەبانتر و زیرەکتریت. لێرەدا خەڵکانی وا هەن شایەنی ئەوە نین ئەو دەستە سڕەت بۆ هەڵگرنەوە کە هەنووکە لە دەستت بەربووە خوارەوە. ئیدی بۆچی خۆت دەشکێنیتەوە و خۆت لەوان بە بچووکتر دەزانی؟ بۆچی غەدر لە خۆت دەکەی؟ ئەم خۆشکێنیەت لە پای چییە؟ لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا بە توندی دەستی دان بە یەکدا و هاواری کرد: خودایە، کێ تەسەوڕی شتی وای دەکرد؟ کولیا بە شادیەوە هاواری کرد: بژی سوار چاکیلات.
ئاگلایا گوتی بێدەنگ بە. ئەوسا بەو پەڕی تووڕەیی و بە دوور لە هەر نەزاکەت و ئەتەکێتێک بە توندی و زبری بە دایکی گوت کێ حەدی هەیە لێرە لە ماڵی تۆدا سوکایەتیم پێ بکە؟ بۆچی هەمووتان یەک بە یەکتان عەزابی ڕۆحم دەدەن؟ میرزادە بۆچی هەر هەموویان سێ دانە ڕۆژە لەسەر تۆ سەر دەکەنە سرم زوو خاوەزەگم دەکەن من هەرگیز شوو بە تۆ ناکەم. ئەو خەیاڵە لە مێشکی خۆت دەربکە لەبیرت نەچێ ها ئاخر چ کچێک شوو بە گەبجارێکی وەکو تۆ دەکا. بڕۆ لە ئاوێنەدا تەماشای خۆت بکە بزانە چ سەر و سیمایەکت هەیە. ئاخر بۆچی بە ناوی شوکردنی من بە تۆ سەر دەکەنە سرم زوو خاوەزگم دەکەن؟ ئەلبەتە دەبێت تۆ هۆی ئەمە بزانی دیارە تۆ هاودەستیانی لە پیلانەکەیاندا شەریکی. ئادیلا بە ترسەوە کەوتە مینگەمینگ. کەس جارێ لە جاران سەری نەکردۆتە سەری. ئەلێکسندرا ئیڤانۆڤناش هەڵیدایە. کەس تەنانەت شتی وای بە بیریشدا نەهاتووە کەس تاقە قسەیەکی پێ نەگوتووە. لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا کە لە حیرساندا دەلەرزی ڕووی کردە ئامادەبووان و گوتی کێ سەری کردۆتە سەری؟ کەی سەر کراوەتە سەری؟ کێ حەدی هەیە قسەی وای پێ بڵێ؟ چییە وڕێ نەدەکا؟ ئاگلایا بەدەم کوڵی گریانەوە گریانێک کە دڵی دێنایەژان بەرسوی دایەوە. هەر هەمویان قسەی وایان پێگوتم هەر هەمویان دوا بە یەکیان ئەوە سێ دانە ڕۆژە مێشکی سەریان بردووم. ئەوسا گریا ئەمما گریان جۆشی گریانی دا نەدەمرکایەوە خۆی بەسەر کورسیەکەدا دا و دەستە سڕەکەی بە دەموچاویەوە گرت. ئاخر ئەو تا ئێستا خوازبێنی. میرزادە گوتی ئاگلایا ئیڤانۆڤنا من هەرگیز خوازبێنی تۆم نەکردووە. لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا لە ناکاودا بە سەرسامی و تووڕەیی گوتی چی؟ یانی چی؟ باوەڕی بە گوێی خۆی نەدەکرد. میرزادە بە دوودڵی کەوتە مینگەمینگ. مەبەستم دەمویست بۆ ئاگلایە ڕوون بکەمەوە دەمویست بە شانازیەوە بۆی شرۆڤە بکەم کە من نیازم نەبوو بە خوازبێنی ئەو مشەڕەف ببم تەنانەت لە ئایندەشدا بەڕاستی من لەمەدا بێخەتام هیچ گلەیێم لەسەر نییە. من هەرگیز بە تەمای ئەوە نەبووم ڕۆژێ لە ڕۆژان خوازبێنی تۆ بکەم تەنانەت شتی وام بە خەیاڵ و بە بیریشدا نەهاتووە. لەمە دڵنیابە دیارە دەبێ کەسێکی بەدخوا دڵڕەش ئەم فیتنەیەی لە بینماندا کردبێ هیچ نیگەران مەبە و خەیاڵت ئاسوودە بێ. بەدەم ئەو قسانەوە لە ئاگلایا نزیک بووەوە. ئاگلایا دەسە سڕەکەی لەسەر چاوی لادا نیگایەکی سەر و سیمای پەرێشانی میرزادەی کرد. سیمای ترسناکی ئەوی خوێندەوە. لە مانای قسەکانی گەیشت بە دەنگی بەرز بە ڕوویا پێکەنینێکی ئەوەندە بەرز و تەوس ئامێز بوو کە ئادیلایدی خوشکیشی گرتەوە. بە هەشتا و بەرەو لای خوشکەکەی چوو باوەشی پێدا کرد. هەردوو دەستی لە قەدی ئاڵاند و گوێ بە گوێی ئەو کەوتە پێکەنین. میرزادە کە بەو حاڵەوە دیتنی یەکسەر بزەی کەوتە سەر لێوان ڕووی گەشایەوە لە ڕووی ئاسوودەیەوە گوتی ئۆ سوپاس بۆ خوا زۆر شکر خودایە. ئەلێکسندراش خۆی پێنەگیرا ئەویش بە کوڵ و لە ناخی دڵەوە کەوتە پێکەنین. ئەم سێ خوشکە بە جۆرێ پێدەکەنین لە تۆ وایە جۆشێ پێکەنینیان هەرگیز دانامرکێتەوە. لیزاڤیتا پڕۆکۆڤێڤنا کەوتە پرتاندن. ئەمانە شێتن هەر سێکیان شێتن لە سەرەتاوە بنیادەم شێت دەکەن و پاشان. پێکەنینەکە سیرایەتی کرد بۆ میرزادە سینیش بۆ یەڤگینی پاڤلۆڤیچیش تەنانەت بۆ کولیاش کە جڵەوی خۆی بۆ نەدەگیرە. میرزادە کە ئەوانی بەو حاڵەوە بینی
ئەویش گوێ بە گوێی وان کەوتە پێکەنین. ئادیلایت گوتی وەرن با بچین گەڕان و پیاسە بکەین، دەی با هەمووان بێن، با میرزادەش بێت. میرزادە بۆچی دەتەوێ خۆتمان لێ جیاکەیتەوە؟ میرزادە چەند مەحبوبە، وانیە ئاگلایە؟ دایکە بەلای تووشەوە وانیە؟ من دەبێ ماچی بکەم لە ئامێزی بگرم، چونکە پیاوانە و بەڕاشکاوی هەموو شتێکی بۆ ئاگلایە ڕوون کردەوە. پێویستە ماچی بکەم. دایکە گیان، ڕێم دەدەی میرزادە ماچ بکەم؟ ئاگلایە بە یارمەتیت ڕێم بدە با میرزادەکەت ماچ بکەم. ئەو کیژە عەیارە دوای ئەو قسانە بەهەشتا چوو بۆ لای میرزادە و قسەکەی خۆی هێنایە دی و تەختی ناوچاوانی ڕاموسی. میرزادە دەستی گرت، هێندە بە توندی گووشی لەزیک بوو ئادیلایت لە تاوە بقیژێنێ. میرزادە کە بەو پەڕی شادمانی تەماشای دەکرد لە ناکاودا دەستی کیژەی بۆ دەمی بەرز کردەوە و 3 کەڕەتی ماچ کرد. ئاگلایە گوتی دەی جەماعەت با بڕۆین، میرزادە تۆ دەگەڵ من دەبیت. دایکە ڕێگە بەو خوازگارە دەدەی کە تۆزێ لەمە و پێش بە من ڕازی نەبوو ڕەفزی کردم. میرزادە تۆ بۆ هەتایە منت ڕەفز نەکردووە. نا پیاو ئاوا قۆڵ بە قۆڵی خانمدا ناکا، چما نازانی چۆن دەستی خانمێک بگری؟ ئاوها ئێستا باشە، دەی با بڕۆین، با بە دوو قۆڵی پێش بکەوین. حەز دەکەی دوو بە دوو پێش ئەوانی دی بکەوین بۆ خۆمان ڕاز و نیاز بکەین؟ ئاگلایە لە پەستا و بێبڕانەوە قسانی دەکرد و ناو بە ناویش قاقایەکی لێدەدا. لیزاڤیتا پڕۆکۆڤیڤنا کە خۆیشی نەیدەزانی بۆچی دڵی خۆشە لە دڵی خۆیدا دەیگوتەوە شکر بۆ خوا، لەخوا بەزیاد بێ. میرزادە سینیش لە دڵی خۆیدا گوتی بەڕاستی ئەمانە خەڵکێکی سەیرن. لەوەتەی هاتوچۆی ماڵی یەپانچینی دەکرد ڕەنگە بۆ سەدەمین جار ئەم قسەیەی دووبارە کردبێتەوە، بەڵام بەو حاڵەشیانەوە هەر خۆشی دەویستن. بەڵام هێشتا بە تەواوەتی لەگەڵ میرزادەدا نەکرابووەوە. کاتێ دەستیان بە پیاسە دەستە جەمعیەکە کرد، میرزادە سین کەمێک ناڕەحەت و بڕێک خەمبار دەینواند. یەڤگینی پاڤلۆڤیچ لە هەمویان بە کەیفتر دیار بوو، بە درێژایی ڕێگا و لە باخەکەشدا هەر قسەی خۆشی بۆ ئەلێکسندرا و ئادیلایت دەکرد. نوکتەی بۆ دەوتن، هەوڵی دەدا بێتاقەت نەبن. بەڵام کیژەکان بە جۆرێ بە نوکتە و جەفەنگەکانی پێدەکەنین کەوتە گومانی ئەوەی کە لەوەیە گوێ لە قسەکانی نەگرن. ئەو بیرە لە ناکاوە خۆ بەخۆ خستیە پێکەنین. ئیدی بە تەبیعەت وابوو. جوتە خوشک شاد و بە کەیف و تەردەماغ دەیڕوانیە خوشکەچ کۆڵەکەیان کە دەگەڵ میرزادەدا لە پێشی پێشەوە ڕێیان دەکرد. دیار بوو کە لە ئاگلایە نەدەگەیشتن، لێیان بوو بە مەتەڵۆک و لە گەز. هەرچیان دەکرد بۆیان هەڵدە نەدەهات و نەدەهات. میرزادە سین قسەی بۆ لیزاڤیتا پڕۆکۆڤیڤنا دەکرد، دەیویست بە قسە و باسی بێسەروبەر مژولی بکا و بێتاقەت نەبێ. بەڵام بە پێچەوانەوە زیاتر بێتاقەتی دەکرد. پەشێ و پەرێشان دیار بوو. وەڵامەکانی بێسەروبەر بوون، هەندێک جار هەر وەڵامیشی نەدەدایەوە. بەڵام مەتەڵۆک و لە گەزەکەی ئەو شەوەی ئاگلایە بەوەندە کۆتایی نەهات. بەڵام دوا بەشی ئەم مەتەڵۆکە بەشی میرزادە بوو. تایبەت بوو بە میرزادە. تازە 100 شەقاوێک لە وێلاکە دوور کەوتبوونەوە کە ئاگلایە بە ئەسپایی بەگوێی هاوڕێ بێدەنگەکەیدا چپاند و گوتی تەماشای لای ڕاست بکە. میرزادە تەماشای لای ڕاستی کرد. بە وردی تەماشا بکە، ئەو تەختە دەبینی هۆوەی ناو باخەکە، ئەوەی نزیکی ئەو 3 درەختە گەورەیە، ئەو تەختە کەسکە. میرزادە بەرسەوی دایەوە کە بەڵێ دەبینێ. ئاگلایە پرسی ئەو شوێنەت بەدڵە؟ هەندێک جار بەیانیانی زوو نزیکی سەعات 7 کاتێ هەمووان لە غوڕابی خەودان من بە تەنیا دێم بۆ ئێرە و دەچم لەوێن دەربەتاقی تەنیادا دەنیشم.
میرزادە لەبن لێوانەوە گوتی کە شوێنێکی جوانە. ئاگلایا گوتی دەی هەنووکە کەمێک لاکەوە، نامەوێ قۆڵم لە قۆڵی تۆدا بێ، بەڵام نا، دەستم بگریت باشترە، بەڵام یەک قسەی دی نەکەی، دەخوازم لەگەڵ خەیاڵەکانی خۆمدا بژیم. ئەلحەقی ئەم داوایە زیادە بوو، چونکە لەگین بوو شازادە بەبێ ئەوەی ئەویش بڵێ بە درێژایی پیاسەکەیان تاقە قسەیەکیش نەکا. کاتێ ئاگلایە باسی تەختەکەی دەکرد، دڵی میرزادە بە توندی کەوتە لێدان، وەک بڵێ شتێکی غەریبی بە مێشکا هات. بەڵام دوای ڕامانێکی کەم بە هەستێکی شەرمنانەوە ئەو شتە غەریبەی لە مێشکی خۆی وەدەرنا. خەڵکی دەزانن یان زۆربەی خەڵکی پێیان وایە ئەو جەماوەرەی کە لە ڕۆژانی ناوەڕاستی هەفتەدا ڕوودەکەنە باخ و سەیرانگاکانی پاڤلوفسک دەستە بژێرترن لەو خەڵکانەی کە لە ڕۆژانی یەکشەمە و بۆ نەجەژنەکاندا بەلێشاو لە شارەوە لە پترسبۆرگەوە بۆ ئێرە دێن. هەرچەندە ئەو جلانەی لەو ڕۆژانەدا خەڵکەکە لەبەری دەکەن جلکی ڕۆژانی یەکشەمان نییە، بەڵکو جلوبەرگیان بە تایبەتی هی ئافرەتان لە هی یەکشەمانیش جوانترە. عادەت وایە خەڵکانی بژاردە بۆ گوێگرتن لە موزیک ڕوویان دەکردە ئێرە. خەڵکی لە دەوری ئۆرکستراکە کۆ دەبوونەوە و ئەم ئۆرکسترایەش کە لە هەموو ئەو ئۆرکسترایانەی دیکە کە لە باخە گشتیەکانی لای خۆماندا کۆنسێرتیان پێشکەش دەکرد باشتر بوو، تازەترین بەرهەمی خۆی پێشکەش دەکرد. هەرچەندە جەوێکی خانەوادەیی و خۆمانی ساز دەبوو، بەڵام خەڵکەکە زۆر بە ئەدەبەوە ڕەفتاریان دەکرد. ئەتەکێتی جوواکیان ڕەچاو دەکرد. زۆربەی خەڵکێکە زیاتر بۆ دیدەنی دۆست و ئاشنایانی خۆیان ڕوودەکەنە ئەوێن دەر. گروپێکیش بەڕاستی بۆ لەزەت وەرگرتن لە مۆزیک ڕوو لەوێن دەردەکەن. شەڕ و ئاژاوە زۆر دەگمەنە، هەرچەندە ناو بەناو بە درێژایی هەفتە تەنانەت لە ڕۆژانی غەیرەز ڕۆژانی یەکشەمەش شەڕ و ڕەفتاری دەزێ و دەبینرێ، ئیدی ئەو شتانەش هەر دەبێ. ئەو ئێوارەیە ڕۆژەکەی ڕۆژێکی خۆش بوو، هەوایەکی خۆشی هەبوو، سەیرانگەکە زۆر قەرەباڵغ بوو، کورسیەکانی دەوروبەر و نزیکی شوێنی ئۆرکێستراکە هەموو گیرا بوون. بۆیە جەماعەتەکەی لە مەرخۆمان تۆزێ دوورتر لە نزیکی دەرگای چەپی چوونە دەرەوە لە باخەکە جێگەیان گرت. قەرەباڵغی خەڵکەکە و ئاواز و مۆسیقاکە کەمێک خەمی لیزاڤیتا پروکۆڤیڤنای ڕەواندەوە. کیژەکانی دڵیان خۆش بوو، کەمێک بەڕووی خەڵکەکەدا کرانەوە. لە دوورەوە بە نیگای چاو و بە ئاماژەی سەر سڵاویان بۆ دۆست و ئاشنایان دەکرد. کیژەکان تەماشای جلوبەرگی خەڵکەکەیان دەکرد، سەرنجی شتە سەیر و نەشازەکانیان دەدا، بەدەم بزەی تەوس ئامێزەوە باسییان دەکردن. یەڤگینی پاڤلوفیچیش بە دەرزەن سڵاوی بەسەر دۆستەکانیان دەبەخشیەوە و سەری ڕێزی بۆ دادەنەواندن. ئاگلایا و میرزادە کە هێشتا شان بە شانی یەکدی ڕێیان دەکرد، سەرنجی کۆمەڵێک خەڵکیان ڕاکێشا. بەرەبەرە کۆمەڵێک گەنجی ئاشنا لە دەوری دایک و کچەکانی خڕبوونەوە. دوان سیانێکیان هەژدەر قسانیان دەکرد. ئەمانە هەموو دۆست و بناژۆی یەڤگینی پاڤلوفیچ بوون. یەکێکیان ئەفسەرێکی گەنجی قۆزی خۆشگفت و لفت و پڕ جۆش و چالاک و چەلەنگ بوو. زوو بە زوو دەگەڵ ئاگلایادا کەوتە قسان و دەیویست بە هەر شێوەیەک بووە سەرنجی کیژێ ڕابکێشێ. ئاگلایا زۆر بە کەیف و بەدەماغ بوو، بە درێژایی ئەو ماوەیە شاد و دڵخۆش بەڕووی کوڕەکەیە پێدەکەنی. یەڤگینی پاڤلوفیچ داوای لە میرزادە کرد کە دەگەڵ ئەو کوڕەدا تەعاروف بکەن. میرزادە وەکو پێویست لە هۆی ئەم داوایە نەدەگەیی، بەڵام تەعاروفەکە کرا. هەردووکیان سەریان بۆ یەکتری دانەنواند و تەوقەیان کرد. برادەرەکەی یەڤگینی پاڤلوفیچ پرسیارێکی لە میرزادە کرد کە وەڵامی نەدایەوە، یان بە گوتەیەکی دی لە جیاتی وەڵام مینگێکی نامەفهومی کرد و هیچی دی. ئەفسەری لاو سەیرێکی میرزادەی کرد و ئەوسا ڕوانیە یەڤگینی پاڤلوفیچ و ئەوسا تێگەیشت کە بۆچی برادەرەکەی بە میرزادەی ناساندووە. بزەیەکی کاڵی بۆ کرد و جارێکی دی ڕووی کردەوە بەلای ئاگلایادا.
تەنیا یەڤگینی پاڤلۆڤیچ هەستی کرد کە ئاگلایە لەو دەمەدا لە پڕ سوور هەڵگەڕاوە. بەڵام میرزادە تەنانەت هەستی بەوانەش نەکرد کە قسانیان لەگەڵ ئاگلایادا دەکرد. مەراییان دەکرد و خۆیان لێی نزیک دەکردەوە. بگرە جار جار بۆ چەند ساتێک بە تەواوەتی لە بیری دەچووەوە کە دەگەڵ ئاگلایادایە. هەندێ جار لە کانگای دڵەوە حەزی دەکرد لەوێن دەربڕوە، خۆی بە یەکجارەکی ون بکات. تەنانەت حەزی دەکرد پەنا بەرێتە بەر پەناگەیەکی تاریک و بە تاقی تەنیا دەگەڵ هزر و خەیاڵەکانی خۆیدا بژی و کەس بە جێگاکەی نەزانێت. یان بەلای کەمەوە خۆزیای دەخواست کە هەنووکە لە ماڵەکەی خۆیدا لە باڵکۆنەکەدا بێ. بەمەرجێ کەس نە لیبیدیف و نە مناڵەکانی ئاگایان لێی نەبێ و لەوێ نەبن. خوازیای دەخواست لەوێن دەربێ، خۆی بەسەر تەختەخەوەکەیدا بدا، سەری لە سەرینەکەی بچەقێنێ. ئەگەر ئەوەی بۆ برەخسایە شەوێک و 2 ڕۆژ بەو دەقەوە دەمایەوە و هەڵ نەدەستا. لە هەندێ ساتی دیکەدا بە باڵی خەیاڵ دەفڕی بۆ سەر چیا و کۆبجاران، بە تایبەتی بۆ ئەو شوێنەی کە مەڵبەندی یادگاریە ئازیزەکانی بوو، بۆ سەر چیای ئەلب کە کاتێ لە سویس ڕابوو بۆ گەڕان و پیاسە دەچوەوێ. پیاو لەوێن دەرەوە لە ترۆپکی چیاوە لە دووری دوورەوە لە قوڵایی دۆڵاندا گوند دەبینێ، قەلبەزە و وردە تاڤگانی بەفراوی دەبینێ کە لە بڵنداییەوە دادەڕژێن. هەوری سپی دەبینێ، لەوێوە کۆنە قەڵا و کۆشکێکی چۆڵ دەبینێ. چەندی حەز دەکرد ئێستا لەوێن دەربوایە، تەنیا بیری لە یەک شت بکردایەتەوە، بە درێژایی تەمەنی ئەگەر 1000 ساڵیش بایە هەر بیری لە یەک شت بکردایەتەوە. چش با هەموو ئەوانەی دەوروبەری فەرامۆشیان بکردایە، بە یەکجارەکی لە بیری خۆیان ببردایەتەوە. بگرە ئەمە زەروریشە، ئاخر چ دەبوو ئەمانەی هەر نەناسیبە، هەر هەموو ئەم دیاردە و بەسەرهاتانە جگە لە خەون هیچی دی نەبوایەن، خۆ زۆر باشتر دەبوو. چما خەون و واقع هەر یەک شت نین؟ ئەوسا میرزادە لە پڕ دەیڕوانیە ئاگلایە، نیگای بۆ ماوەی 5 دەقیقە بە سیمای کیژێوە دەگیرسایەوە. بەڵام نورین و نیگایەکی غەریب نامۆ لە تۆ وایە دەڕوانێتە شتێک کە 2 قۆناغێک لەوەوە دوورە، یان وەکو ئەوەی بڕوانێتە وێنەی ئاگلایە نەک خودی ئاگلایە. ئاگلایە لە پڕ قسە و پێکەنینی دەگەڵ ئەوانەی دەوروبەریا بڕی و پرسی: میرزادە بۆچی بەو جۆرە تێم دەڕوانی؟ دەترسم هەز دەکەم کە گەرەکتە دەست بێنی و قامکان بەڕوومەتما بێنی. یەڤگینی پاڤلۆڤیچ تۆ چ دەڵێی؟ ڕوانینەکەی لەوە ناچێ؟ میرزادە کە گوێی لەو قسانە بوو پێدەچوو باوەڕ نەکا کە ئەمە ئاگلایایە و ئەو دەدوێنێ. بەهەرحاڵ لەوە دەچوو بە نیوەچڵی لە مانای قسەکانی گەیی بێ. بۆ ساتێک لە فکران ڕاچوو، بە تاقەوشەیەکیش وەڵامی نەدایەوە. بەڵام کە بینی ئاگلایە و ئەوانەی دەوروبەری پێدەکەنن، ئەویش گوێ بە گوێی ئەوان دەستی بە پێکەنین کرد. هەنگێ دەنگی پێکەنینی دەسەجەمەی بەرز بووەوە. بەڵام ئەو ئەفسەرێک کە بە تەبیعەت ڕووخۆش و دەم بە پێکەنین بوو بە قاقا پێدەکەنی. ئاگلایە لە پڕ تووڕە بوو، لە بن لێوانەوە گوتی: گەمشەک. لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا کە لە دڵی خۆیدا بەردی بەبا دەکرد لە بن لێوانەوە گوتی: خودای میهرەبان، چۆن بەم ڕازی دەبێ کە چی شێت بووە؟ ئەلێکسندرا بە دڵنیایی و متمانەوە بە گوێی دایکە چپاند: ئەمە سوعبەتە، گاڵتەیە، ئەمە دووبارەکردنەوەی هەمان ئەو ڕابواردن و شۆخیەی ئەو ڕۆژەیە کە دەربارەی سوارچاکی لات دەیکرد. لەوە زیاتر هیچی دی نییە. بە شێوازی خۆی تەشەری دەدا، بەڵام ئەم جارەیان زێدەڕۆیی تیا کردووە. پێویستە جڵەوی بگرین دایکە، بینیت تۆزێ لەمە و پێش چ نمایشێکی دەکرد، چۆن کەوتبووە سیما گۆڕکێ، چۆن ئێمەی دەترساند تا بۆ خۆی ڕابوێرێ. قسەکانی ئەلێکسندرا کەمێک ئارامیان بە گیانی لیزاڤیتا بەخشی و لە بن لێوانەوە گوتی: خوا بەوە ڕەحمی کردووە سەر و کاری لەگەڵ گەمژەیەکی وەکو ئەمەدایە. میرزادە گوێی لێبوو کە پێی دەڵێن گەمژە.
سەری سوڕ مابوو، نەک لەوەی کە ناویان نابوو گەمژەل، چونکە دەست بەجێ ئەو تەوهینەی لەبیر کرد. سەری لەوە سوڕ مابوو کە لە ناو خەڵکەکەدا لە نزیکی ئەو شوێنەی کە خۆی لێی دانیشت بوو لە لایەکەوە نەیدەتوانی بە وردی نە شوێنەکە و نە سەمتی لایەکە دیاری بکە، سێبەری تیژ تێپەڕی کەسێکی بینی، کەسێکی ڕەنگزەردی قژلولی لێو بەخەندەی نیگا ئاشنای بینی. ئیدی ئەم کەس و سیمایە بەلەز هات و خێرا تێپەڕی. زۆر لەوە دەچوو ئەمە زادەی خەیاڵی خۆی بوو بێ. ئەوەی لەم خەو و خەیاڵەدا لە بیری مابووەوە بریتی بوو لە بزەیەکی تەوسامیز. دوو چاو بۆین باخێکی کەسکی ئاچوغی پیاوێک کە بیەوێ کەشخە و شیکپۆش بنوێنێ. ئەو پیاوە بەلەز دەرکەوت و خێراون بوو. میرزادە تیاما بوو، نەیدەزانی کە ئەو پیاوە لە نێو ئاپۆڕای خەڵکێکەدا ون بوو یان لە نێو بەباخ و سەیرانگەکەدا دیار نەما. دوای تۆزێک میرزادە نیگەران و خەمین و خەمبار لە ناکاوە کەوتە ڕوانینی دەوروبەری خۆی. ئەگەری ئەوە هەبوو کە دەرکەوتنی یەکەمین کەسی تیژ تێپەڕ زەمینە خۆشکەر بوو بێ بۆ دەرکەوتنی کەسێکی دی. ئەمە نەک هەر ئەگەر بوو، بەڵکو گومانیشی تیا نەبوو. باشە چۆن کاتێ بەرەو سەیرانگەکە چوون ئەگەری ڕوودانی ئەم دیاردەی لە بەرچاو نەگرت بوو. بەڵام ئەو چونکە لە بارێکی دەرونی نالەبارا بوو هەنگێ نەیدەزانی بۆ کوێ دەڕوا. خۆ ئەگەر کەمێک ئارامتر بووایە هەستی دەکرد کە ئاگلایان نزیکەی چارەکە سەعاتێک بوو ناو بەناو بە نیگەرانی دەیڕوانیە دەوروبەری خۆی، وەکو ئەوەی چاو لە شتێک یان کەسێک بگێڕێ، یان نیگەرانی و شپرزەیەکەی میرزادە لە زیادی دەدا، ئاگلایاش پتر دەپۆشۆکا. هەر جارێ میرزادە ئاوڕی پاشەوەی داباوە ئاگلایاش هەمان کاری ئەوی دەکرد. بەڵام زۆری پێ نەچوو کە هۆی ئەم ترس و دڵە ڕاوکەیە ڕوون بووەوە لە پڕێکە گروپێک کە ژمارەیان بەلای کەمەوە 12 کەس دەبوو ڕێک لەو دەرگایەوە کە میرزادە و جەماعەتەکەی یەپانچین لە نزیکی دانیشتبوون خۆیان بەژووردا کرد. سێژن لە پێش ئەم گروپەوە ڕێیان دەکرد. جوانی دوانیان لە عەقڵا نەبوو، بەڕاستی جوانیەکی ئەفسوناوی بوو، بۆیە هیچ سەیر نەبوو ئەم هەموو دڵدارەیان دوا بکەون. بەڵام ئەو دڵدارانە وەکو خودی ژنەکان قەد و قەلافات و سەر و سیمایەکی تایبەتیان هەبوو. زۆر جیاوازتر بوون لەو ئاپۆڕایەی لە دەوری ئۆرکێستراکە کۆ ببوونەوە. هەرکەوە ژوور کەوتن زۆربەی هەرە زۆری خەڵکەکە هەستیان بەو حاڵەیان کرد. بەڵام زۆربەی خەڵکەکە وایان نواند کە هەستیان پێ نەکردوون، تەنیا ژمارەیەک گەنج نەبێ کە بەدەم بزە و پێکەنینەوە بە دەنگی نزم باری سەرنجی خۆیان دەربڕێ. بەڵام مەحاڵ بوو پیاو بتوانێ سەرنجیان نەدا، چونکە بە خۆیان بەو مەبەستە هاتبوون کە سەرنجی خەڵکی ڕابکێشن. بە دەنگی بەرز قسانیان دەکرد، بە قاقا پێدەکەنین. دیار بوو هەندێکیان سەرمەست بوون. وێڕای ئەوەی زۆربەیان خۆشپۆش و تەڕپۆش و پۆشتە و پەرداغ بوون، بەڵام هیواشیان تیا بوو بەجل و بەرگ و سەر و سیما و ڕەفتار و ئەتواری سەیر و سەمەرە مایەی سەرنجی خەڵکی بوون. دەموچاویان لە دوورەوە سوور دەچووەوە. ئەم گروپە چەند کەسێکی سوپاییانیش تێدا بوو، هەروەها خەڵکی بە تەمەنیشیان تێدا بوو. هەندێکیان جلی زۆر جوانی دوامودەیان لەبەر بوو، مستیلەی گەورەیان لە قامکان بوو، سەری قۆڵی کراسەکانیان بە دوگمەی نگین ئاسا ڕازا بووەوە، کڵاوقژیان لەسەر نابوو، ڕدێن و سمێڵی شەوە ئاسایان بۆ خۆ دروست کرده بوو. ترسناک بوو لەو خەڵکانە بوون کە خەڵکی بە تایبەتی خەڵکی سەر بە چینی ئەرستۆکرات سڵیان لێدەکردن، وەکو چۆن خەڵکی خۆلەق تاعون و پەتا دەپارێزن بەو ئاوایە خۆیان لێدەپاراستن. هەلبەتە لە باخ و سەیرانگاکانی دەور و بەری شارەکانی وڵاتی ئێمەدا شوێنی زۆر ئەمین هەبوو کە لە ڕووی خۆشڕەفتاری و ڕەچاوکردنی دابی جڤاکیەوە بەناوبانگ بوون. بەڵام وێڕای ئەوەش سلۆکترین و بە پارێزترین خەڵک ناتوانێ زەمانەتی ئەوە بکا کە لە پڕ تووشی بەڵایەکی ناگەهان نابێ، بەردێک لە سەربانی ماڵەکەی تەنیشتەوە ناکەوێتە خوارێ و بەسەر ئەو ناکەوێ. لەزیک بوو ئەم بەڵایە
ئەم بەردە بەسەر ئەو کۆمەڵە بژاردەیەدا بێ بکەوێت کە لە دەوری ئۆرکسترایەکە خڕببوونەوە. باخی سەیرانگەکەی پاڤلۆفسک 30 پلە بەرزتر بوو لە سەکۆی ئۆرکسترایەکەوە. بۆ گەیشتن بە سەکۆیەکە دەبوایە 3 پلە دابەزی. گروپی ناوبری بە دوو دڵی لەسەر ئەم پلانە وەستان. تیا مابوون دا ببەزن یان نا، بەڵام یەکێک لە خانمەکان ملینا بێپەروا دابەزی. لەو هەمووە تەنیا دوو پیاو زاتیان کرد دووی بکەون. یەکێکیان پیاوێکی خاکی بێفیزی ناوساڵ بوو، بەڵام ڕەفتاری بێسەروبەری ئەوەی دەنوان کە کەسێکی بێ ئەسڵ و فەسڵ و گومناو بێ، نەکەس بیناسێ و نەکەس بناسێ. دووەمیان زۆر شڕ و شەپڕێ و بێنمود بوو. جگە لەم دوانە چ کەسێکی دی شوێن ئەم خانمە ئەتوار غەریبە نەکەوت. ئەم خانمە کاتێ بە پلەکاندا هاتە خوارێ لە خۆی نەگرت هەر ئاوڕی پاشەوەش بداتەوە. دەتگوت هیچ گوێی لەوە نییە کە کەسی بەدواوە بێ یان نا. بێپەروا پێدەکەنی و بە دەنگی بەرز قسانی دەکرد. جل و بەرگێکی گرانبەها و یەکجار جوانی لەبەردا بوو. نیشانەی زەوق و سەلیقەیەکی یەکجار بەرز بوو. عیبی هەرە گەورەی جلوبەرگەکەی ئەوە بوو کە یەکجار سەرنجڕاکێش بوو. ئەم ژنە بە بەردەم سەکۆی ئۆرکێستراکە و سازوانەکاندا تێپەڕی و بەرەو شەقامەکە بەڕێکەوت کە گالیسکەیەکی یەکجار کەشخە و گەورە و نایاب لە قەراخ جادەکەوە وەستا بوو چاوەڕێی ئەوی دەکرد. میرزادە 3 دانە مانگی خشت بوو نەیدیت بوو. لەوەتای بۆ پترزبۆرگ گەڕابەوە هەر بەنیاز بوو سەری بدا و بچێتە دیدەنی. بەڵام وا دیار بوو لەبەر هۆیەکی پەنهان یان گومان و ترسێکی پەنهان ئەو سەردانەی هەر نەکرده بوو. دەکرێت بڵێن بەلای کەمەوە نەیدەتوانی تەسەوڕی ئەوە بکە کە دیتنی دووبارەی ئەو ژنە چه هەستێکی لەلا دروست دەکا. هەرچەندە بە جۆرە ترس و سڵکردنەوەیەکەوە هەوڵی ئەوەی دابوو بە خەیاڵ ئەو دیدارە لای خۆی بەرجەستە بکە. تەنیا یەک شتی لەلا عەیان و ڕوون بوو، ئەویش ئەوە بوو کە ئەو دیدارە زۆر دژوار و بەسوێ بێ. چەند جارێک لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ئەو هەستەی بەبیر خۆ هێنایەوە کە یەکەم دیتنی وێنەیەکی ئەو ژنە لە دڵ و دەرونیا دروستی کرد تا ماوەیەکی زۆر جگە لە وێنەی ئەو دەم و چاوە هیچی تری نەدەبینی. هەستی بە ئازارێکی دەرونی بەترەف دەکرد. ئەو یەک مانگەی کە لە شارۆچکەی بەسەری دەبرد و هەموو ڕۆژێک ئەو ژنەی دەبینی دوودڵی و ترسێکی وهای خست بووە دڵەوە کە حەزی نەدەکرد بیر لەو ڕابردووە نزیکەش بکاتەوە. شتێکی لە دەموچاوی ئەو ژنەدا دەبینی کە ڕوحی ئازار دەدا. ئازار ئەمما ئازار. لە گفتوگۆیەکدا دەگەڵ ڕووگوژیندا ئەم هەستەی خۆی بە بەزەیی بێپایان وەسف کرده بوو. ئەمە زۆر ڕاست بوو. ئەم دەموچاوە تەنانەت لە وێنەکەشدا بەزەیەکی ڕاستەقینەی لە ناخی دڵیا دەهاڕوژاند. ئەم هەستی بەزەیە بە ئازارە دەرحەق بەم گوڕاوە هەرگیز لە دڵی میرزادە بە ئێستاشەوە دەرنەچوو نەچوو. نەکرد دەرنەچوو، ڕۆژ بە ڕۆژ لە زیادیشە. دڵی بەو وەسف و شرۆڤەیە خۆش نەبوو کە بۆ ڕووگوژینی کرده بوو. ئێستا لەگەڵ دەرکەوتنی لە ناکاوی ئەو ژنەدا پێی بەوە برد کە ئەو وەسفەی بۆ ڕووگوژینی کرده بوو لە شتێکی کەمە، شتێکی نوقسانە، ئەویش مەگەر وشە و زاراوەیەک پڕی بکاتەوە کە 100% گوزارشت لە دڵە ڕاوکێیەکەی بەڵێ لە دڵە ڕاوکێیەکەی بکە. بەڵێ تا ئێستا لەم ساتەدا زۆر بە چاکی هەستی بەم دڵە ڕاوکێیە دەکرد. بە بۆچوون و لێکدانەوەی خۆی دڵنیا بوو کە ئەم ژنە شێتە. ئەوە بێنە بەرچاوی خۆتان کە ئەگەر پیاوێک لەم دنیایەدا ژنێکی لە هەر شتێکی دیکە خۆشتر بووێ یان وا هەز بکە تووشی عەشقێکی لەو بابەتە ببێ و ئەوسا لە دڵبەرەکەی خۆی بە کۆت و زنجیرەوە لە پشت شیشبەندی زیندانەوە ببینێ و تەماشا بکات پاسەوانێک دەستی داوەتە قامچی و بەربووەتە تەوێزەی، دەبێ ئەو کابرایە هەز بە چی بکە. میرزادە لە هەمان باری نالەباری هاڕوژاوی دەرونیدا بوو. ئاگلایە ڕووی کردە میرزادە، چاوی بڕیە چاوانی، دەستی ڕاکێشا و بە چییە پرسی چیتە؟ میرزادە ئاوڕی لێدایەوە، قەدەرێک لێی ورد بووەوە و ئەوسا
پرشنگێکی نامەفهومی لە چاوەڕەشەکانیا بەدی کرد. هەوڵی دا بە دەمیەوە بگرژێتەوە، بەڵام زوو بە زوو فەرامۆشی کرد و دووبارە نیگای بۆ لای ڕاست گواستەوە. دیسان خەون و خەیاڵێکی تازە بردیەوە. لەو ساتەدا ناستاسیا فیلیپۆڤنا بە نزیکی ڕیزی ئافرەتەکاندا تێپەڕی. یەڤگینی پاڤلۆڤیچ خەریک بوو حیکایەتێکی بۆ ئەلێکسندرا ئیڤانۆڤنا دەگێڕایەوە. دیار بوو حیکایەتێکی خۆش و کۆمیدیە، چونکە زۆر بە ئاو و تاو و گەرم و گوڕی دەیگێڕایەوە. ئەوسا میرزادە بیری کەوتەوە کە ئاگلایە هەنگێ بە ئەسپایی گوتوویەتی: ئا چ توحفەیە! هەرچەندە زوو زمانی خۆی گرت و قسەکەی تەواو نەکرد، بەڵام تازە کار لە کار ترازا بوو. ئەوەی گوتی هەموو شتێک بوو. ناستاسیا فیلیپۆڤنا بە جۆرێ ڕێی دەکرد و تێدەپەڕی وەکو ئەوەی کەس نەبینێ. لێ لە ناکاوە ئاوڕی لای ئەوانی دایەوە، وای نواند کە بە ڕێکەوت یەڤگینی پاڤلۆڤیچی لەوێ دیتبێ. چاوەڕوانی شتی وا نەبوو بێ، لەپڕ وەستا و هاواری کرد: بەه بەه، ئاغا لێرەیە. جاری وایە دەبێ بە ئەستێرەی سیوەیل و بە سەد قاسی دانیش نادۆزرێتەوە. جاری واش هەیە لە شوێنی وادا دەبینرێ کە وێنا ناکرێت. وام وێنا دەکرد لەوێن دەربی لە ماڵی مامت. یەڤگینی پاڤلۆڤیچ سوور هەڵگەڕا، نیگایەکی تووڕەی ناستاسیا فیلیپۆڤنای کرد و هەنگێ ڕووی وەرگێڕا. چییە؟ چما هێشتا نەتزانیوە؟ سەیرە، هێشتا هەواڵەکەی نەبیستووە. شتی وا دەبێ؟ بەڵێ، مامت خۆی ڕزگار کرد، خۆی کوشت. ئەم بەیانیە گولەیەکی بەخۆیەوە ناو خۆی کوشت. تۆزێ لەمە و پێش بیستم. سەعات 2 نیوەی خەڵکی شار بە هەواڵەکەیان زانیوە. دەڵێن 350,000 ڕوبلی لە خەزینەی دەوڵەت دزیوە. هەندێک دەڵێن 500,000 ڕوبلە. وام وێنا دەکرد سەروەت و سامانێکی زۆرت بۆ بەجێ دێڵێ. بەڵام وا دیارە ئەو پیرەمێردە هەرزە داوێن پیس و فاسقە گسکی لێداوە. دەی بە دوعا، هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم. بەڕاست ناڕۆی بۆ شار؟ پێویستە بڕۆی. بەڕاستی زیرەکیت کرد کە لە کاتی خۆیدا ئیستیقالەت کرد. بەشی خۆت لێزانی. ئەوە من چ دەڵێم؟ بێگومان تۆ هەموو شتێکت زانیوە، ڕەنگە لە دوێنێوە پێت زانی بێ. هەلبەتە مەبەست و ئامانجێکی تایبەتی لە پشت پەردەی ئەم شێوازە ڕق و زبر و گۆساغەوە پەنهان بوو. ناستاسیا فیلیپۆڤنا دەیویست بۆ مەبەستی خۆی ئەوە بنوێنێ کە گوایە دڵسۆزی و دۆستایەتێکی نزیک و خۆمانی لە نێوان ئەو و یەڤگینیدا هەیە. ئیدی بەو شێوازە تیری خۆی هاویشت و نیشانەی ئەنگاوت. کارێکی وەهای کرد هیچ گومانێک لەسەر ئەو دۆستایەتە هەرچەند درۆیی نەبوو نەمێنێ. یەڤگینی پاڤلۆڤیچ لە هەوڵەوە وای بوو دەچوو ئەگەر ئەم تانە و تەشەرە بەهەن نەگرێ، خۆی لێ نەکا بە خاوەن و وا بنوێنێ کە باکی بەو ژنە و تەشەرەکانی نییە دەتوانێت لەو قەیران و تەنگانەیە دەرباز بێ. بەڵام قسەکانی ناستاسیا فیلیپۆڤنا تووشی شۆکیان کرد کە هەواڵی مەرگی مامی زانی ڕەنگی بوو بە زەعفەرانی زەرد. ئاوڕی بۆ لای ئەو ژنە گۆساغە دایەوە. لیزاڤیتا پرۆکۆڤیڤناش ڕێک لەو دەمەدا وەرچەرخا، ئاماژەیەکی بۆ هاوڕێکانی کرد و بەلەز و بە نیمچە ڕاکردن لەو ناوە ڕۆیشت. میرزادە هایم و حەیران لە جێی خۆی نەجوڵا. یەڤگینی پاڤلۆڤیچ ڕق ڕاوەستا بوو، پەشێو و پەرێشان نەیدەتوانی بەسەر خۆیدا زاڵ بێ. ماڵباتی یەپانچین هێشتا 20 شەقاوێکیان نەبڕی بوو کە فەرتەنەیەکی ترسناک قەوما. ئەفسەرەکەی دۆستی دڵسۆزی یەڤگینی پاڤلۆڤیچ ئەوەی کە ئاگلایە بە قسەوە گرتبوو زۆر تووڕە بوو. خوای نەما بە دەنگی نیمچە بەرز گوتی: ئێمە لێرە پێویستمان بە قامچیەکە، مەگەر قامچی ئەم هەرزە ژنە بێدەنگ بکا. شەرعی مار بەدار. دیار بوو کە ئاگای لە کەین و بین و نهێنیەکانی یەڤگینی پاڤلۆڤیچ هەبوو. ناستاسیا فیلیپۆڤنا کە گوێی لەو قسەیەی کابرای ئەفسەر بوو چاوی پەڕیە تۆقی سەری. بە پەلە بۆی گەڕایەوە. کوڕێکی گەنج
کە بێ خەبەر و ئاگا دوو هەنگاوێک لەو لاوە دانیشت بوو کۆڵەدار حەیزەرانێکی بەدەستەوە بوو. ناستاسیا فیلیپۆڤنا بێ ئەوەی بیناسێ بە تەکانێ خۆی گەیاندێ. دارەکە لە دەستی ڕاپسکاند و تا هێز لە بازوویدا بوو کێشای بەسەر و چاوی یاروی ئەفسەردا. هەر هەموو ئەم کارانە لە چاوتروکانێکدا ڕوویاندا. یاروی ئەفسەر بەخۆی نەوەستا، هێرشی بۆ برد. هیچ یەکێک لە داژدارەکانی ناستاسیا فیلیپۆڤنا لەو ناوە نەمان. یەکەمیان کە پیاوە ناو ساڵەکە بوو کەس نەیزانی کێوە چوو. دووهەمیان کە گەنجێکی سەرمەست بوو لە پەنایەکەوە وەستا بوو. پڕ بەرزار پێدەکەنی. هەلبەتە گومان لەوەدا نەبوو کە دوای دەقیقەیەک پۆلیس دەگەشتە ئەوێندەر، بەڵام ئەگەر لە ماوەی ئەو دەقیقەیەدا لە شوێنێکی چاوەڕوان نەکراوەوە کەسێک فریای ناستاسیا فیلیپۆڤنا نەکەوتبا، بێگومان وەزعی شەڕ دەبوو. میرزادە کە دوو هەنگاوێک لەو لاترەوە وەستا بوو بەلەس فریا کەوت و لە پشتەوە هەردوو دەستی یارۆی ئەفسەری گرت. کابرای ئەفسەر خۆی لە چەنگی دەرهێنا و یەکێکی ئەوتۆی کێشا بەسەر سینگی میرزادەدا کە سێ شەقاو لەو لاترەوە کەوت بەسەر کورسیەکدا. دوو داژداری دیکەی ناستاسیا فیلیپۆڤنا هاتبوونە پێشەوە. یەکێکیان کابرای بۆکسباز بوو، ئەو تارنووسەی کە خوێنەران بە خۆیان دەیناسن، کە سەردەمانی ئەندامی هەمیشەیی گروپە شەقاوە گەریەکەی ڕووگۆژین بوو. لە کابرای ئەفسەر چووە پێشەوە و بە متمانەوە گوتی: من ناوم کیلەرە، لیوتنانی خاننشینم. جەنابی کاپتن، ئەگەر شەڕی پیاوانەت دەوێ و بە نیازی دەست بکەیتەوە واز لەو ژنە بێنە. من لە جیاتی ئەو وەکو بەرگریکارێک لە جێندەری ناسک دەخزمەت و دام و لە بواری بۆکسبازی ئینگلیزیدا زۆر کارامەم. جەنابی کاپتن، دەڵێکم مەدە، من زۆرم پێ ناخۆشە کە ئەو سوکایەتیە ناخۆشەت پێکرا، بەڵام ناتوانم ڕێگەت بدەم بە بەرچاوی خەڵکیەوە بە بۆکسان بەربیتە ژنێک. جا ئەگەر دەتەوێ وەکو پیاوێکی پیاوانە بە ڕێز و حورمەت مەسەلەکە بە شێوازێکی دی چارەسەی بکەی، ئەوە دیارە لە مەبەستم تێدەگەی جەنابی کاپتن. کاپتن کە وەخۆ هاتبووەوە و قسەکانی کیلەری بە هەند وەرنەگرت فەرامۆشی کرد. ڕێک لەو کاتەدا ڕووگۆژین لە نێو ئاپ و ڕای خەڵکێکەوە هات. بەپەلە قۆڵی ناستاسیا فیلیپۆڤنای گرت و وە پێش خۆیدا. ڕووگۆژینیش شپرزە و پەشێ و دیار بوو. ڕەنگی سپی بوو دەلەرزی. وێڕای ئەوەش لە کاتێکدا کە ناستاسیای وە پێشدا بوو خۆی گەیاندە بەردەم یاروی ئەفسەر پڕ بەزار لە قاقای پێکەنینیدا. بە زمانێکی بازاڕی و سەرکەوتوانە گوتی: ئۆ خەیش، ئەمەت دەویست؟ دەبخۆ دەی، دەم و قەپۆزی خوێناویت لێ جوانە، ئۆ خەیش. یاروی ئەفسەر کە بە تەواوەتی وەخۆ هاتبووەوە و زانی سەر و کاری لەگەڵ چ کەسانێکە، دەستە سڕەکەی گرت بە دەم و لووتیەوە و ئاوڕی لای میرزادەی دایەوە و زۆر بە ئەدەبەوە گوتی: وابزانم جەنابەت میرزادە میشکینی. میرزادە لە کاتێکدا دەستە لەرزۆکەکانی بۆ درێژ دەکرد بە دەنگێکی پچڕ پچڕی لەرزۆ گوتی: ئەم ژنە شێتە، عەقڵی تەواو نییە، دڵنیا دەکەم شێتە. یاروی ئەفسەر گوتی: بێگومان جەنابەت لە من باشتری دەزانی، بەڵام حەزم دەکرد جەنابەت بناسم و ناوت بزانم. ئەوسا سەرێکی بۆ دانەواند و ڕۆیشت. پۆلیس دوای 5 سانیەیە گەیەجێ، بەڵام هەموو ئەکتەران و تەماشاوانانی شانۆیی و نمایشەکە ڕۆیشت بوون. هەموو ڕووداوەکە لە سیری تا پیازی لە 2 دەقیقە زیاتری نەخایاند بوو. هەندێک لە جەماوەرەکە هەستا بوون و ڕۆیشت بوون. ئەوانی دی جێگاکانیان گۆڕی بوو. هەندێک دیمەنەکەیان پێخۆش بوو، هەندێکی دی بە جۆش و خرۆشەوە باسییان دەکرد. بە کورتیەکەی مەسەلەکە وەکو هەر مەسەلەیەکی تری لەو جۆرە بە شێوەیەکی ئاسایی کۆتایی پێهات و ئۆرکێستراکە دەستی بەکاری خۆی کردەوە. میرزادە کەوتە دوای ماڵباتی یەپانچین. ئەگەر ئەوسای کە یاروی ئەفسەر کێشای بەسەر سینگیا و بەسەر کورسیەکەدا کەوت تەماشایەکی لای ڕاستی کردبا یان بیری بواە تەماشایەکی سەمتی ڕاست بکە،
دەیتوانی ئاگلایا ببینێ کە چۆن لە دووری 20 شەقاوێکەوە وێڕای ئەوەی کە دایک و خوشکەکانی زۆر دوور کەوتبوونەوە و لە دوورەوە گازیان دەکرد وەستا بوو و تەماشای دیمەنەکەی دەکرد. میرزادەسین بەلەس خۆی گەیاندێ قەناعەتی پێکرد کە بە پەلە بڕوا و لەو ناوە نەمێنێ. ئیدی خۆی گەیاندە بووە دایک و خوشکەکانی. وەکو پاشان دایکی دەیگێڕایەوە ئەوەندە بە تووڕەیی و شپرزەیی گەشتبووەوە لای ئەوان کە پێی نەدەچوو گوێی لە دەنگیان بێ. بەڵام هەر دوای 2 دەقیقە کاتێ گەیینەوە ناو باخەکە وەکو خووە هەمیشە یەکەی بەخەم ساردیەوە گوتی: حەزم دەکرد بزانم ئەم نمایشە کۆمیدیە چۆن تەواو دەبێ؟ فەسڵی سێیەم. ئەو قەوماوەی سەیرانگاکە دایک و کچەکانی زۆر ترساند. تووشی دڵەڕاوکەیەکی زۆری کردبوون. لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا بەدەم نیگەرانی و دڵەڕاوکەوە کچەکانی لە سەیرانگاکەوە تا ماڵ بە نیمچە ڕاکردن بردبووەوە. بە بۆچوون و مەزەندەی ئەو زۆر شت لە میانەی ئەو پێشهاتەوە کەشف بوو. پەردەی لەسەر لاچوو. تەنانەت وێڕای پەرێشانی و پەشێویشی هەندێ وێنا و گریمانە و قەناعەتی ڕوشن و دیاری لە زەیندا بەرجەستە بوو. هەمویان گەشتبوونە ئەو قەناعەتەی کە قەوماوێکی نائاسایی ڕوویدا بوو. خۆشبەختانە نهێنیەکی گەورە لە حاڵی کەشف بووندا بوو. یەڤگینی پاڤلۆڤیچ وێڕای ئەو هەموو پاکانەیەی کاتی خۆی میرزادەسین بۆی کردبوو دەمامکەکەی لاکەوت و حەقیقەتی دەرکەوت و پەیوەندی لەگەڵ ئەو هەرزە ژنەدا بە تەواوەتی ئاشکرا بوو. ئەوە قەناعەت و بۆچوونی لیزاڤیتا و 2 کیژە گەورەکەشی بوو. بەڵام ئەم ئەنجامگیریە نەک هیچ گرەیەکی نەکردەوە، بەڵکو هێندەی دی مەسەلەکانی ئالۆزکاند. ئەگەرچی جووتەکیش لە ناخی خۆیاندا لە شپرزەبوون و هەڵاتنە بە پەلەکەی دایکیان پەست و بێزار بوون، بەڵام نەیان دەویست لە گەرمەی شپرزەبوونەکەیدا و هەر لە هەوڵەوە هێندەی دی بترسێنن و ئەزیەتی بدەن. هەستیان دەکرد لەوەیە خوشکەچ کۆڵەکەیان ئاگلایا ئیڤانۆڤنا لەوانیش و لە دایکیانی زیاتر ئاگای لەم مەسەلەیە هەبێ. ئەوەی ئەو لەمبارەیەوە دەیزانی ئەوان شتاڤیان نەیان دەزانی. میرزادەسین کە ڕەش داگەڕا بوو چوو بووە ژێری و زۆر خەمین دیار بوو. لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا لە ڕێگەی گەڕانەوەیدا بە درێژایی ڕێگاکە تاقە قسەیەکی لەگەڵ نەکردبوو. ئەویش بە هیچ جۆرێ هەستی بەو بێدەنگەی لیزاڤیتا نەکردبوو. ئادیلایت بە مەبەستی قسە لێ دەرهێنان بەدەم ڕێوە چەند جارێک لێی پرسی: ئەم مامەت کێ بوو؟ لە پترسبۆرگ چی ڕوویداوە؟ ئەویش بە پەستی و خەمینی و بە وەڵامێکی نامەفهوم لە کۆڵ خۆی کردبووەوە. گوایە شتێک هەیە دەبێت تاقیبی بکا و هەمووی درۆ و دەلەسە و دەنگۆی بێ بنج و بناوانە. ئیدی ئادیلایدیش لەسەری نەڕۆیشت بوو. گوتبووی: وایە بێگومان. ئاگلایا یەکجار ئارام بوو. بە درێژایی ڕێگا ئەوەندەی گوتبوو کە زۆر خێرا ڕێدەکەن،
جارێکیش ئاوڕی پاشەوەی دابووەوە میرزادەی بینی بوو کە بە هانکە هانگ دوایان کەوتووە و گەرەکیەتی بیانگاتێ. بزەیەکی تەوس ئامێزی بۆ کردبوو هیچ ئاوڕێکی دیکەی لێ نەدابووەوە. ئەنجام لە نزیکی ماڵەوە تووشی ئیڤان فیۆدۆرۆڤیچ بوون کە تازە لە پترزبورگ هاتبووەوە و بەرەو پیری ئەوان دەچوو. پێش هەموو شتێک لە یەڤگینی پاڤلۆڤیچی پرسید، بەڵام هاوسەرەکەی بێ ئەوەی وەڵامی بداتەوە یان تەماشاشی بکا، پەشێو و پەرێشان بەلا ڕەت بوو. یەکسەر بە سیمای کیژەکانی و میرزادە سیندا بۆی دەرکەوت کە فەرتەنەیەک ڕووی داوە. بەڵام سیمای خۆشی تەنانەت بەر لەوەی ئەوەش بزانێ نیگەرانیەکی زۆر زەق و ناسایی پێوە دیار بوو. جەنەڕاڵ لە پڕ قۆڵی میرزادە سینی گرت لە بەردەم ڤێلاکەدا ڕایگرت و چەند سرتە سرتێکی بە گوێیدا چپاند. کاتێ بۆ باڵکۆنەکە سەرکەوتن تا لەوێن دەرەوە بچن بۆ ژوورەکەی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا، بە سیمایانە دیار بوو کە هەواڵێکی یەکجار ناخۆشیان پێیە. بەرەبەرە هەموو ئەندامانی خێزانەکە لە نمومەکەی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا کۆببوونەوە. تەنیا میرزادە بە تاقی تەنیا لە باڵکۆنەکەدا مابووەوە، لە سوچێکدا وەکو ئەوەی چاوەڕوانی شتێک بێ دانیشت بوو. بەڵام بەخۆیشی نەیدەزانی لەوێ چاوەڕوانی چییە. وێڕای ئەو هەموو پەشێوەیەی ئەو ماڵە گرتبووەوە هەرگیز ئەوەی بەبیرە نەدەهات هەستێت و بڕوات. لەوە دەچوو هەموو دنیا گردوونی لەبیر چوو بێت و ئامادە بێت 2 ساڵی تەواو لە هەر شوێنێکی دابنێن دانیشێت و کەم و زۆر جوڵەی بۆ نەکا. ناو بەناو لە قاتی سەرەوە دەنگی گەنگەشە و مشت و مڕێکی ناسایی دەهاتە گوێ. میرزادە نەیدەزانی لەکەیەوە لەو سوچەدا دانیشتووە. بەڵام ئێوارە داهات، دنیا بەرەبەرە تاریک دەبوو. بەڵام ئاگلایە لە ناکاوە هاتە باڵکۆنەکە، هەرچەندە ئارام دیار بوو، بەڵام ڕەنگی کەمێک تێکچوو بوو. کاتێ میرزادەی بینی لەوێ لە سوچێکدا دانیشتووە کە هەلبەتە وێنای شتی وای نەدەکرد. بزەیەکی سەرسامی کەوتە سەر لێوانی، لێی نزیک بووەوە و پرسی، ئەوە چی دەکەی لێرە؟ میرزادە شپرزە و سەرگێردان مینگە مینگێکی بۆ کرد و لەسەر کورسیەکەی هەستا. بەڵام کاتێ ئاگلایە لە نزیکیەوە دانیشت، ئەویش لە جێگەکەی خۆی دانیشتەوە. ئاگلایە بە پەلە بەڵام بە وردی ڕوانیە سەرچاوی میرزادە. ئەوسا چاوی لەو گواستەوە لە پەنجەرەکەوە بەبێ ئەوەی بڕوانێتە خاڵێکی تایبەتی نیگای هەڵفراند. دووبارە کەوتەوە تەماشاکردنی میرزادە. میرزادە لە دڵی خۆیدا گوتی، لەوە دەچێ بیەوێ لە قاقابدا. نا، ئەگەر نیازی وای هەبا پێدەکەنی و ئەولاتریش. ئاگلایە دوای بێدەنگێکی کەم گوتی، حەز لە چای دەکەی؟ ئەگەر دەتەوێ با بڵێم بۆت بێنن. نا، نازانم. چۆن نازانی؟ یانی نازانی چای دەخۆی یان نا؟ باش بوو، بیرم کەوتەوە. ئەگەر کەسێک داوای مەیدانداریت یانی دوئێڵت لێ بکە چی دەکەی؟ دەمێ بوو دەمویست ئەم پرسیارەت لێ بکەم. کێ بە تەمای شتی وایە؟ کەس داوای دوئێل لە من ناکە. بەڵێ، بەڵام گریمان کەسێک داوای شتی وای لێ کردیت، ئایا زۆر دەترسیت؟ پێم وایە دەترسم، زۆریش دەترسم. بەڕاست؟ کەواتە بێزاتی؟ میرزادە دوای بیرکردنەوەیەکی کەم بەدەم بزەیەکەوە گوتی، نا، ڕەنگە بێزات جەبان نەبم. جەبان کەسێکە کە لە ترسا ڕابکە، بەڵام کەسێک بترسێت و ڕانەکات جەبان نییە. ئاگلایە پرسی، یانی تۆ ڕاناکەیت؟ میرزادە کە بەو پرسیارانە کەوتە پێکەنین گوتی، لەگینە ڕانەکەم. ئاگلایە بەنیمچە تووڕە یەکەوە گوتی، من هەرچەندە ئافرەتم بەڵام ڕاناکەم. پێدەچێ پێم ڕابوێری گاڵتەم پێ بکەیت، خۆت گران دەگریت، تا بایەخ و سەرنجی بەرامبەر بۆ خۆت ڕاکێشیت.
باشە پێم بڵێ مەرجە لە دوو ئێلدا هەر لە دووری دوانزە شەقاوی و هەندێک جار لە دووری دەشەقاویەوە تیرەندازی بکرێ خۆ ئەگەر ئەمە وابێ بێگومان کوشتن و برینداربوونی لێ دەکەوێتەوە پێم وایە لە دوو ئێلدا بەدەگمەن حەریفەکەت دەنگێوی بەدەگمەن خۆ پوشکین نەک هەر ئەنگێورە بەڵکو کوژراش ڕەنگە ڕێکەوت بوو بێ نا ئەم دوو ئێلە شەڕی مان و نەمان بوو ئەویش کوژرا بێگومان ئەو فیشەکە شوێنێکی نزمتر لەو شوێنەی گرتووە کە دانتیس نیشانەی لێ گرتووەتەوە کە نیشانەی لە سینگ یان سەری گرتووەتەوە دەنا کەس گولە بە شوێنی کاری و کوشندەوە نانێ بۆیە کوژرانەکەی پوشکین یان ڕێکەوت بووە یان هەڵەیەک لە نیشانەگرتنەوەکەدا ڕووی داوە من ئەم قسەیەم لە خەڵکانی شارەزا بیستووە من جارێک ئەمەم لە سەربازێک پرسی دەیگوت بە گوێرەی یاسای تیرەندازی دەبێ نیشانە لە ناوقەت بگیرێتەوە دەقی دەستورەکەش دەڵێ نیشانە لە ناوقەدی بگرەوە تەقە بکە یانی نابێ نیشانە لە سینگ و لەسەر بگیرێتەوە بەڵکو دەبێ لە ناوقەت بگیرێتەوە پاشان لەو بارەیەوە قسەم لەگەڵ ئەفسەرێکدا کرد کە ئەویش هەمان شتی دووپات کردەوە دروستە ئەم یاسایە بۆ دوورە تەقەیە باشە تۆ تیرەندازی بەلەدی بە ئەمراتم تاقە فیشەکێکم نەتەقاندووە یانی نازانی دەمانچە چۆن پڕدەکرێ نازانم شێوازەکەی دەزانم بەڵام قەت هەوڵم نەداوە بۆ خۆم تاقی بکەمەوە بیجاربێنم دەمانچەیەک پڕ بکەم مانای وایە نایزانیت چونکە ئەمە مەشق و ڕاهێنانی گەرەکە دەیسا گوێ بگرە و هەرچیت پێدەڵێم لەبەری بکە یەکەم دەبێ بارود بکڕیت باروتی تایبەتی دەمانچە نابێ باروتەکە نمدار بێ بەڵکو دەبێ زۆر وشک بێ نەرم و ورد بێ تاقیبی ئەم جۆرە باروتە بکە نەکەی باروتی تۆپ و مەترەلۆز بکڕی سەبارەت بە فیشەک لەوە دەچێ دەبێ پیا و خۆی دروستی بکە یانی دای بگرێتەوە باشە تۆ دەمانچەت هەیە؟ میرزادە بەدەم پێکەنینێکی کورت و پڕاوە گوتی نەخێر پێویستم پێی نییە ئاه دەتەماشا لەبیرت نەچێ دەمانچەیەکی باشیش بکڕە دانەیەکی ئینگلیزی یان فەڕەنسی بکڕە گوایە دەمانچەی فەڕەنسی و ئینگلیزی باشترین دەمانچەن دوای ئەوە کەمێک بارود پڕ بە مستیلەیەکی درومان یان دوو مستیلان بکڕە ئەوسا باروتەکە بڕێژە ناو لولەی دەمانچەکەوە ئەگەر باروتەکە زۆر بێ باشترە با زۆر بێ نەکەم ئەوسا لولەکە لەباد ئاخن بکە وا دیارە ئەم لەبادە زۆر پێویستە نازانم بۆچی چی زۆرە لەباد زۆرە لە هەموو شوێنێ دەست دەکەوێ بۆ نمونە دەتوانی لە دۆشەکەڵەیەکی دەربێنی یان لەو تیلماسکانەی کە لە درزی دەرگا دەدرێن تا سەرما نەیەتە ژوورەوە دوای ئەوەی حەشوەکەی تێدەپەستیت ئەوجا فیشەکەکە دادەنیت تێگەیشتی بیرت نەچێ یەکەم جار باروتەکە یان فیشەکەکە دەناو فیشەکەکە ناتەقێ بەچی پێدەکەنی دەمەوێ ڕۆژێ چەند جارێ مەشقی تیراندازی بکەیت و فێر بیت چۆن نیشان بانگێوی بە قسەم دەکەی میرزادە هێشتا هەر پێدەکەنی ئاگلایە لە ڕقا پێی بە عاردیدا دەکوتا میرزادە سەری لەم هەموو مکوڕی و پێداگیری و جدیەتەی ئاگلایە سۆرما بوو هەستێکی گۆنگ هانی دەدا کە هەندێک پرسیاری دەربارەی شتانێکی جددیتر لە دەمانچە و دەمانچە پڕکردنی لێ بکە بەڵام لە بیری چووەوە تەنیا ئەوەی لە هەزر و بیرا بوو کە ئاگلایە بە تاقی تەنیا لە هەنبەری دانیشتووە و ئەو تەماشای دەکرد نقمی تەماشاکردنی بوو لەو دەمەدا بەلایەوە گرنگ نەبوو کە ئاگلایە باسی چ شتێک دەکا ئەنجام ئیڤان فیۆدۆرۆڤیچ لە قاتی سەرەوە هاتە خوارێ و خۆی بە باڵکۆنەکەدا کرد خەریکی دەرچوون بوو ڕەش داگەڕا بوو گرج و مۆن و سەرقاڵ دیار بوو
هەرچەندە میرزادە نیازی نەبوو بۆ هیچ کوێیەک بڕوە. جەنەڕاڵ کە ئەوی بینی لێی پرسی: ئەمە تۆی لیۆن نیکۆلایۆڤیچ؟ بە تەمای بۆ کوێ بڕۆی؟ کوا لەگەڵ من وەرە، دەمەوێ قسەیەکت لەگەڵ بکەم. ئاگلایە تاوقەی لەگەڵ میرزادەدا کرد و گوتی: بە ئومێدی دیدار میرزادە. باڵکۆنەکە بە ڕادەیەک تاریک بوو کە میرزادە نەیتوانی لەو کاتەدا بە باشی سەر و سیمای کیژێ ببینێ. دوای دەقەیەک کە میرزادە و جەنەڕاڵ لە وێلاکەوە دەرکەوتن، میرزادە لە ناکاودا سوور بووەوە، بە توندی دەستی ڕاستی خۆ گرمۆڵە کرد و بە توندی گوشی. بەڕێکەوت جەنەڕاڵ بە هەمان ڕێگەی میرزادەدا دەڕۆیشت، واتە ڕێگەیان یەک بوو. هەرچەندە کات درەنگ بوو، بەڵام ئیڤان فیۆدۆرۆڤیچ پەلەی بوو بە مەبەستی ئەنجامدانی قەواڵەی کارێک دەچووە بۆ لای کەسێک. بەڵام بەدەم ڕێوە بە پەلەپەل و بە شپرزەیی قسەی بۆ میرزادە دەکرد. زوو ناوی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنای دەبرد. ئەگەر لەو کاتەدا میرزادە هەندێ زیاتر هۆشی بەخۆ بووایە، هەستی دەکرد کە ئیڤان فیۆدۆرۆڤیچ گەرەکەتی دای بپشکنێ و قسە و زانیاری لێ دەربێنێ. بەڵام بەبێ ئەوەی بتوانێ ئەسلی مەبەستەکەی بخاتە ڕوو، میرزادە لە شەرماندا بە ڕادەیە پەشەوکا بوو کە گوێی لە هەوڵی قسەکانی جەنەڕاڵ هەر نەبوو. بۆیە کاتێ جەنەڕاڵ لە بەردەمیان ڕق ڕاوەستا و پرسیارێکی گۆنگی لێ کرد، ناچار بوو دان بەوەدا بنێ کە هیچ شتێک حاڵی نەبووە. جەنەڕاڵ شانەکانی هەڵتەکاند و گوتی: بەڕاستی ئێوە سەیرن، هەمووتان خەڵکی عەجیبن، لە هەموو ڕوویەکەوە سەیرن. من پێت دەڵێم سەر لەو هەموو خۆتە و بۆڵە و نیگەرانیانەی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنا دەرناکەم. دەڵێ پیرەژنی دۆڕژاوە، هەمیشە تووڕەیە، نیگەرانە دەگری، فرمێسک دەڕێژێ، دەڵێت حەیامان چووە، ئابڕوومان تکاوە، ناومان زراوە. ئاخر کێ ئەمەی بەسەر هێناوین؟ چۆن و بۆچی و کەی ئەمەمان بەسەر هاتووە؟ من دان بەوەدا دەنێم کە کەم و کوڕیم هەیە، هەڵم زۆرە، بەڵام خۆ پیاو دەتوانێت لە ڕێگەی پۆلیسەوە ئازار و ئەزیەتی ئەو ژنە بێعەقڵ و بەرەڵایە کە هەموو کارەکانی هەرزانە و ناپەسەندە ڕزگار ببێ. پۆلیس دەتوانێت سنوورێکی بۆ دابنێ. من بە تەمام لەم ڕۆوە بچم بۆ لای کەسێک و لەم بارەیەوە کارێ بکەم. دەشێت لە ڕێگەی هەندێ پەیوەندیانەوە، دەشێت هەموو شتێک بەهێمنی و تەنانەت مدارا و میهرەبانی بێ هیچ هەرا و هەنگامە و قیل و قاڵێک چارەسەر بکرێ. من دان بەوەشدا دەنێم کە ئایندە هەڵگری زۆر ڕووداوە، زۆر شت هەیە پێویستی بە ڕوونکردنەوەیە، دەبێ ڕوون ببێتەوە. بەڵام گریمان پیلانێک لە ئارادایە. بەڵام من لە تۆ دەپرسم، ئەگەر لێرە کەس هیچی لەبارەوە نەبیست بێ، لەوێ کەس هیچی لەبارەوە نازانێ. ئەگەر من نەمبیست بێ، ئەگەر تۆ هیچت نەبیست بێ، نەکەسی سێیەم، نە چوارەم و نە پێنجەمیش شتاقیان هیچیان نەبیست بێ. من لە تۆ دەپرسم، دەبێ کێ پێی بزانێ کێ بیست بێتی؟ تۆ ئەمە بەچی دەزانی و چۆنی لێک دەدەیتەوە؟ جگە لەوەی خەیاڵێکی ڕوود بێ، خەیاڵێک کە فڕی بە واقیعەوە نەبێ، هیچ بوونێکی دەرەکی نییە، شتێکە وەکو هەیڤە شەو یان شەبەنگی تاپۆ یان. میرزادە لەپەر هەموو ڕووداوەکانی ئەو ڕۆژەی وەبیر هاتنەوە، بەدەم داخ و کەسەرێکی پرسوێوە لە بن لێوانەوە گوتی: ئەو ژنە شێتە. ئەگەر مەبەستت ئەو ژنەیە، منیش هەمان بیرکردنەوەی تۆم دەربارەی هەبووە و بە پێویستم نەزانیوە، بیری خۆمانی پێوە مژول بکەین و بۆ تاقە شەوێکیش خەو لە خۆ حرام بکەین. بەڵام هەنووکە هەز دەکەم بیرکردنەوەی ئەوان دروسترە، لە ڕاستیەوە نزیکترە و پێم وانە شێت بێ. ڕاستە ئەم ژنە پەتیارە و پەتەریە، بەڵام زۆر بە فێڵ و دەهۆیە، شێت نییە. ڕەفتارە ناشرینەکەی ئەمڕۆی لەگەڵ کاپتون ئەلکسڤیچدا بەڵگەیەکی ئاشکرایە، وەکو پەتیارەیەکی خوێڕی ڕەفتاری کرد. ئەگەر زۆر خاتری بگرین دەکرێت بڵێن ڕەفتاری بابایەکی یەسوعی فێڵباز بوو بۆ ئەوەی بگات بە مەبەست و ئامانجێکی تایبەتی.
کام کاپیتون ئەلێکسیڤیچە؟ لیۆن نیکۆلایۆڤیچ، چما گوێت لێ نەدەگرتم؟ من لە سەرەتاوە قسەم بە کاپیتۆن ئەلێکسیڤیچ دەستی پێکرد. ئەو مەسەلەیە بە جۆرێک کاری تێکردوم کە ئێستاش دەست و لاقم دەلەرزن. هەر لەبەر ئەو مەسەلەیە ئەوەندە درەنگ لە شار گەڕامەوە کاپیتۆن ئەلێکسیڤیچ ڕادومسکی مامی یەڤگینی پاڤلۆڤیچ. میرزادە بەسەر سامی گوتی: ئەمڕۆ بەیانی زوو سەعات حەوت فیشەکێکی ناوە بەسەری خۆیەوە و خۆی کوشتووە. پیرەمێردێکی بەڕێزی 70 ساڵەی ئەبیکۆری بوو. وەکو ئەو ژنە دەیگوت پارەیەکی مۆڵی دەوڵەتی دزی بوو. باشە ئەوەی لەکوێ زانیوە؟ هەهەها هەرکە سەر و کێلەی لەم شارە پەیدا بوو گروپێکی تەواوی ئاشقان لە دەوری خڕ ببوونەوە. دەزانی چ خەڵکانێک هاتوچۆی دەکەن؟ خەڵکانێک هەن لە ملی خۆیان بۆ مەرحەبایەکی ئەو دەشکێنن. ڕەنگە یەکێک لەوانەی کە لە پترسبۆرگەوە بۆ لای هاتوون ئەو هەواڵەیان پێگەیاند بێ، چونکە هەواڵەکە لە سەرانسەری پترسبۆرگدا بڵاو بووتەوە. نیوەی خەڵکی پاڤلۆڤسکیش زانیویانە، بەڵام وەکو بۆیان گێڕامەوە زۆر شەیتانانە باسی ئیستیقالەکەی یەڤگینی پاڤلۆڤیچی کردبوو. یانی باسی ئەوەی کردبوو کە کاتێکی زۆر گونجاو لەباری بۆ ئیستیقالەکەی هەڵبژاردووە. ئەم قسەیە ئاماژەیەکی ئەهریمەنانەیە بۆ تۆ. نا ئەم کارانە لە ڕووی شێتیەوە نییە. هەلبەتە من هەرگیز لەو باوەڕەدا نیم کە یەڤگینی پاڤلۆڤیچ پێش وەختە پێشبینی ئەم کارە ساتەی کردبێ. یانی زانی بێتی فلان ڕۆژ و فیسار سەعات ئەم کارە ساتی ڕوودەدا، بەڵام دوور نییە دوورا و دوور بۆنێکی کردبێ. ئێستاش لە بیرمە کە میرزادە سین و من و هەمومان قەناعەتی تەواومان بەوە کردبوو کە مامی میرات و کەلەپورێکی زۆری بۆ جێدێڵێ و حیسابێکی زۆرم لەسەر ئەو کردبوو. بەڕاستی کارە سات ئەمما کارە سات. بەهەرحاڵ حەز دەکەم لە قسەکەم بگەی. من یەڤگینی پاڤلۆڤیچ بە هیچ شتێک تۆمەتبار ناکەم. تۆ شایەتی ئەم قسەیەی من بە، بەڵام مەسەلەکە سووکە، گومانێکی تایە. ئاشکرایە کە میرزادە سین زۆر شپرزەیە. مەسەلەکە زۆر گرنگ و ئالۆزە، لە ڕادەبەدەر غەریبە. بەڵام چ گومانێک لە ڕەفتاری یەڤگینی پاڤلۆڤیچدا هەیە؟ هیچ گومانێک نییە. زۆر پیاوانە ڕەفتاری کردووە. تاقە گەردێک بە ڕەفتاریەوە بەدی ناکرێ. من هیچ شتێکم لەو بارەیەوە نەگوتووە. من سەروەت و سامانەکەی خۆی بەڕەوا و حەڵاڵی دەزانم، بەڵام ئەمە بە گوێی لیزاڤیتا پرۆکۆڤیڤنادا ناچێ. هەر نایەوە گوێی لە ناویشی بێ. ئێستا قی رووسیا لەم هەموو ئەمانە. کێشەکەمان ئەم ئاژاوەیەی ماڵەوەیە، یانی ئەم کێشە خێزانەی خۆمانە، یانی نازانم ناوی بنێم چی. جا لیۆن نیکۆلایۆڤیچ، تۆ کە بەڕاستی دۆستی ڕاستەقینەی خانەوادەی ئێمەیت، بۆیە من بە مەرحەرەمت دەزانم و دڵی خۆمت بۆ دەکەمەوە. ماوەیەکی کەمە بیستومانە، هەرچەندە شتەکە هێشتا ئەسەح نییە. گوایە یەڤگینی پاڤلۆڤیچ مانگێک لەمە و پێش خوازبێنی لە ئاگلایە کردووە و وا دیارە ئاگلایە جوابی کردووە. میرزادە هاواری کرد: مەحاڵە، باوەڕ ناکەم. جەنەڕاڵ هایم و حەیران لە جێی خۆی چەقی و گوتی: باشە تۆ هیچ شتێک لەم بارەیەوە دەزانی؟ دۆستی ئازیز بمبورە، ڕەنگە من نابەجاییم کردبێ کە ئەم باسەم کردووە، بەڵام بۆیە ئەمەم کرد چونکە تۆ کەسێکی من باوەڕم بە پاکی و بێگەردیت هەیە. وتم لەوەیە سووسەی شتێکی کردبێت، بە پاکی خۆی شتێکی زانی بێ. تۆ هیچ شتێک لەم بارەیەوە دەزانی؟ میرزادە بەدەم مینگێکەوە گوتی: من هیچ شتێک دەربارەی یەڤگینی پاڤلۆڤیچ نازانم. منیش هیچ شتێک نازانم، بەڵام دۆستی ئازیز، وا دیارە هەر هەمویان قسەیان کردوتە یەک و دەیانەوێ من لە بن بێنن، زیندە بە چاڵم بکەن. هیچ ئاگان لە حاڵی من نییە.
نازانن پیاو تحملی ئەمە ناکا. هەر بینی خۆمان بێ گیرۆدە و گرفتاری وەزعێکی زۆر خراپ بووم. ئەوە بزانە کە من وەکو کوڕێکی خۆم ئەم قسانت لەگەڵ دەکەم. لە هەموو شت خراپتر ئەوەیە ئاگلایە گاڵتە بە دایکی دەکا، قەشمەری پێدەکا. بەڵام مەسەلەی جوابکردنەکەی یەڤگینی پاڤلۆڤیچ لەلایەن ئەوەوە یان ئەو خوازگاریەی کە ڕەنگە لە بینیاندا بوو بێ هەمووی گومان و مەزەندەی خوشکەکەیەتی کە ڕەنگە مەزەندەی دروست بن. بەڵام ئاگلایە مرۆڤێکی ئەوەندە خوسەر و کە لە ڕەقە هێندە ئەتوار غەریب و هەڵەشەیە کە وێنا ناکرێ. ڕاستە هەموو جۆرە خەسڵەتێکی باشی تایە، خانەدانی پێوە دیارە، زۆر بە سۆز و دڵپاک و بیرچاکە. ئەمە ڕاستە، بەڵام بەچی دەچێ؟ گاڵتەی بە هەموو شتێک دێ. تا بڵێ وازوازی و دەمدەمی مجێزە، هەر دەمەی لەسەر خەیاڵێکە. تۆزێ لەمە و پێش مەگەر هەر من بزانم چۆن بەڕووی دایکە هەڵشاخی، چۆن بە ئاشکرا کەوتە گاڵتە پێکردنی کەسی نەبوارد، نە خوشکەکانی نە میرزادە سین سەبارەت بە من هەر مەپرسە. من بەدەگمەن لە تەوس و توانجی ئەو دەخەڵسم کەچی من بە خۆت دەزانی وێڕای ئەوەش هەر خۆشم دەوێ. پێم وایە ئەم شەیتانە هەر لەبەر ئەمەیە کە زۆر ڕموودەی منە، زۆری خۆش دەوێم. مەبەستم ئەوەیە لەوانی دی خۆشتر دەوێم. من دڵنیام ئەمڕۆکە فرسەتی هێناوە و بە تۆشی ڕابواردووە، چونکە تۆزێ لەمە و پێش بینی من کە دوای ئەو فەرتەنەیە قاتی سەرەوە پێکەوە سەرگەرمی قسان بوون و بە جۆرێ لە لای تۆوە ڕۆنیشت بوو وەکو ئەوەی هیچ شتێک ڕووی نەدابێ. میرزادە سوور هەلگەڕا، مشتی خۆی تند گوشی، بەڵام ورتەی لێوە نەهات. جەنەڕاڵ لەپەر بە جۆش و خرۆشەوە وتی: گیانەکەم لیۆن نیکۆلاوڤیچی عەزیز، من و تەنانەت لیزاڤیتا پرۆکۆڤیڤناش هەرچەندە لێت کەوتۆتە تەقە و لە عەلەیت دەڕوات و لە سۆنگەی تۆوە هەمان ڕەفتار لەگەڵ منیشدا دەکات، نازانم بۆ. هەردووکمان خۆشمان دەوێی، ئێمە سەیری ڕواڵەت ناکەین، بەدڵ خۆشمان دەوێی، ڕێزی تایبەتیت هەیە. بەڵام دۆستی ئازیز باوەڕ بکە، هەلبەتە باوەڕ دەکەی، سەرمان سوورما کاتێ ئەم کچۆڵە شەیتانە بە کاوەخ و بەو پەڕی خوێن ساردی بە شێوەیەکی تەوس ئامێز هەڵیدایە و گوتی کە لەوێن دەر لە بەردەم دایکە ڕق ڕاوەستا بوو، پەست و بێزار گاڵتەی بە هەموو پرسیارەکانمان دەهات، بە تایبەتی ئەو پرسیارانەی کە من لێم دەکرد، چونکە من بە ناخێرم گەوج بەو خەیاڵی کە سەرگەواری ماڵم و دەبێ زمانێکی تند و جددی بەکاربەرم، بەڵێ بەو ئاوایە قسەم کرد. ئیدی بۆ خۆم ئەو گەوجەتیم کرد، بەڵێ هەڵیدایە و شتێکی گوت بە خەیاڵی کەسدا نەدەهات. بەو پەڕی خوێن ساردی بە شێوەیەکی تەوس ئامێز گوتی: ئەو ژنە شێتە. دەقا و دەق ئەو شێی بەکار برد، سرم سۆڕما کە تۆش هەمان ڕستە وشەکەی ئەوت بەکار برد. باشە چۆن تا ئێستا هەستان نەکردووە؟ ئەو ژنە شێتە، داویە لە کەلەی کە بە هەر نرخێ بووە کارێکی وا بکە من و میرزادە ببین بە هاوسەر. بۆیە گەرەکێتی پێی یەڤگینی پاڤلۆڤیچ لە ماڵی ئێمە ببڕێ. تەنیا ئەوەندەی گوت، هەنگێ بێ ئەوەی هیچی دی بڵێ لە قاقای پێکەنینیدا. لە کاتێکدا ئێمە حایر مابووین، ڕۆیشت و شریق دەرگاکەی لە دوای خۆیەوە دا بە یەکە. دوایی بۆیان گێڕاینەوە کە عەسری ئەمڕۆ بینی تۆ ئەو کەمێک تێک چووە و گوێ بگرە دۆستی عەزیزم، تۆ کەسێکی دڵناسک و تۆرینۆک نیت. ئەوەندەی من بتناسم پیاوێکی بە سەبر و حەوسەڵە و بەردەباریت. بەڵام زویر مەبە ئەگەر من بە دەمی خۆم پێت بڵێم کە دەسیت پێ دەکا، پێت ڕادەبوێرێ. باوەڕ بکە پێت ڕادەبوێرێ. ئەم ئاکارەی زۆر مناڵانەیە، ئیدی حەق نییە لێی زویر بی، یان گلەیی لێ بکەی، یان لێی بگریت و ڕقی لێ هەڵبگری. ئیدی ئەوەیە کە هەیە، خەیاڵت بۆ هیچ شتێکی خراپ نەچێ، هەر بۆ خۆشی و بۆ کات بەسەربردن، وەکو چۆن بە ئێمە ڕادەبوێرێ و بەو ئاوایەش بە تۆ ڕادەبوێرێ. دەیسا خوا حافیز، بە خۆت هەست و سۆزی ئێمە بەرامبەر بە خۆت دەزانی. ئەم هەستانە ڕەگ و ڕیشیان لە قوڵیدایە، جێگیرن،
هیچ شتێک نایان گۆڕێ من دەبێ لەم ڕێگایەوە بڕۆم لە ژیان ما بەدەگمەن وەکو ئەمڕۆ پەست بووم ئەمەش خێر و بێری ژیانی هاوینە هەوار میرزادە بە تاقی تەنیا لە چوار ڕیانەکەدا مایەوە تەماشایەکی دەوروبەری خۆی کرد بەلەس لە شەقامێک پەڕیەوە خۆی گەیاندە بەر پەنجەرەی ڕووناکی وێلایەک ئەو پارچە کاغەزەی کە بە درێژایی ماوەی گفت و گۆکەیان لەگەڵ ئیڤان فیۆدۆرۆفیچدا لە مشتی ڕاستیا گوشی بووی کردەوە و ئەم پەیامەی تیا خوێندەوە سبەی بەیانی سەعات حەوت لە باخەکەدا لای کورسیە کەسکەکە چاوەڕوانت دەبم لێ بڕاوم سەبارەت بە مەسەلەیەکی گرنگ کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تۆوە هەیە قسام بکەم تێبینی هیوادارم ئەم نامەیە پیشانی کەس نەدەیت بەڕاستی کاتێ ئەم تێبینیم نووسی کە ئەم نامەیە پیشانی کەس نەدەیت هەستم بە جۆرە عەزابێکی ویجدان کرد بەڵام ئەگەر هەندێ ورد بیر لە مەسەلەکە بکەینەوە دەبینین تۆ مستەحەقی ئەوەیت کە ئەم تێبینیم زیاد کرد و تەبعی پوچ و کۆمیدی تۆم بیر کەوتەوە لە شەرمەزاریدا سوور بوومەوە تێبینی دووهەم مەبەستم لە هەمان کورسیە کە ئەمڕۆ نیشانم دایت بە شەرمەزاریەوە ناچار بووم ئەم تێبینیەش زیاد بکەم وا دیار بوو ئەم نامەیە پێش هاتنی ئاگلایە بۆ باڵکۆنەکە بە پەلە نووسرا بوو بەبێ موباڵاتی قەد و نوشت کرا بوو میرزادە بە نیگەرانی و هەڵچوونێکی ترسئامێزەوە جارێکی دینامەکەی لە نێو دەستیا گرمۆڵە کرد وەکو دزێک کەسێک غافڵگیری کرده بێ هەراسان لەبەر پەنجەرە ڕووناکەکە دوور کەوتەوە بەڵام لە ناکاوە خۆی لە بەردەم ئەو پیاوەدا بینیەوە کە دوای کەوتبوو ئەو پیاوە گوتی میرزادە ئەوە من بووم لە دوو دەهاتم میرزادە بەسەر سامی گوتی ئەمە تۆی کیلەر لێت دەگەڕام لە دەوروبەری ڤێلاکەی ماڵی یەپانچین وەستا بووم و چاوەڕوانم دەکردیت بەخۆت دەزانی نەم دەتوانی بێمەژوورەوە کە لەگەڵ جەنەڕاڵداوە دەرکەوتیت و کەوت نەڕێ هەنگاو بە هەنگاو دوورا و دوور لە دواتانەوە دەهاتم میرزادە هەر ئەمرێکت هەیە من دەخزمەتت دام ئامادەی هەر فیداکاریەکم تەنانەت ئەگەر پێویست بکە ئامادەم لە پێناوی تۆدا خۆم بە کوشتن بدەم بەڵام بۆچی چونکە گومان لەوەدا نییە کە دوئێلێکت لە پێشە ئەو یارۆیە لیوتنان مۆلۆفستۆڤ من دەیناسم ئەلبەتە ناسینی شەخسی نا سوکایەتی پێ قبول ناکرێ ئەلبەتە خەڵکی وەکو من و ڕووگوژین هەر بە بەشەریش نازانێ بە چەکڵ و چەورەمان دەزانێ ڕەنگە نەهاقیشی نەبێ کەواتە تۆ تاقە کەسیت کە بتوانێ داخی دڵی خۆیت پێ بڕێژێ میرزادە بیستومە تاقیبی کردویت بۆیە دڵنیام کە سبەینێ یەکێک لە هاوڕێکانی دێتە دیدەنیت ئەگەر حاڵی حاضر لە ماڵەکەی خۆتا چاوەڕێت نەبێ جا ئەگەر شەرەفی ئەوە بە من ببەخشی کە بمکەی بە شایەتی خۆت ئامادەم لە پێناوی تۆدا بکەومە زیندان بۆیە دوات کەوتبووم تا ئەمەت پێ بڵێم میرزادە لە ناکاودا لە قاقای پێکەنینیدا کیلەر حەپەسا میرزادە بەدەم قاقاوە گوتی یانی تۆش هاتوویت باسی دوئێلم لەگەڵ بکەی پێکەنینەکەی میرزادە گەیشتە ئاستێک ناچار بوو دەست بە سینگ و ورگەوە بگرێ لێ کیلەر کە بەو هەموو تاسە و پەرۆشیەوە هاتبوو بە میرزادە بڵێ بیکا بە شایەتی خۆی هەستی دەکرد ئەم هەموو پێکەنینەی میرزادە جۆرە سوکایەتێکە بۆ ئەو ئاخر میرزادە لە بیرت نەچێ تۆ ئەو ئێوارەیە دەستیت گرت هیچ پیاوێکی ڕەند و مرد ئەم سوکایەتیە قبول ناکا نەخازمە بەرچاوی خەڵکیەوە بێت میرزادە کە هێشتا هەر پێدەکەنی گوتی خۆ ئەویش تا هێزی تیا بوو بۆکسێکی بە سینگما کێشا هیچ پێویست بە دوئێل و شەڕ ناکا داوای لێبوردنی لێ دەکەم تەوازۆی بۆ دێنمەوە و هەموو شتێک دەبڕێتەوە و تەواو خۆ ئەگەر دوئێل پێویست بێ ئەو سادەیکەین با پەنا بەرێتە بەرچەک من لە خوام دەوێ هاهاها من ئێستا دەزانم چۆن دەمانچە پڕ بکەم و فیشێکدا بگیرمەوە
تۆزێ لەمە و پێش فێر بووم چۆن دەمانچەدا بگرمەوە پڕ بکەم. تۆ شتی وا دەزانیت کیلەر؟ یەکەم جار باروت دەکڕی، باروتی دەمانچە کە نمدار نەبێ، زبر نەبێت وەکو ئەوەی لە داگرتنەوەی تۆپدا بەکاردێ. ئەوسا لولەی دەمانچەکە پڕ دەکەی لە باروت، بە لەبات دەیئاخنی، دەتوانی لەبات لە هەر ڕایەقێک بێ ئەلقەڕێزی هەر دەرگایەک دەربێنی. ئەوجا فیشەکەکە تێدەخەی. ئاگات لێبێ پێش باروتەکە فیشەکەکەی تێنەخەیت، چونکە لەو حاڵەدا فیشەکەکە ناتەقێ. ها تێگەشتی کیلەر؟ ئەمە خۆی لە خۆیدا سۆنگەیەکی جوان نییە کیلەر گیان. کیلەر، دەزانی ئامادەم هەر ئێستا باوەشت بکەم و ماچت بکەم؟ ها چۆن بەو کتوپڕە خۆت گەیاندێ و ڕێک لە بەردەمیا قوت بوویتەوە. هەر کاتێ دەرفەتت بوو وەرە لای من شامپانیا بخۆرەوە. دەزانی 1 دەرزەن شامپانیام لە ژێر خانەکەی لیبدیفدا هەیە. لیبدیف بەڕێکە و دەستی کەوتبوو، پێرێ بۆی باز کردم و هەموویم لێ کڕی. دەمەوێ هەموو دۆستانم داوت بکەم و شەڤڕۆنکێکی گەرم ساز بکەم. بڵێ بزانم بە تەمای ئەم شەو بخەوی؟ هەلبەتە، وەکو هەر شەوێکی دی میرزادە. کەواتە هیوای خەونین خۆش بۆت دەخوازم. ها میرزادە لە جادەکە پەڕیەوە، خۆی بە باخ و سەیرانگەکەدا کرد و لە چاو ون بوو. کیلەری بەسەر سامی و پەرێشانی و ناومێدی بەجێهێشت. کیلەر پێشتر هەرگیز میرزادەی بەو بارە دەرونیە سەیرەوە نەبینی بوو. بە هیچ جۆرێ وێنای نەدەکرد بەو حاڵەوە بیبینێ. کیلەر لە دڵی خۆیدا گوتی ڕەنگە تەواو نەبێ، پێی دەچێت تای لێ هاتبێ، ئەو ڕێنە بکە، چونکە بەخۆی پیاوێکی تووڕەیە و ئەم ڕووداوانەش کاریان تێکردووە، بەڵام بە هیچ جۆرێک ناترسێ. خدایە، خەڵکانی وەکو ئەو ترسیان لە مەزەبان نییە. کیلەر لە فکران ڕاچوو. شامپانیا پێشنیازێکی خۆشە، 12 قاپ، دەرزەنێکی تەواو، ئازوقەیەکی زۆر باشە. مەش دەکەم کە لیبدیف ئەمەی لە یەکێک لەو کەسانەوە وەرگرتووە کە بەڕەهن پاریان لێ قەرز کردووە. ئەلحەقی ئەم میرزادە بنیادەمێکی باشە. من ئەم جۆرە بەشەرانەم بەدڵن، بەڕاستی ڕاستی خۆشم دەوێن. بەهەرحاڵ ئێستا وەختێ بیرکردنەوە و کات بە فیڕۆدان نییە. شامپانیا وەخت و ناوەختی بوو نییە، دەرفەتە و هەڵکەوتووە، دەبێ بقۆزرێتەوە. هەلبەتە میرزادە بەڕاستی بێحاڵ بوو، تای لێ هاتبوو. ماوەیەکی زۆر بە سەیرانگا تاریکەکەدا سوڕایەوە کە شنگ و تااقەتی لەبەربرا. خۆی لە ڕاڕەوێکی نێوان تەختەکە و دارێکی گەورەی بە تەمەندا دیتەوە. ماوەی نێوان تەختەکە و دارێکە هەر سە شەقاوێک دەبوو. هەستی کرد کەسی 40 جار بەو ڕاڕەوەدا هاتبوو چوو بوو، بەڵام ئەگەر خۆشی کوشتبا بیری نەدەکەوتەوە لەو ماوەیەدا کە بەلای کەمەوە سەعاتێکی خایاندبوو بیری لە چی کردوتەوە. بەڵام لە پڕ بیرێکی بەمێشکا هات کە هێنایە پێکەنین، هەرچەندە بیرەکە مای پێکەنین نەبوو، کەچی نەیدەتوانی جڵەوی خۆی بگرێ، هەموو شتێک دەیهێنایە پێکەنین. ئەو بیرەی بەمێشکا هات کە لە گینە کیلەر تاقە کەس نەبێ لە خەیاڵی دوئێلی بەمێشکا هاتبێ. بەم پێودانگە دەشێ ئەو دەرس و دەورەی لەبارەی دەمانچە و پڕکردن و داگرتنەوەی دەمانچەوە پێی گوترا زادەی ڕێکەوت نەبوو بێ. بەدەم ئەو خەیاڵ و ئەندێشانەوە بیرێکی دیکەی بەمێشکا هات. لە پڕ وەستا و لە دڵی خۆیدا گوتی سەیرە. کاتێ من لە باڵکۆنەکە ڕۆیشت بووم و ئەو لە قاتی سەرێ ڕاهاتە خوارێ و منی لە باڵکۆنەکەدا بینی، زۆری پێ سیر بوو. پێکەنی باسی چای لەگەڵا کردم، بەڵام نامەکەی بەدەستەوە بوو. ئەمە خۆی لە خۆیدا بەڵگەی بێچەند و چوونی ئەوە بوو کە سوور دەیزانی من لەوێم لە باڵکۆنەکەم. ئیدی ئەو سەرسامیەی لە پای چی بوو؟ نامەکەی لە بەرکی دەرهێنا و ماچی کرد. لێ خێرا وەستا و دووبارە لە فکران ڕاچوو. دوای دەقیقەیەک بە خەمباریەکی پڕ سوێوە لە دڵی خۆیدا گوتی شتێکی سەیرە، بەڕاستی زۆر سەیرە. میرزادە
هەمیشە لە گەرمەی شادمانیدا بێ ئەوەی بەخۆشی بزانێ بۆچی هەستی بە دڵتەنگی دەکرد. بە دیقەت ڕوانیە دەوروبەری خۆی، حایر مابوو بۆچی هاتووەتە ئەم شوێنە. هەستی بە ماندوێتیەکی زۆر دەکرد. بەرەو لای تەختەکە ڕۆیشت و لەسەری ڕۆنیشت. بێدەنگێکی مەند باڵی بەسەر دەڤەرەکەدا کێشا بوو. کۆڕی مۆزەیەک تەواو بوو. باخەکە چۆڵ و هۆڵ بوو. لەوە نەدەچوو کەسی تیاما بێ. بەو پێیە دەبوایە سەعات بەلای کەمەوە 11:30 بێ. شەوێکی ئارام نمداری ڕووناک بوو. لە شەوە تایبەتیەکانی هەواڵی هەیڤی حوزەیرانی پترسبورگ بوو. بەڵام ئەو ڕاڕەوەی ئەوی تیا بوو بەهۆی چڕی درەختەکانی ناو باخەکەوە تاریک بوو. ئەگەر لەو دەمەدا کەسێک پێی گوتبە عاشق بووە، عاشقێکی شێت و شەیدا، هەلبەتە خۆی لە گێلی دەدا، نەکرد نکۆڵی لێ دەکرد، بەڵکو تووڕەش دەبوو. خۆ ئەگەر زیاتر لەسەری ڕۆیشتبا و بیگوتبا ئەو نامەچ کۆڵەیەی ئاگلایە بۆی نووسیوە نامەی دڵداریە، نامەی داوای دیداری ئەڤینداریە. سوور دەبووەوە و لێی دەڕەنجا و دوور نەبوو داوای دوئێلی لێ بکا. دیارە لەم خەیاڵانەدا زۆر ڕازگۆ بوو، چونکە هەرگیز ڕۆژێ لە ڕۆژان بۆ تاقە جارێکیش ئەوەی بە خەیاڵدا نەهاتووە کە ئەم کیژە حەزی لێ بکا یان ئەم حەز لەو بکا. تەنانەت ئەگەر بە خەیاڵیش شتی وای بە مێشکا هاتبا لە خۆی تەریق دەبووەوە. هەستی بە شەرمەزاری دەکرد. پێی وابوو ئەگەری ئەوەی کە کیژۆڵەیەک حەز لە پیاوێکی وەکو ئەو بکا حاڵەتێکی غەریبە، شتێکی نەشازە. ئەو پەڕەکەی دەکرێت ناوی هەوەسی ڕەوتەنی کیژێکی لێ بنەی کە میرزادە ئەمەی بە کارێکی زۆر ئاسایی دەزانی. قەناعەتی وابوو نابێ بەشتی وا بهاڕوژێت و خۆی لێ بکات بە خاوەن. میرزادە بە خەمی شتی واوە نەبوو، خەم و خەیاڵی ئەو شتێکی دیکە بوو. زۆر لەمە جیاواز بوو. میرزادە قەناعەتی تەواوی بەو قسەیە جەنەرال بوو کە بەدەم هەڵچوونەوە و بە پەلە و بەدەم ڕێوە پێی گوتبوو کە ئاگلایە بە هەمووان بە تایبەتی بە میرزادە ڕادەبوێرێ. هەلبەتە ئەو قسەی نە لە دڵگرت و نە پێشی زویر بوو، نە ئەزیەتی پێخوارد، بە پێچەوانەوە بەلایەوە ئاسایی بوو. شتی سەرەکی بەلای میرزادەوە ئەوە بوو کە سبەی بەیانی سەعات 7 ئاگلایە لەسەر ئەم تەختە کەسکە لە تەنیشت خۆیەوە دەبینێ. بەدەم تەماشاکردنیەوە گوێی لێ دەگرێ کە چۆن باسی داگرتنەوە و پڕکردنی دەمانچەی بۆ دەکا. لەوەی زیاتر هیچی تری نەدەویست. یەک دوو جار لە دڵی خۆیدا بیری لەوە کردەوە کە ئاخۆ ئاگلایە نیازی وایە باسی چی لەگەڵدا بکا. دەبێ ئەو مەسەلە گرنگەی کە ئاگلایە گوتی پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانی ئەمەوە هەیە چی بێ. هەرچەندە هیچ گومانی لە حەقیقەتی ئەو مەسەلە گرنگە نەبوو کە لە پێناویە ئەم جوان و جوانگەی بۆ دانرابوو، بەڵام هەنووکە کەمتر بیری لێ دەکردەوە. ڕاستت دەوێ حەزی نەدەکرد بە ئاستەمیش بیری لێ بکاتەوە، مێشکی خۆی پێوە مژول بکە. لە پڕ دەنگی خشەخشی پێیان بەسەر زیخی ڕاڕەوی نێوان درەختەکانەوە میرزادەی و ئاگاهێنا و کردیە کارێک کە سەر هەڵبڕێ. پیاوێک کە دەموچاوی لە تاریکەکەدا بە جوانی نەدەبینرا بەرەبەرە هاتە بەرە و لای ئەوەوە و لەسەر تەختەکە ڕوونیشت. میرزادە خۆی لێ بردە پێشەوە، تەواو لێی ورد بووەوە. دەموچاوی زرد هەلگەڕاوی ڕووگوژینی ناسیەوە. ڕووگوژین لە بن لێوانەوە بەدەم دانە چیڕێوە گوتی: دەمزانی لەم ناوە دەسوڕێیتەوە، باش بوو زوو دۆزیمیتەوە. ئەمە یەکەم دیداری ئەو جووتە بوو لە پاش دوا دیداریان لە ڕاڕەوی ئۆتێلەکەدا. ئەم دەرکەوتنە کت و پڕەی ڕووگوژین کە نە لە خەیاڵا بوو نە لە بیرە. میرزادەی بە جۆرێ حەپەساند کە تا ماوەیەک بەنج بوو. هەستێکی هەفدشت چنگی نایە دڵ و دەرونی. ڕووگوژین هەستی کرد کە چوونەکەی چ کارێکی لە میرزادە کرد. ئەگەرچی لە سەرەتاوە هەندێک شپرزە دیار بوو و بە جۆرە خوونوێنیەکی عەمدیەوە قسەی دەکرد، بەڵام میرزادە زوو پێی بەوە برد کە نە شپرزەیی لە ئارادایە و نە هیچ. ئەگەر ڕەفتار و گفتاری هەندێ ناهەنجار و ناقۆڵا دەنوێنێ ئەمە تەنیا ڕواڵەتە. دەنا هیچ گۆڕانێک لە جەوهەر و ناخی ئەم پیاوەدا ڕووی نەدا بوو. میرزادە هەر بۆ ئەوەی قسەیە بکا لە ڕووگوژینی پرسی:
چۆنت دۆزیمەوە چۆن زانیت لێرەم کیلەر پێی گوتم چووە بۆ باخەکە چوو بووم بۆ ماڵەکەت لە دڵی خۆدا گوتم باشتر بە مەرامی خۆم گەیشتم میرزادە بە نیگەرانیەوە پرسی مەبەستت چییە کە دەڵێی بە مەرامی خۆم گەیشتم ڕووگۆژین تیزخەنێکی بۆ کرد بەڵام خۆی لە وەڵامی پرسیارەکە دزیەوە و گوتی لیۆن نیکۆلایۆڤیچ کاغەزەکەم پێگەیشت پێشنیازەکەت بێسوودە پێویست ناکە خۆت ئەزیەت بدەی واز بهێنە با مەسەلەکە بەو دەقەوە بمێنێ من قاسیدی ئەوم لەلایەن ئەوەوە هاتووم بۆ لات دەیەوێ بتبینێ شتێکی بەلەز هەیە حەز دەکا پێتی بڵێ حاڵی حازر ئەم شەو چاوەڕوانت دەکا سبەی دەچم بۆ لای ئێستا یەکسەر بۆ ماڵ دەگەڕێمەوە تۆ دێی لەگەڵما بۆچی لەگەڵ تا بێم من هەموو شتێکم پێگوتی خوا حافیز میرزادە بە نەرمی پرسی نایەی تۆ پیاوێکی سەیری لیۆن نیکۆلایۆڤیچ پیاو سەری لێت سوور دەمێنێ ڕووگوژین بەدەم ئەو قسەیەوە تیزخەنێکی بۆ کرد میرزادە بە گەرمی بەڵام گەرمیەکی خەمین گوتی بۆچی ئەم قسەیە چییە ئەم دوژمنایەتی تۆ بەرامبەر بە من چییە بۆچی ئەم هەموو ڕقەت لێ هەڵگرتووم خۆ بۆ دەرکەوت هەرچی گومان و مەزەندەت هەیە بێ بنج و بناوان بوون من دڵنیا بووم کە تۆ دڵت لە من پاک نەبووتەوە دەزانی بۆ چونکە تۆ دەستت لێ کردمەوە ویستت بمکوژیت ئەمە خۆی لە خۆیدا نیشانەی ئەوەیە کە دڵت پاک نەبووتەوە بەڵام سەبارەت بە من باوەڕ بکە تەنیا یەک ڕووگوژین دەناسم ئەویش ئەو بارفیۆن ڕووگوژینەیە کە ڕۆژەکە خاچەکەم دەگەڵی گۆڕیەوە و پەیمانی برایەتیمان بەست ئەو نامەیەی دوێنێ بۆم ناردیت بۆ ئەوە بوو هەموو ئەو خەیاڵاتە لەسەری خۆت دەربکەیت و جارێکی دی باسی نەکەی بۆچی خۆتم لێ دوور دەگریت بۆچی دەست دەشاریتەوە باوەڕ بکە من هەر هەموو ئەم شتەی کە جاری پێش و لە بینماندا ڕوویدا بە جۆرە شێتی و بزرکاندنێک دەزانم من ئاگام لەوە هەیە کە ئەو ڕۆژە لە چ حاڵێکا بوویت ڕێک وەکو ئەوەی ئەو حاڵە بەسەر خۆم هاتبێ بەو ئاوایە ئاگام لە حاڵی ئەو ڕۆژەی تۆ هەیە ئەو خەیاڵاتەی کە ئەو ڕۆژەدا بووی لەسەرت ئەسڵ و ئەساسی نەبوو ئیدی لەسەر چی ئەم دوژمنایەتیە بکەین ڕووگوژین بەدەم تیزخەنێکەوە لە وەڵامی گوتە گەرم و گوڕ و ڕاستەکانی میرزادەدا گوتی باشە دڵی تۆ جێی دوژمنایەتی تیا دەبێتەوە بەڕاستی ڕووگوژین لە میرزادە دوور کەوتەوە چەند شەقاوێک لە دووری ئەو وەستا بەڕاستی هەردوو دەستی لە پشتێوە شاردبووەوە هەنگێ بە کورتی لەسەری ڕۆیشت و گوتی لیۆن نیکۆلایۆڤیچ زۆر زەحمەتە لە ئێستا بەدواوە هاتو چۆت بکەم مەحاڵە بتوانم بێمە ماڵەکەت یانی تا ئەم ڕادەیە ڕقت لێمە خۆشم ناوێ لیۆن نیکۆلایۆڤیچ ئیدی بۆچی بێمە ماڵەکەت کە ڕکت لە گەمەیەک گرت دەبێ یەکسەر بەدەستی بێنی قسە ناچێ بە مێشکتدا ئەوەی ئێستا دەیڵێیت تەنیا دووبارەکردنەوەی ئەو شتانەیە کە لە نامەکەی دوێنێدا نووسیوتن تۆ پێت وایە باوەڕت پێ ناکەم باوەڕ بە هەموو شەیەکت دەکەم من دەزانم کە تۆ ڕۆژێ لە ڕۆژان فریوت نەداوم و فریویشم نادەی وێڕای ئەمەش خۆشم ناوەی تۆ بۆت نووسیوم هەموو ڕابردووم لە مێشکی خۆیدا سڕیوەتەوە تەنیا ئەو ڕووگوژینە دەناسی کە خاچەکەت لەگەڵی گۆڕیتەوە نەک ئەو ڕووگوژینەی کە چەقۆی لێ دەرهێنای بەڵام تۆ چوزانی من چیم لە دڵ و لە ناغدایە بەدەم ئەو قسەیەوە دووبارە کەوتەوە تەوسکەن ڕەنگە من لەو ڕۆژەوە تا نهۆ زەڕەیەک لەو کارەی خۆم پەشیمان نەبووبم کەچی تۆ برایانە گەردەنی منت ئازا کردووە گەردن ئازادی خۆت بۆ من ناردووە ڕەنگە من ئێوارەی ئەو ڕۆژە بیر و خەیاڵێکی دیکەم هەبوو بێ ئەو بیرەت فەرامۆش کرد میرزادە بەو قسەیە ڕستەکەی بۆ تەواو کرد و هەڵیدایە دەزانم بەڵام دەتوانم گرێوت لەگەڵ بکەم کە یەکسەر چوویت سواری قیتاری پاڤلۆفسک بوویت و بۆ ئێرە هاتیت
تا بەبیانووی گوێگرتن لە موزیک و کۆنسرت لە ناو خەڵکەکەوە بکەویتە تاقیب و چاودێری. ڕێک وەکو ئەم کارەی کە ئەمڕۆ کردوتە، پێت وایە من ئەمەم پێسەیرە؟ خۆ ئەگەر هەموو فکر و خەیاڵ و نیاز و مەبەستێکت تەنیا ئەمە نەبوایە، لەگین بوو، زۆر لەگین بوو کە چەقۆ لە من دەرنەینی. ئەو ڕۆژە هەر لە بەیانیەوە کە تەماشام دەکردیت دەترسام، دەمزانی کەتنێک هەردەکەی. دەزانی لە چ حاڵ و بارێکا بوویت؟ یانی ئەو ڕۆژەی کە خاچەکانمان گۆڕیەوە لە ناخی خۆما جۆرە گومانێکم لێ کردی. بۆچی دوای گۆڕینەوەی خاچەکان بۆچی یەکسەر بۆ لای دایکە پیرەکەت بردم؟ وات خەیاڵ دەکرد ئەم کارە دەستت دەبەستێتەوە؟ نا، مەحاڵە خەیاڵی وات کردبێ، شتی وات بە مێشکا هاتبێ. تۆش هەمان حاڵی منت هەبووە، هەردووکمان هەمان هەسمان هەبووە، هەردووکمان گومانمان لە یەکدی هەبووە. ئەگەر تۆ قەستی گیانت نەکردبام باش بوو، خوا بە خێری گێڕا. ئێستا بە چه چاوێک سەیری منت دەکرد؟ بە هەر حاڵ من لە تۆ بەگومان بووم، یانی گوناحمان بە شەریکی ڕوود گورژ مەکە. بۆچی پێدەکەنی؟ گاڵتەت پێم نەیە، دەڵێیت کە پەشیمان نەبوویتەوە. باشە، ئەلبەتە ئەگەر بشت ویست با ژێوان ببیتەوە نەدەتوانی ژێوان ببیەوە، چونکە لە ناخی دڵتەوە ڕقت لە منە. تەنانەت ئەگەر لە ئاستی تۆدا وەکو فریشتەش پاک و بێگوناه بام، هەر چاوت پێمدا هەڵ نەدەهات. تا ئەو کاتەی وا خەیاڵ بکەی کە منی خۆش دەوێ، نەک تۆ. هەر خۆشت لێم نایە. ئەمە غیرەیە، نیشانەی حەسوودیە. پارفیون، دەزانی ئەم هەفتەیە گەشتمە چ قەناعەتێک؟ حەز دەکەم پێتی بڵێم. دەزانی حاڵی حاضر تۆی لە هەر کەسێکی دیکە خۆشتر دەوێ؟ خۆشەویستێکی ئەو تۆیە تا زیاتر ئەزیەتت بدا زیاتر خۆشی دەوێی. ڕمودەت دەبێ، هەلبەتە هەرگیز نایەت بەرەو ڕوو ئەمەت پێ بڵێ. بەدەمی خۆی ئەمەت پێ ناڵێ، بەڵام پیاو دەبێ بەخۆی پەی بەمە بەرێ. بۆچی سەرباری هەموو شتێک قبوڵی کردووە شوو بە تۆ بکە؟ ڕۆژێ دێ بەخۆی ئەمەت پێ دەڵێ. هەندێ ژن هەن حەز دەکەن پیاو بەو جۆرە خۆشی بوێن، یانی پیاوەکە مەجبور بکەن. ئەویش یەکێکە لەو ژنانە. دەزانی ژن کە دەکەوێتە عەزابدانی پیاو سووک و چروکی دەکات، دەیکات بە قەشمەر و گەبجار، دەیکات و هەر بە خەیاڵیشیان نایە. ویژدانی چی و عەزابی ویژدانی چی؟ کە دەتبینێ لە دڵی خۆیدا دەڵێ ئێستا گیانی دەگەینمە کونەکە پووی، عەزابێکی وای دەدەم 100 خۆزگەی بە مردن، بەڵام پاشان تۆڵەی بۆ دەکەمەوە، بە عەشقی خۆم زیندوی دەکەمەوە. ڕووگوژین تا کۆتایی گوێی لەو قسانەی میرزادە گرت. ئەوجا کەوتە پێکەنین و پرسی: باشە میرزادە، تۆ بە خۆت تووشی ژنی وا بوویت؟ هەندێک شتی وام لەبارەتەوە بیستووە، ئایا ڕاستە؟ میرزادە لە پڕ ڕوانیە ڕووگوژین و پەشێ و پەرێشان گوتی: چیت لەبارەمەوە بیستووە؟ ڕووگوژین هەر پێدەکەنی ئەو قسانەی میرزادە نەک هەر و ڕوژاندی، بەڵکو لەزەتیشی پێبەخشی. ئەو گەرم و گوڕی و ڕووخۆشی و خۆش مجێزیەی میرزادە نەک هەر زۆری کارتێ کرد، بەڵکو جۆرە سوکنایەکیشی پێبەخشی. ڕووگوژین وتی: نەک هەر بیستومە، بەڵکو بەم قسانەی ئێستادا گەشتومەتە ئەو قەناعەتەی کە ڕاستی ڕاستە. ئاخر تۆ کەی جارێ لە جاران بەم ڕاشکاوی ڕوونیەی ئێستا قسەت کردووە؟ دڵی پیاوێکی دی چوەتە کڵێشەتەوە و بە زمانی تۆوە قسان دەکا. ئەگەر شتێکی وام لەبارەتەوە نەبیستایە بەم نیوەشەوە نەدەهاتم بۆ ئێرە بۆ ئەم باخە. پارفیون سیمیۆنۆڤیچ، لە مەبەستت ناگەم. ئەوەی ڕاستی بێ دەمێکە بۆی باس کردووم. ئەمڕۆکە کاتێ بە چاوی خۆم دیتم کە لە تەنیشت ئەو کیژە گەنجەوە دانیشتویت و گوێ لە مۆزیک دەگری، ئیدی لە قسەکانی ئەو دڵنیا بووم و هیچ گومانێکم لە دروستی قسەکانی نەما. دوێنێ و ئەمڕۆ سوێندی بۆ خواردم کە تۆ عاشق و دێوانەی ئاگلایە یەپانچین بوویت. ئەمە نە بەلای منەوە گرینگە و نە هیچ پەیوەندێکی بە منەوە هەیە، بەڵام ئەوەی گرینگە ئەمەیە کە ئەگەر تۆش ناستاسیا فیلیپۆڤنات خۆش نەوێ، ئەو هێشتا هەر دڵبەستەی تۆیە. دەزانی لێبراوە بە هەر نرخێ بووە ئەو کیژت بۆ بخوازێ. سوێندی خواردووە کە ئەم کارە بکە. هاهاها، پێی گوتم
تا ام کاره سرنگری شود پیناکم. هر کاته اوان چون بو کلیسا ایمج دچین. براستی نازانم نیازی چیه و اما بستی لم قسانه چیه. یان به اندازه خوشی دوی یان بلام اگر خوشی بوی چون قبول دکا کسی کی دی بخوازید. نخاسمه بخوشی هولد بوبدا. اوش یان داله من خوشی اوم دوی. حز دکم بخوشی ببینم. بم پیم وایا مانای وایا که خوشی دوی. میرزاده که به خمینی گوی بخسکانی روگوژین شل کرده بو به کسره و گوتی من چه به قصه و چه به نوسین پیم گوتوید که او آفرته عاقل نیه عقلی پر نیه بنده ناس هر خوایا لویا هلا بید امرو کاتی لآهنگی موزیک لباخکه گراینوا بو مالوا روژی ماره برینکی دیاری کرد گوتی 3 هفته دی رنگ زوتریش زماون بکین لبردم ایکونکی حضرت عیسی دا سویندی بو خواردم و ایکونکی ماچ کرد بویا هنو که هموش تیک وستاوت سر تو میرزاده ها ها اما هموی یاوگویه وراوه ورینه اوی تو بو من پیشبینی دکی هرگیز نایت دی سبی دیمو دد بینم روگوژین بنا رضایه و گوتی بچی دڵی شێتە عقلی تەواو نییە بۆچی بەلای هەموو کەسێکەوە عاقڵە تەنیا بەلای تۆوە تەواو نییە ئەگەر شێت بواە چۆن دەیتوانی نامە بۆ ئەوێن دەربنێرێ ئەگەر شێت بواە بە نامەکانیا دەیزانی لە نامەکانیا ڕەنگی دەدایەوە و دەردەکەوت میرزادە بەش پرزەی پرسی کام نامانەت مەبەستە نامە بۆ ئەو دەنێرێ ئەویش نامەکانی دەخوێنێتەوە مەگەر نازانی کەواتە دوایی دەزانی بێگومان پێتی نیشان دەدا میرزادە هاواری کرد مەحاڵە شتی وا مەحاڵە تاهوو لیۆن نیکۆلایۆڤیچ ئەوەندەی من بزانم و تێبگەم هێشتا زۆرت ماوە تازە لە هەوڵی ڕێگا دایت کەمێک چاوەڕوان بکە هەنگێ هەستی جاسووسی و تاقیب و تاقیبکاریت لا دروست دەبێت و شەو و ڕۆژ گوێ هەڵدەخەیت هەر هەنگاوێک بنرێ دەیزانیت ئەگەر میرزادە هاواری کرد بەسە بیبڕەوە چیتریش باسی ئەمە بۆ من مەکە گوێ بگرە پارفیون ڕێک بەر لەوەی تۆ بیت لێرە پیاسەم دەکرد لە خۆت و خۆڕایی بێ ئەوەی بزانم بۆچی لەپڕ دەستم بە پێکەنین کرد بیرم کەوتەوە کە سبەینێ ڕێکەوتی ساڵیادی لەدایک بوونمە ئێستاش نزیکی نیوەشەوە پیاوی باش بە لەگەڵ ماوەرە با پێکەوە ئەم شەو ڕۆژ بکەینەوە لە ماڵەوە کەمێک شەراب شک دەبەم بۆ خۆ دەمێکیش تەر دەکەین و تۆ ئارەزووی ئەو شتانم بۆ بکە کە خۆم ناتوانم لەم ساتەدا ئارەزووی بکەم حەز دەکەم تەنیا تۆ ئەو دوعا و ئارەزوەم بۆ بکەی نەک کەسێکی دی منیش ئارەزووی ئەو پەڕی بەختەوەریت بۆ دەکەم ئەگەر بە تەمانیت لەگەڵ مابێی بینە خاچەکەم بدەوە کوا بۆم بگێڕەوە ئاخر تۆ ڕۆژی دوای ئەو ڕووداوە بۆت نەناردمەوە هێشتاش لە ملتە ڕووگوژین بەرسەوی دایەوە بەڵێ کەواتە لەگەڵم وەرە نامەوێ بە تەنیا بەبێت تۆ ساڵ تازە بکەمەوە چونکە سەبارەت بە من ژیانێکی نوێ دەست پێ دەکا پارفیون چما نازانی ژیانی تازەی من لەمڕۆوە دەستی پێکردووە ئێستا بۆم دەرکەوت و دەزانم کە دەستی پێکردووە بە ناستاسیاش دەڵێم لیۆن نیکۆلایۆڤیچ تۆ ئەمڕۆ خۆت نیت نیکۆلایۆڤیچەکەی جاران نیت
فصلی چوارم. کاتێ میرزادە هاوڕێ دەگەڵ ڕووگوژیندا لە ماڵەکەی خۆی نزیک بووەوە، سەیری کرد باڵکۆنەکەی لە خەڵکیدا جمەی دەهات. باڵکۆنی چی؟ چراخانێک بوو دەتگوت ڕۆژی نیوەڕۆیە. ئیدی هەرا و هوریا و کەیف و شادی، قاقای پێکەنین و گەنگەشە و قسان بە دەنگی بەرز سەعاتە ڕێیەک دەڕۆیشت. لە دوورەوە دیار بوو کەو حەشاماتە مژوولی شەوبێری و ئاهەنگێڕانن. کاتێ میرزادە بۆ باڵکۆنەکە سەرکەوت، تەماشای کرد مەزەندەکەی ڕاست دەرچوو. بینی هەموو میوانەکان شامپانیا دەخۆنەوە و دیار بوو دەمێ بوو دەستیان بە خواردنەوە کردبوو، چونکە زۆربەی زۆریان شاد و بە کەیف و سەرمەست بوون و لە حاڵی نەشەدا بوون. میوانەکان گشتیان ئاشنا و ناسیاوی میرزادە بوون، بەڵام سەیر ئەوە بوو هەمویان لە یەک کاتدا وەکو ئەوەی بە فەرمی داوات کرابن کۆبوو بوونەوە. لە کاتێکدا میرزادە هیچ کەسێکی داوات نەکرده بوو، بەخۆشی بەڕێکەوت و تۆزێ لەوە و پێش بیری کەوتبووەوە کە ئەم شەو ساڵیادی لە دایک بوونیەتی. ڕووگوژین لە کاتێکدا دوا بە دوای میرزادە بۆ باڵکۆنەکە سەردەکەوت، لە بن لێوانەوە گوتی: هەبێ و نەبێ دەبێ لا یەکێک گوتبت داوەتی شامپانیا دەکەیت، بۆیە ئەم هەموو خەڵکە بەم جۆرە هێرشیان بۆ ئێرە هێناوە. ئەوسا وەک بڵێ دوا ئەزموونی خۆی وەبیر هاتبێتەوە بە جۆرە بەدخواییەکەوە گوتی: ئێمە ئەمان نەدەناسین، هەر ئەوەندە فیکەیەکت بۆ لێدان ئیدی. حەشاماتەکە بەدەم هاواری شادی و خۆشیەوە لە دەوری میرزادە خڕبوونەوە. هەرایەک بوو کەس بە کەس نەبوو. هەندێک لە میوانەکان کردبوویان بە ڕۆژی حەشر، دەنگە دەنگ و هەرا و زەنایان دەگەشتە بنی دونیا. هەندێکی دیکەیان زۆر هێورتر بوون، لێ هەر کە زانیان ئەو ڕۆژە ساڵیادی لە دایکبوونی ئەوە، هەموو بە جارێ لێی نزیک بوونەوە و یەک بە یەک زۆر بە گەرمی پیرۆزباییان لێ کرد. میرزادە سەری لە هاتن و ئامادەبوونی هەندێک کەس سوورما بوو. بۆ نمونە یەکێک لەوانە بوردۆڤسکی بوو، بەڵام ئەوەی کە یەک جار سەرسامی کردبوو بوونی یەڤگینی پاڤلۆڤیچ بوو لە ناو ئەو هەموو حەشاماتەدا. ئەوەندەی بەلاوە سیر بوو، خەریک بوو باوەڕی بە چاوی خۆی نەدەکرد، بە دیتنی ئەو بەجارێ سەراسیمە بوو. لەم کاتەدا لیبدیڤ کە دەموچاوی سوور سوور ببووەوە و نیمچەمەست بوو، بەخۆ و هەگبەیەک وەڵامی ئامادەوە بەلەس هات تا مەسەلەکە ڕوون بکاتەوە. بە قسە بێسەروبەرەکانیە ئەوە دەرکەوت کە ئەو خەڵکە بێ هیچ نەخشەیەکی پێشوەختە بە شێوەیەکی ئاسایی و بگرە بەڕێکەوت لەوێ خڕ ببوونەوە. یەکەم کەس کە چوو بوو هیپۆلیت بوو. حاڵی زۆر باشتر بوو. بڕیاری دابوو تا میرزادە دەگەڕێتەوە بۆ خۆی لە باڵکۆنەکەدا لەسەر تەختێک پاڵ بکەوێ. دوای ئەو لیبدیڤ هاتبوو، هەرکە خۆی کردبوو بە باڵکۆنەکەی میرزادەدا. ئیدی هەموو خێزانەکەی واتە کیژەکانی و جەنەڕاڵ ئیڤۆلگین دوای کەوتبوون. بوردۆڤسکی هیپۆلیتی هێنا بوو، بە خۆشی لەوێ مابووەوە. گانیا و پتیتسن کە بەڕێکەوت بەوێدا ڕەت دەبن خۆیان بە ژووردا کردبوو. دوای ئەوان کیلەر هاتبوو و ڕایگەیاندبوو کە ساڵ ڕۆژی لە دایکبوونی میرزادەیە و داوای شامپانیای کردبوو. یەڤگینی پاڤلۆڤیچ نزیکەی نیو سەعاتێک لەوە و پێشگەیشت بوو. کولیا پێی داگرت بوو کە پێویستە بە بۆنەی ساڵ ڕۆژی لە دایکبوونی میرزادەوە شامپانیا پێشکەش بکرێ و ئاهەنگ و شەوبێری بێتە گێڕان. ئیدی لیبدیڤ کە خواخوای شتێکی وای بوو بەلەس چوو بوو مەی و شەرابی هێنا بوو. لیبدیڤ خێرا خێرا بە میرزادەی دەگوت: ئەمە شەراب و مەی خۆمە، لەسەر حیسابی منە، لە کیسەی منە ها. لەسرم بوو بە بۆنەی ساڵ ڕۆژی لە دایکبوونتەوە ئاهەنگ بگێڕم و پیرۆزباییت لێ بکەم. ئەلبەتە شیوێکی هەژارانەش پێشکەش دەکەین، شیوێکی سووک. کیژەکەم خەریکە شێو ئامادە دەکا. میرزادە، خۆزیادە دزانی مناقەشەی چیمان دەکرد؟ ئەم پرسیارەی هاملێتت لەبیرە یا هەموو شتێک یان هیچ شتێک؟ ئەمە بابەتێکی مۆدێرنە، زۆر مۆدێرنە.
بابەتی ڕۆژە پرسیار و وەڵام بۆ ئاگاداری جەنابەت ئاغای تێرنتیڤ لە کەماڵی ئیسراحەتدایە کەیفی قنجە ژیانی لێ دەچۆڕێ نایەوێ بخەوێ ئەگەر بڵێ تەنیا یەک جورعە شامپانیای خواردۆتەوە و ئەزیەتی نادا میرزادە وەرە پێشەوە و ئەم گەنگەشەیەمان بۆ یەکلایی بکەوە هەموو ئامادەبووان چاوەڕوانی تۆن هەموو چاوەڕوانی دەمی مبارەکی تۆن کە بە بەردەباری و دووربینی خۆت ئەم مەسەلەیە ڕوون بکەیتەوە. میرزادە هەستی بە نیگای ناسک و شیرین و پڕ میهر و مەحەبەتی ڤیرالیبدیف کرد کە بەلەس دڕی بە خەڵکەکە دەدا و بەرەو لای ئەم دەهات. ئەم کیژە یەکەم کەس بوو کە میرزادە تەوقەی دەگەڵ کرد. کیژی تاین لە شەرماندا سوور بووبووەوە. پیرۆزبایی لێ کرد و ئارەزووی ژیانێکی خۆشی لەمڕۆ بەدواوە بۆ کرد. ئەوسا بەهاشتا و بۆ موبەقەکە گەڕایەوە کە خەریک بوو ژەمە خۆراکێکی سووکی ئامادە دەکرد. بەڵام تەنانەت پێش هاتنەوەی میرزادەش جار جار کە بۆ ساتێ دەستی لە کاری موبەق بەتاڵ دەبوو دەرفەتی دێنا و دەهاتە باڵکۆنەکە تا گوێ لەو باس و گەنگەشە گەرم و گوڕ و دوور و درێژانەی نێوان ئامادەبووان بە تایبەتی کە خواردنەوە سەری گەرم کردبوون بگرێت. ئەو گەنگەشانەی کە زیاتر دەربارەی بابەتی تەجریدی وشک و قورسی ئەو تۆ بوون کە ئەو سەری لێدەر نەدەکردن. خوشکەچ کۆڵەکەی لە ژوورەکەی تەنیشتەوە بە زاری بەشەوە لەسەر سندووقێک بە دانیشتنەوە خەوی لێکەوت بوو. بەڵام تووریژگەکەی کوڕی لیبدیڤ لە نزیکی کولیا و هیپۆلیتەوە جێی خۆی کردبووەوە و بە سیمایە دیار بوو کە ئامادەیە دەدانە سەعاتان بەبێ جوڵە لەوێن دەردانیشێت و گوێ لەو گەنگەشە و قسانەی بگرێ. میرزادە پاش ئەوەی تەوقەی لەگەڵ ڤیردا کرد بەرەو پیری هیپۆلیت چوو تا تەوقە لەگەڵ ئەویشدا بکە. هیپۆلیت بە میرزادەی گوت بە تاسەوە چاوەڕوانیم دەکردی زۆر خۆشحاڵم کە ئەوەندە بە کەیف و خۆشحاڵی. لەکوێ دەزانی کە من بە کەیف و خۆشحاڵم؟ بە دەم و چاوتە دیارە بڕۆ بە خێرهاتنی ئەوانە بکە و خێرا وەرەوە لە لای ئێمە دابنیشە. هیپۆلیت تاسەمەندی خۆی بۆ دووپات کردەوە و گوتی بە تاسەوە چاوەڕوانم دەکردی بیرم دەکردیت. کە میرزادە لی پرسی ئایا ئەم شەو نەخوونی و مانەوەیە تا ئەم درەنگانە بۆ نەخۆشیەکەی خراپ نییە بەرسوی دایەوە کە خۆیشی سەری لەمە سۆڕماوە. هەز دەکا قەت وەکو ئەم شەو تەندروستی خۆش نەبووە. 3 ڕۆژ لەمە و پێش لە ڕەخی مرنێ بوو کەچی ئێستا سیحەتی زۆر باشە. بۆردۆڤسکی لە پڕ هەستایە سەرپەیان و بە پرتەپرت گوتی هەروە هاتووە و لەگەڵ هیپۆلیتدا هاتووە. بە دیتنی میرزادە خۆشحاڵە و ئەوجا لەسەری ڕۆی کە لە نامەکەیدا بێهودە گۆیی و هەرزەگۆیی کردووە. بەڵام بەڕاستی خۆشحاڵە کە ئێستا لێ قسەکەی تەواو نەکرد. بە گەرمی دەستی میرزادەی گوشی و ئەوجا لە جێی خۆی دانیشتەوە. میرزادە کە لە بەخێرهاتنی هەمووان بووەوە بەرەو لای یەڤگینی پاڤلۆڤیچ چوو. یەڤگینی خێرا دەستی میرزادەی گرت و بە ئەسپایی بە گوێیدا چپاند. دەمویست سەبارەت بە مەسەلەیەکی گرنگ 2 قسەت لەگەڵ بکەم تەنیا 2 قسە بە یارمەتیت با دەقیقەیەک بچینە لاوە. دەنگێکی دیکە بە گوێیەکەی تری میرزادەیدا چپاند. بە یارمەتیت دەقیقەیەک. دەستێکی دیکە بازوەکەی تری گرت. میرزادە کە ئاوڕی دایەوە و پیاوێکی قژبژی دەم و چاو سوورەی نێوچەوانپانی خەنۆڵی بینی. بەجارێ سەری سوڕما بەڵام خێرا ناسیەوە. فردیشچینکۆ بوو کە هەرخوا دەیزانی لەکوێوە سەری هەڵدا بوو. فردیشچینکۆ لە میرزادەی پرسی فردیشچینکۆت لەبیر ماوە؟ کیلەر بەهاشتا و چوو بۆ لایان و گوتی تۆبەی کردووە پەشیمانە لە سوچێکا خۆی ماددا بوو چونکە ڕووی نەدەهات تۆ ببینێ پەشیمانە هەز بە گوناح دەکا. بۆچی؟ مەگەر چی کردووە؟ میرزادە من کە ئێستا بینیم یەکسەر هێنام بۆ ئێرە لە برادەرە هەرە باشەکانمە
بەڵام تۆبەی کردووە. میرزادە بۆ ئەوەی زوو ڕزگاری بێلێیان تەوقەی لەگەڵ هەردووکیاندا کرد و گوتی: بەخێر هاتن، بە دیدارتان خۆشحاڵم، فەرمونون بچن لە نێو خەڵکەکەدا جێگا بۆ خۆ بگرن. میرزادە پەلەی بوو کە بە تەنیا قسان لەگەڵ یەڤگینی پاڤلۆڤیچدا بکە. یەڤگینی پاڤلۆڤیچ گوتی: ماڵەکەت زۆر خۆشە، پیاو لێرەدا دڵی دەکرێتەوە، نیو سەعاتێک چاوەڕوانم کردی، خۆشم لێگوزەرا. جا برادەری ئازیز، با بێمە سەر مەسەلەکە. هەموو شتێکم دەگەڵ گورمیشیڤدا تەرتیب کردووە، بۆیە هاتووم تا لەو ڕووەوە دڵنیات بکەم و خەیاڵت ڕەحەت بێ. هیچ نیگەران مەبە. زۆر ئاقلانە ڕەفتاری کرد. ڕێک بەو شێوەیەی چاوەڕوانی لێ دەکرا، چونکە ئەوەندەی من بزانم خەتاکە لەو بوو، ئەو هەڵە بوو. ئەم گورمیشیفە کێیە؟ عەجایب، ئەو پیاوەی کە لە باخەکەدا لە پشتەوە هەردوو دەستیت گرت، ئەوەندە تووڕە بوو بەتەما بوو بۆ سبەینێ شایەدەکانیت بۆ لا بنێرێ تا داوای دوئێلت لێ بکەن. بەڕاست کە کارێکی گەوجانەیە. بەڕاستی گەوجانەیە، هەلبەتە عاقیبەتێکی خراپی دەبوو. ئیدی دەڵێ چی؟ لە وڵاتی ئێمەدا ئەم جۆرە خەڵکەش. یەڤگینی پاڤلۆڤیچ، هەر بۆ ئەمە هاتووی یان ئیش و مەبەستێکی دیکەشت هەیە؟ یەڤگینی پاڤلۆڤیچ بەدەم پێکەنینەوە وەڵامی دایەوە: ئەلبەتە ئیشێکی دیکەشم هەیە. میرزادەی ئازیز، سبەی بەیانیز و دەڕۆم بۆ پترزبۆرگ تا لە ڕێوڕەسمی کفن و دفنی ئەو داماوەدا مەبەستم ماممە بەشداری بکەم. دەزانی هەموو قسە و باسەکان ڕاست دەرچوون، هەموو خەڵکی پێیان زانی بوو، تەنیا من نەبێ. تەسەوڕ بکە هەواڵەکە بە جۆرێ گێژی کردم، بەڕادەیەک سەرقاڵی کردم، نەمپەرژا بچمە دیدەنی ئەوانیش، ماڵباتی یەپانچین. هەلبەتە سبەینێش دەستم ناگا بچمە دیدەنیان، چونکە دەبێت لە پترزبۆرگ بمێنمەوە. تێدەگەی ڕەنگە تا 3 ڕۆژی دی لە پترزبۆرگ نەگەڕێمەوە. بە کورتیەکەی وەزع و حاڵم شەپڕێوە، نامەوێ شتەکە گەورە بکەمەوە، بەڵام وێڕای ئەوەش حەزم کرد بەر لەوەی سەفەر بکەم بەو پەڕی ڕاشکاوی و ڕازگۆیەوە، بێ ئەوەی کات بەفیڕۆ بدەم چەند قسەیەکی تایبەتیت لەگەڵدا بکەم. ئەگەر ڕێم بدەی تا کۆتایی ئاهەنگەکە لێرە دەمێنمەوە، ئەمە جگە لەوەی هیچ شوێنێکی دی شک نابم کە بۆی بڕۆم. ئەوەندەش پەرێشان و نیگەرانم کە مەحاڵە بتوانم ئەم شەو بخەوم. هەرچەندە ئەم داوایەی من لە تۆ جوان نییە و زۆر قورسە، بەڵام بەڕاشکاوی دەیڵێم کە من بە ئومێدی دۆستایەتی تۆ هاتووم بۆ میرزادەگیان. تۆ پیاوێکی بێوێنەی، یانی لە هیچ هەڵوێستێکدا درۆ ناکەیت، ڕەنگە بە ئەمراتت درۆ نەکەی. من سەبارەت بە مەسەلەیەکی تایبەتی پێویستم بە دۆستێکی ڕاستگۆ، گیانی بە گیانی و ئامۆژگارێکی ئەمین هەیە، چونکە حاڵی حاضر لەو پەڕی تنگانە و بەدبەختیدام. دیسان دەستی بە پێکەنین کردەوە. میرزادە بۆ دەمێک لە فکران ڕاچوو گوتی: کێشە ئەوەیە تۆ دەتەوێت تا میوانەکان دەڕۆن هەر چاوەڕوان بکەی، بەڵام مەگەر هەرخوا بزانێ ئەوانە کەی دەڕۆن. باشە ئەگەر ئێستا بە دوو قوڵی بڕۆین بۆ باخی گشتی باشتر نییە؟ با ئەوان چاوەڕوان بکەن، قەیدی نییە، پاشان من تەوازوان لێ دەخوازم. نا حەز ناکەم. هەست بکەن کە دەمەوێ و دەربارەی شتێکی تایبەتی قسانت لەگەڵ بکەم، چونکە خەڵکانێکیان تایە زۆریان مەبەستە بە پەیوەندیەکانی نێوانمان بزانن. بەوەت نەزانیوە میرزادە؟ باشتر وایە کە پەیوەندی ئێمە لە هەموو کاتێکدا لە شوێنەیی و لە تنگانەدا کە زۆر دۆستانەیە و هیچ ڕەمز و ڕازێک لە گۆڕێ نییە هەروە بمێنێ. حاڵی بووی 2 سەعاتێکی دی هەمویان دەڕۆن، هەنگێ 20 دەقیقەیەک ئەو پەڕی نیو سەعاتێک لە وەختت دەگرم. ببوورە، من دەخزمەت و دام، بە تۆ خۆشحاڵم، پێویست بەو ڕوونکردنەوە ناکە. سپاسی هەستی برانەی سەبارەت بە دۆستایەتی نێوانمان دەکەم. ببوورە کە ئەمڕۆ کە حەواسم زۆر پەرتە،
دەزانی حاڵی حاضر ناتوانم تەرکیز لەسەر هیچ شتێک بکەم. یەڤگینی پاڤلۆڤیچ بەدەم سووکە بزەیەکەوە بە ئەسپایی گوتی: ئاگام لێیە، پێتەوە دیارە. یەڤگینی پاڤلۆڤیچ ئەو شەوە زۆر ئاسوودە و خۆشم جێز دیار بوو. میرزادە بە شپرزەی پرسی: ئاگات لە چییە؟ یەڤگینی پاڤلۆڤیچ کە خۆی لە وەڵامی ڕاستە و خۆی ئەو پرسیارە دەدزیەوە و هێشتا هەر بزەی لەسەر لێوان بوو، لەسەر قسەکەی خۆی ڕۆیشت: میرزادە گیان، ئایا گومانی ئەوەم لێ ناکەی کە ئەم هاتنەی من تەنیا بۆ ئەوە بێ فریوت بدەم و هەندێ زانیاری و قسانت لێ دەربێنم، ها؟ میرزادە دوای سووکە هەڵوەستەیەک دەستی بە پێکەنین کرد و گوتی: گومانم لەوە نییە کە هاتووی تا قسەم لێ دەربێنی. ڕەنگە لە دڵی خۆیشتدا گرێوت لەسەر ساویلکەی من هەبێ، بەڵام ڕاستت گەرەکە لێت ناترسم. باوەڕ دەکەیت لەم کات و ساتەدا ئەم شتەم بەلاوە گرنگ نییە. ئەو جاش چونکە پێش هەموو شتێک قەناعەتم وایە کە تۆ پیاوێکی زۆر باشیت، هەر چۆنێ بێ لە ئەنجامدا دەگەین بە یەک و دەبین بە دۆست و برادەر. یەڤگینی پاڤلۆڤیچ، من تۆم زۆر چووەتە دڵەوە، چونکە تۆ بەڕای من پیاوێکی زۆر بەڕێز و سەنگینی. یەڤگینی پاڤلۆڤیچ گوتی: من تەنیا ئەوەندە دەڵێم کە بە ناسینی تۆ زۆر خۆشحاڵم. فەرموو، بە سەلامەتی تۆ پێکێ دەخۆمەوە. بەڕاستی بەم دیدارەت زۆر شادم. لێرەدا قسەکەی خۆی بڕی و لە پڕ و بێ هیچ پێشێکیەک گوتی: ئەم برادەرە هیپولیت هاتووە لای تۆ بژی؟ بەڵێ. باوەڕ ناکەم بەم زوانە بمرێ، وانییە؟ بۆ ئەمە دەپرسیت؟ هەروە بۆ هیچ، نیو سەعاتێکم لەگەڵدا بەسەر برد. هیپولیت بە درێژایی ئەو ماوەیە کە ئەو دووە سەرگەرمی گفتوگۆ بوون چاوەڕێی میرزادەی دەکرد. نە چاوی لە میرزادە دەگواستەوە، نە لە یەڤگینی پاڤلۆڤیچ کە بەرەو مێزەکە گەڕانەوە. ئۆغژنێکی گەرم لە دڵ و دەرونی گەڕا. نیگەران بوو تەواو هەڵچوو بوو. تنوکە ئارەقەی سەر هەنیەی وەکو مرواری دەدرەوشایەوە. چاوە درەوشاوەکانی جۆرە ترسێکی کۆنگی لە پەستا و بێبڕانەوەیان پێوە دیار بوو. نیگای جۆرە بێقەراریەکی نامەفهومی دەنواند. لێکدا لە شتێکەوە بۆ شتێکی دی، لە کەسێکەوە بۆ کەسێکی دی دەگواستەوە. لەسەر هیچ شوێنێک نەدەگیرسایەوە. هەرچەند تا ئەو کاتە بەشداریەکی جددی لە گفتوگۆ و گەنگەشە گەرمەکانی دەوروبەری خۆی کرده بوو، بەڵام ئەم گەرم و گوڕیە زیاتر و ڕاوەگۆیی بوو. قسەکانی هەفدژ و بێ سەروبەر بوون. بیرکردنەوە و هزرینی پچڕ بوو. تەوس و بێموباڵاتی و خەمساردی بە زمانیەوە دیار بوو. ڕستەکانی تەواو نەدەکرد. جاری وا هەبوو لە گەرمەی ئەو گفتوگۆ و گەنگەشەیەدا کە خۆی دەقیقەیەک لەوە و پێش کردبوویەوە و ڕژاندبووی دەوەستا. بە نیوەچڵی وازی لێدێنا و نەدەگەڕایەوە سەری. میرزادە کەزانی ئەو شەوە ڕێگەی هیپولیتیان داوە دوو پێکی گەورەی شامپانیا بخاتەوە، زۆری پێناخۆش بوو. ئەو پێکەی کە لەسەر مێزەکە لە بەردەم یادانرا بوو تۆزێکی لێ خواردبووەوە، پێکی سێهەم بوو. بەڵام میرزادە دوای بەمەی زانی بوو، لەو ساتەدا هەستی پێ نەکرده بوو. هیپولیت هاواری کرد: دەزانی زۆر خۆشحاڵم کە ساڵیادی لەدایک بوونت کەوتۆتە ئەم ڕۆژە تایبەتەوە. بۆچی؟ ئێستا دەیزانی بۆچی؟ تۆ جارێ خێرا وەرە لێرە لەسەر مێزەکەدا بنیشە، چونکە ئەم هەموو خەڵکە ئەم دۆستانە لەبەر خاتری تۆ لێرە خڕبوونەتەوە. پێشبینیم دەکرد خەڵکێکی زۆر بێن، ئەمە یەکەم جارە لە ژیانما پێشبینیم ڕاست دەرچوو بێ. حەیفێ، خۆزیا پێشتر دەمزانی کە ئەمڕۆ ساڵڕۆژی لەدایکبوونی تۆیە. تا بەلای کەمەوە دیاریەکم بۆ هێنابای. هاهاها، کێ ناڵێنم هێناوە و ئێستا لە گیرفانمان نییە؟ ئەرێ زۆری ماوە بۆ بەیانی. پتیشن تەماشایەکی سەعاتەکەی خۆی کرد و گوتی: نزیکەی 2 سەعاتێکی ماوە بەیان بدا. یەکێک لەو بینەدا هەڵیدایە: چمان داوە لە بەیان لە کاتێکدا
کە بشێت بەبێ بەیان بخوێنین بۆچی چاوەڕوانی بەیان بین؟ بۆچی؟ چونکە من گەرەکمە هەتاو ببینم. میرزادە بۆم هەیە بە سەلامەتی خۆر بەخۆشی خۆر پێکێ بخۆمەوە. تۆ چ دەڵێی؟ هیپولیت بێمدارا خسانی دەکرد. ڕووی دەمی لە هەمووان بوو. لە تۆ وایە فەرماندەیەکە و فەرمان دەردەکا، هەرچەند لەوە نەدەچوو بەخۆی بەوە بزانێ و هەستی پێ بکە. بە کەیفی خۆت با بخۆینەوە، بەڵام هیپولیت تۆ دەبێ کەمێک بێدەنگ بی، پێویستت بە ئیسراحەتە، وانییە؟ میرزادە تۆ هەمیشە ئامۆژگاریم دەکەی کە دەبێ بڕۆم بنووم. لە یەک چۆن مامەڵە لە تێک منداڵدا دەکا، بەو ئاوایە مامەڵەم لەگەڵدا دەکەی. هەرکە هەتاو هەڵات و ئاسمانی پرشنگ باران کرد. ئەری ئەم بەیتە شێعرە هی کێیە کە دەڵێ هەتاو ئاسمانی نقمی پرشنگان کرد؟ بەیتێکی بێمانایە بەڵام جوانە. هەنگێ من دەچمە جێوە و دەنووم. لیبدیف ئایا هەتاو سەرچاوەی ژیانە؟ ئەم دوو وشەیە سەرچاوەی ژیان لە مکاشەفاتەکەی قەدیس و حەنادا چ مانایەک دەگەیەنن؟ میرزادە تۆ هیچت دەربارەی هەسارەی ئەفسنتین بیستووە؟ ئەوەی من بیستومە گوایە بە پێی ڕاوەی لیبدیف ئەم هەسارەی ئەفسنتنە دەکاتە تۆڕی هێڵی ئاسنی ئەوروپا. لیبدیف لە جێی خۆی ڕاپەڕی وەکو ئەوەی بیەوێ خەڵکەکە کە دەستیان بە پێکەنین کردبوو لە پێکەنین ڕابگرێ. بە هەردوو دەست کەوتە ئاماژە و هاواری کرد. نا وانییە، تکایە یارمەتیم بدەن با. ئەوسا لە پڕ ئاوڕی لە میرزادەدایەوە و گوتی ئەم برادەرانە ئەمانە هەموویان کاتێ هەندێ مەسەلە دێتە پێشێ هیچیان لەم باشتر نین. بەدەم ئەو قسەیەوە دوو جار تەقەی لە مێزەکە هەستاند. ئەم کارە نەک هەر بێدەنگی نەکردن بەڵکو زیاتر هێنانیە پێکەنین. لیبدیف ئەگەرچی ئەم شەویش وەکو هەموو شەوانی دیکە بوو، بەڵام ئەم شەو بەهۆی ئەو گەنگەشە دوور و درێژە زانستیەوە کە کردی لە جاران بە جۆش و خرۆشتر بوو. لەم حاڵەتانەدا زۆر ڕق و بێپەردە ڕەفتاری لەگەڵ حەریفانی خۆیدا دەکرد. بەڕێزینە ئەمە جوان نییە. هەمووی نیو سەعاتێ لەمە و پێش ڕێکەوتین هەر یەکێکمان دەستی بە قسان کرد نابێ کەس قسەکەی پێ ببڕێ یان پێی پێ بکەنێ. ڕێگە بە هەر کەسێک بدەین بە کەماڵی ئازادی بیر و بۆچوونی خۆی دەرببڕێ. دوای ئەوە خوانە ناسانیش بۆیان هەیە بەو پەڕی ئازادی ئیرادی خۆیان بگرن. جەنەڕالیشمان بە سەرۆک و بەڕێوەبەری گفتوگۆیەکان هەڵبژارد. ئیدی ئەمە چییە دەستان داوەتێ؟ بەم کارەتان دەتوانن شیرازەی بیری هەر کەسێک چەند بیر و بۆچوونەکەشی بەرز و قوڵ بێ بپچڕن و بپەشۆکێ. هەموو بە یەک دەنگ هاواریان کرد. قسە بکە کەس قسەت پێ نابڕێ. قسە بکە بەڵام درێژدادڕی و هەرزە بێژی مەکە. یەکێک هەڵیدایە و پرسی ئەم هەسارەی ئەفسنتینە چییە؟ جەنەڕاڵ ئیڤۆلگین وەکو سەرۆک و بەڕێوەبەری کۆڕەکان بەو پەڕی هەیبەت و سامەوە چوو لەسەر کورسەکەی پێشووی دانیشت و گوتی هیچ شتێک لەم بارەیەوە نازانم. ئەوسا کیلەر لە جێ خۆیەوە لەسەر کورسەکەی کەوتە جموجۆڵ بە شادیەوە لە بن لێوانەوە گوتی میرزادە من یەکجار حەزم لەم گەنگەشە و مشتومڕانەیە بەمەرجێ زانستیانە بن. ئەوجا لە پڕ بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ئاوڕێکی لە یەڤگینی پاڤلۆڤیچ کە لە نزیکەوە دانیشت بوو دایەوە و گوتی بابەتی زانستی سیاسی ئەو شتانەم زۆر پێخۆشن کە لە ڕۆژناماندا دەربارەی گەنگەشە و مشتومڕەکانی ناو ئەنجومەنی نوێنەرانی بەریتانی بڵاو دەکرێنەوە. هەلبەتە مەبەستم کڕۆک و جەوهەری گەنگەشە و مشتومڕەکان نییە، چونکە بەخۆت دەزانی من بابایەکی سیاسەتوان نیم، بەڵکو مەبەستم ڕەفتار و شێوازی گەنگەشەکەیانە و وەکو خەڵکانی سیاسەتوان بۆ نمونە کە یەکێکیان دەڵێ ئەو ڤیکۆنتەی بەرامبەرم ئەو ئیریلیەی هاوڕای منە
ئەو مخالیفە بە ڕێزەی من کە بە پێشنیارەکەی ئەوروپای سەرسام کرد، هەلبەتە هەموو ئەو دەستەواژە و قسانە جوانن. ئەم گیانی پەرلەمانتاریەی لە لای گەلێکی ئازاد هەیە. دڵم خۆش دەکا، بەڕاستی ئەفسونم دەکا، زۆری لەزەت لێ دەبینم. میرزادە، من لە ناخی خۆدا خۆڕسک هەموو کاتێ هەر هونەرمەند بووم. باوەڕ بکە یەڤگینی پاڤلۆڤیچ. گانیا لە شوێنی خۆیەوە بە زمانێکی هێرش ئامێزەوە هاواری کرد. یانی بە قسەکانی تۆ تۆڕی هێڵی ئاسن بەڵایەکی گەورەیە، مایەی فەوت و فەنای تیرەی بەشەرە، زەهرێکە و بەسەر زەویدا باریوە، سەرچاوەکانی ژیان دەلەوتێنێ. گاڤریلە ئاردالیۆنۆڤیچ ئەو شەوە زۆر شەنگۆل بوو. لە بەرچاوی میرزادە فرە تەردەماخ و خۆشمجێز بوو، هەستی بە جۆرە سەرکەوتنێک دەکرد. پرسیارەکەشی لە ڕووی سوحبەت و شۆخیەوە بوو، هەر بۆ تووڕەکردن و هاڕوژاندنی لیبدیڤ بوو، کەچی زۆری نەبرد خۆی گەرم بوو. لیبدیڤ بە تووڕەیەکی ئاوێتە بە جۆش و خرۆش بەرسوی دایەوە. نا خەتا لە هێڵی ئاسن نییە. ئەو هێڵانە خۆ بەخۆ سەرچاوەکانی ژیانیان پێ ناڵەوتێ، پێ پیس نابێ، بەڵکو بەڵا گەورەکە ئەم گیانی ئەکادیمیە پراکتیکیەیە کە لەم 3 سەدەیەی دواییدا زۆر زاڵ بووە و هەڵکشاوە. یەڤگینی پاڤلۆڤیچ پرسی: باشە ئەم بەڵایە مسۆگەرە یان هەر ئەگەرە؟ خۆ دەبێ مەبەستێکە بە وردی بزانین. لیبدیڤ بەجددی بەرسوی دایەوە: حەتمیە مسۆگەرە. پتیتسن بە زەردەخەنەوە گوتی: لیبدیڤ، زیاد مەڕۆ، تۆ بە ڕۆژەوە بەیانیان گەشبینتر و خێرخواستریت. لیبدیڤ ڕووی تێکرد و گوتی: دروستە، بەڵام شەوان ڕاشکاوترم، دڵسۆزترم، ڕازگۆترم، سادەتر و بێڕیاتر و شەریفترم. هەر بۆیەش لە ئیراد و ڕەخنەکانتان بێمنەتم، لە دەحکە و گەنگەشاتان بێپەروام. دەرەقەتی ئێوەی خوانە ناز دێم. ئاخر ئێوە چۆن دەتوانن دنیا ڕزگار بکەن؟ ئاخر ئێوە ئەهلی زانست، تەکنەلۆژیا، لایەنگرانی سیستەمی هاوبەشی، ئەنجومەن و سەندیکای کرێکاران و ئەو شتانە چۆن دەتوانن بیخەنە سەر ڕێگەی ڕاست و دروست؟ ئاخر بە چی جیهان ڕزگار دەکەن؟ بە سلفە و وامان؟ وام چییە؟ وام و قەرز و قۆڵە بەرەو کوێتان دەبا؟ یەڤگینی پاڤلۆڤیچ گوتی: وا دیارە تۆ زۆر بە خەمی ئەم مەسەلانەوەی. بەڕای من هەر کەسێک خەمی ئەم مەسەلانەی نەبێ و بایەخیان نەداتێ کەسێکی خوێڕیلەی بێ قیمەتە. بەڵێت ئەزبەنی. پتیتسن گوتی: وام و سولفە بەلای کەمەوە دەبێتە هۆی هەڤبەستگی جیهانی و هاوسەنگی بەرژەوەندیان. تەنیا ئەوە و بەس؟ بناغی بنەڕەتی ئەخلاقی ئەم بۆچوونەی تۆ لەسەر بنەمای ڕازیکردنی خۆپەرستی فەردی و پاراوکردنی پێویستیە مەتریاڵەکانە، یانی ئاشتی جیهانی و شادمانی دەستەجەمی لەسەر بنەما و پرەنسیپێن پێویستی. قوربان، ئەوەندەی من لەم قسانەی تۆ تێگەیشتم، مەبەستت هەر ئەوەیە، وانییە؟ گانیا کە وردە وردە گەرم دەبوو بە لیبدیڤی گوت: پێم وایە لە سەدەکانی داهاتوودا پێویستی هاوبەشەکانی تیرەی بەشەر بە ژیان، خواردن و خواردنەوە و باوەڕهێنانی تەواو و زانستیانە، بەوەی کە ئەم پێداویستیانە بەبێ هاوکاری گشتی و ڕەچاوکردنی هەڤبەستگی بەرژەوەندی گشتی پاراو نابێ. دەبێت بە پشتیوانە و سەرچاوەی ژیانی هەموو تیرەی بەشەر. زەرورەت و پێویستی خواردن و خواردنەوە بە مانایەکی دی تەنیا دەکاتە غەریزەی مانەوە. چما ئەم غەریزەیە کەمە؟ ئەم غەریزەیە هەر چۆنێ بێ یەکێکێ لە یاسا مرۆڤانیە سروشتیەکان. یەڤگینی پاڤلۆڤیچ لە ناکاو بە سەرسامی هەڵیدایە: بە قسەی کێ وایە؟ ڕاستە یاسایە، بەڵام یاساکە هەر بە ئەندازەی یاسای وێرانکردن و خود وێرانی سروشتیە.
چما یاسای مانەوە تاقە یاسای ئاسایی و سروشتیە کە مرۆڤ بەڕێوەبەرێ. هیپولیت بە توندی ئاوری لای یەڤگینی پاڤلۆڤیچی دایەوە، بە کونجکاوی و گۆساخانە لێی ڕوانی و هاواری کرد: هێی هێی! بەڵام کە بینی پێدەکەنێ خۆشی کەوتە پێکەنین و سیخورمەیەکی بە کۆلیاوە کە لە تەنیشتیەوە دانیشت بوو ژەند و لێی پرسی کە سەعات چەندە. تەنانەت بەبێ سەبری سەعاتە زیوەکەی لە دەستی کوڕە ڕاکێشا و بە پەرۆشەوە ڕوانیە میلەکانی. ئەوسا بێگوێدان بە هیچ شتێک خەمسارد و بێموبالات یەک تەختە لەسەر تەختەکە لێ ڕاکشا و هەردوو دەستی نانە ژێر سەری و چاوی بڕینە میچ و ساپیتەکە. هەر دوای نیو دەقیقەیەک هەستایەوە و قیت لە جێی خۆی دانیشتەوە و گوێی بۆ هەرزە گوێیەکانی لیبدیف کە گەشتە بووە هەرەتی جۆش و خرۆش هەڵخست. لیبدیف کە زۆر بە توندی بەرپەرچی ڕایە وەهم و ئامێزەکەی یەڤگینی پاڤلۆڤیچی دەدایەوە، گوتی: ئەم ڕاوبۆچوونەی تۆ هەرچەندە تەوس ئامێز و چەواشەکارانەیە. تۆ زیاتر مەبەستت ئەوە بوو کە ئاوری گەنگەشەکە خۆشتر بکەی، بەڵام بۆچوونێکی ڕاست و دروستە. جا پیاوێکی بە گومانی وەکو تۆ، ڕۆڵەی چینی ئەرستۆکرات، بابایەکی ئەفسەری هێزی سوارە، بە هەر حاڵ بەهرەمەند، بەخۆشی نازانێ ئەم بۆچوونە چەند قوڵ و درستە. بەڵێ قوربان، یاسای خود وێرانی و خود پارێزی لە بوونی مرۆڤدا بە هەمان ئەندازە هەن، کاریگەریان لەسەر مرۆڤ یەکسانە. شەیتان هەردووکیان بەکاردێنێ تا لەو ڕێگەیەوە حوکمی بەشەریەت بکا. پێدەکەنن باوەڕتان بە هەبوونی شەیتان نییە؟ بێباوەڕی بە هەبوونی شەیتان فکرێکی فەڕەنسیە، فکرێکی گەوجانەی بێمانایە. دەزانن شەیتان کێیە؟ ناوی دەزانن؟ ئێوە تەنانەت بێ ئەوەی ناویشی بزانن، بە چاولێکەری ڤۆڵتێر، بە سم و کلک و شاخەکانی کە هەر هەمووی خەڵقی خەیاڵی خۆتانە پێدەکەنن، گاڵتەی پێدەکەن لە کاتێکدا گیانی ئەهریمەنی، ڕوحی شەیتانی گیانێکی زۆر بەهێزی ترسناکە. نەو شاخ و باڵە و نەو سم و دوومەی هەیە کە ئێوە وێنای دەکەن. بەڵام ئێستا باسەکەمان باسی گیانی ئەهریمەنی و شەڕانی نییە. هیپولیت لە پڕ گرژ بوو، دایە قاقای پێکەنین و هاواری کرد: بە چه مەحکوم گیانی شەیتانی باسی ئێستامان نییە؟ لیبدیف دووپاتی کردەوە: پرسیارێکی بەجێیە، بەڵام من دووپاتی دەکەمەوە کە باسی ئێستامان نییە. مەسەلە ئەمەیە کە بزانین ئایا پەرەسەندن سەرچاوەکانی ژیانی لاواز نەکردووە؟ کولیا هەڵیدایە و پرسی: مەبەستت تۆڕی هێڵی ئاسنە؟ کوڕی باش، تۆ گەنجی گەنج، من تەنیا هێڵی ئاسنم مەبەست نییە، بەڵکو ئەو ڕەوت و ڕێڕەوە و ڕێبازە گشتیە مەبەستە کە دەشێت هێڵی ئاسن بە نمونەیەک یان بە بەرجەستەکردنێکی هونەری ئەو ڕێبازە بژمێرین. حاڵی حازر خەڵکی زۆر مژولن، دێن دەچن، دەڕۆن، هاوار دەکەن، قەرەباڵغی دەکەن، پێ هەڵدەگرن، بەو ناوەوە کە کار بۆ خۆشی و خۆشگوزەرانی تیرەی بەشەر دەکەن. سیر دەکەن هەزروانێکی گۆشەگیر و تەریک لەو لاوە قوت دەبێتەوە، شین بۆ بەشەر دەگێڕێ و دەڵێ: بەشەری ئەمڕۆ یەکجار سەرقاڵ و جەنجاڵە، لە تەکنەلۆژیا و سنعەتدا نقم بووە، شێت و شەیدای پارە پەیداکردن بووە، بەڵام هەر هەمووی لەسەر حیسابی هێوری دەرونی و ئاسوودەیی ڕۆحیە. کاتێ دەزانێ لەو لاوە هەزروانێکی دیکە لێی دێتە دەست و بە کەش و فشێکەوە بە هەزروانی یەکەم دەڵێ لەگینەوا بێ. بەڵام تەق و تریقی ئەو قیتارانەی کەنان و ئازوقە بۆ جەماوەری ڕەش و ڕوت و برسیانی خەڵک دەگوازنەوە، ڕەنگە زۆر لە هێوری دەروون و ئاسوودەی ڕۆح باشتر و پێویستتر بێ. بەڵام من لیبدیفی ناچیز باوەڕم بەو قیتارانە نییە کە گوایە نان بۆ برسیان دەگوازنەوە. چونکە ئەگەر فکرێکی ئەخلاقی ڕۆحی بەڕێوەیان نەبا، لەوەیە وەکو پێشتریش ئەمەمان دیتووە
ژمارەیەکی زۆر لە خەڵکی لە نان خواردن بێبەش بکەن. یەکێک لە نێو خەڵکەکەوە هەڵیدایە: ئاخر قیتار چۆن دەتوانێت خەڵکی لە نان بێبەش بکە؟ لیبدیف بێ ئەوەی خۆی لەو پرسیارە بکا بە خاوەن، قسەکەی خۆی دووبارە کردەوە: ئەمە پێشتریش بینراوە. بۆ نمونە، ماڵتووسی بەشەر دۆست بێنە بەرچاو. هەر کەسێک چەندیش بەشەر دۆست بێ، ئەگەر ئەو بناغە ئەخلاقیەی لەسەری ڕاوەستاوە سست و فشەڵ بێ و کەسێکی خۆپەسەند و لە خۆڕازی بێ، هەر بەشەر خۆرە. ئەگەر غرور و کبریای هەر یەکێک لەو بەشەر دۆستە زۆر و زەبەندانە بریندار بکەی، ئامادەیە لە قینا و لە تۆڵەی خۆیدا هەر چوارنکاڵی دنیا بسووتێنێ. ئەگەر ڕاستت دەوێ و بۆ ئەوەی حەق پێشێل نەکەم، هەر یەکێک لە ئێمە بگری، خۆم لە پێشی پێشەوە هەمان کار دەکەم. من کە لە هیچەوە دیار نیم، هەمان کار دەکەم. ڕەنگە من یەکەم کەس بم کە چیلکە و دار بەرم بۆ ئەوەی ئاگرەکە بکرێتەوە، پاشان هەڵێت. بەڵام دووبارەی دەکەمەوە کە مەسەلەکەی ئێمە ئەمە نییە. ئەدی کامەیە؟ تۆش هەر زمانی ناومێدی و ڕەشبینی دەزانی. مەسەلەکان وەکو ئەم حکایەتە کۆنەیە کە ناچارم بیگێڕمەوە. لەم سەردەمەدا و لە وڵاتی ئێمەدا کە هیوادارم ئێوەش بە ئەندازەی من و وەکو من خۆشتان بووێ، من یەک لە باری خۆم بەڕێزان ئامادەم دووە دڵۆپی خوێنی خۆمی لە پێناودا بەخت بکەم. زۆر درێژەی مەدەیە بڵێ بزانین چیتر. بەڵێ، لەم وڵاتەی ئێمەدا ڕێک وەکو هەموو ئەوروپا هەر چارەکە سەدەیەک جارێ ئەگەر لێم نەبێ بەدرۆ، خەڵکی تووشی قات و قڕی و برسێتی و گرانی دەبێ. من زۆر پێ لەسەر دروستی و نادروستی ژمارەکە داناگرم، بەڵام ئەم جۆرە قات و قڕیانە تا ڕادەیەک کەمە. تا ڕادەیەک لە چاو چیدا؟ لە چاو سەدەی 12 و هەردوو سەدەی پێش و پاش سەدەی 12دا. چونکە بە گوتەی مێژوونووسان ئەو سەردەمانە گرانی گەورە و ئیقلیمگیر هەردوو ساڵ یان 3 ساڵ جارێک بەرۆکی تیرەی بەشەری دەگرت. وەکو دەگێردرێتەوە بەشەر لەو وەزع و حاڵانەدا گۆشتی بەشەریشی خواردووە. بەڵام بەدزیەوە یەکێک لە مشەخۆرانی ئەو سەردەمە کە گەشتووەتە تەمەنی پیری بەخواستی خۆی بێ ئەوەی کەمترین گوشاری بخرێتە سەر، گێڕاویەتەوە کە لە ژیانی درێژی کلۆڵی و داماوی خۆیدا بە دزیەوە 6 ڕەبەن و 6 منداڵی کوشتووە و خواردوونی. دیارە ژمارەی مناڵەکان لە چاو ژمارەی ئەو ڕەبەنانەی کە خواردوونی زۆر کەم بوون. وا دیارە جگە لە ڕەبەنان ئەو کارەی لەگەڵ هیچ کەسێکی گەورەی دیکەدا نەکردووە. بەڕێوەبەری کۆڕ جەنەڕاڵ بەخۆی بە تووڕەییەوە هاواری کرد: مەحاڵە، شتی وان نییە. بەڕێزینە، من زۆر جار لەگەڵ ئەم پیاوەدا باسی ئەم جۆرە بابەتە دەکەم، بەڵام زۆربەی کات درۆی وا شاخدار دەکا، پیاو لەرزی لێدێ. شتی وا دەڵێت زەڕەیەک ڕاستی تێدا نییە. جەنەڕاڵ، ئابلوقەکەی قارس بێنەوە یاد. ئێوەش بەڕێزینە دڵنیابن کە حکایەتەکەم حکایەتێکی واقعی و ڕاستەقینەیە. حەز دەکەم ئەوەش بڵێم، من باوەڕم بەوە هەیە کە واقع با ملکەچی یاسایەن جێگر و نەگۆڕیش بێ، هەمیشە وا دێتە بەرچاو کە لە حەقیقەت و ڕاستی دوورە. هەندێ جار ڕووداوێک چەند واقعی تر بێ، ئەوەندە ناحەقیقی تر دەنوێنێ. ئامادەبووان بەدەم پێکەنینەوە پرسیان: ئاخر چۆن دەشێ کەسێک بەو ئاسانیە 6 ڕەبەن بخوا؟ هەلبەتە ئاشکرایە کە هەموویانی بە کەرەتێک و لە یەک جێدا نەخواردووە. ڕەنگە بە درێژایی 15-20 ساڵێک ئەوجا خواردبنی. دیارە لەم حاڵەتەدا مەسەلەکە زۆر ڕوون و ئاشکرا و ئاساییە. سروشتیشە؟ لیبدیف بە عینادی بابایەکی خوبەزانازان بەرسوی دایەوە: بەڵێ، سروشتیشە. ئەوسا لەسەر ڕۆیشت و گوتی: ئەمە جگە لەوەی کە ڕەبەنی کاتۆلیک بە تەبیعەت کەسێکی سوێرە، قسە و فزولیە.
بۆیە زۆر بە ئاسانی فریو دەدرێ کە بۆ جەنگەڵێک یان هەر شوێنێکی دیکەی دوور و تەریک ببرێ و بەو دەرد و مەرەدە ببرێ کە باسم کرد. ئەلبەتە من نکوڵی لەوە ناکەم کە هەژمارەی ڕەبەنە خوراوەکان ئەگەر یاڕۆی پیاوخۆر چەند نەوسن و پرخۆریش بوو بێ هەر یەکجار زۆرە. میرزادە لە ناکاو هەڵیدایە: بەڕێزینە، لەوانەیە ئەمە ڕاست بێ. میرزادە تا ئەو کاتە ورتەی لێوە نەهاتبوو. بە بێدەنگی بێ ئەوەی خۆ لە گفتوگۆ و گەنگەشە و مشتومڕەکان هەڵقورتێنێ، گوێی لە قسە و باسەکان گرتبوو. زۆر جار گوێ بە گوێی ئامادەبووان لە کانگای دڵەوە پێکەنی بوو. دیار بوو کە بەو هەموو بەزم و ڕەزم و شادی و هەرا و زەنا و تەنانەت بادەنووشی لە ڕادەبەدەری میوانەکان زۆر خۆشحاڵە. دەشیا بە درێژای شەو بێریەکە زار هەڵنەیەنێ، بەڵام لە ناکاوە لێبڕا قسەیە بکە. ئەوەندە بە جددی و سەنگینی دەستی بەخسان کرد کە هەموو میوانەکان بە کونجکاوی و سەرسامی کەوتنە تەماشاکردنی. بەڕێزینە، من گەرەکمە ئەوەتان عەرز بکەم کە لەو زەمان و ڕۆژگارانەدا گرانی و قات و قڕی و برسێتی زۆر دووبارە بووەتەوە. منیش هەرچەندە شارەزای مێژوو نیم، بەڵام شتم لەمەر ئەو قات و قڕیانە بیستووە. پێدەچێ شتەکە ڕاست بێ و وابوو بێ. کاتی خۆی کە چوو بوومە کۆجارەکانی سویسرا، سرم لە شوێنەواری کۆشک و قەلاکۆنە فیوداڵەکانی ئەو وڵاتە سوڕما. هەر کۆشک و قەلا بوو بەقەد پاڵ و بەرزایی چیاکانەوە گیرساو بووەوە. هیوایان هەبوو بە بەرزی پتر لە نیو فەرسەقەوە بوو، یانی ئەگەر بە ماڵاتە ڕێدا بڕۆی سەرکەوتبای چەندین فەرسەخ دەبوو. هەمووتان دەزانن کۆشک و قەلا دەکاتە چی و چییە، یانی قەسرێکی بەردینی یەکجار گەورە. دروستکردنی ئەم قەلایە کاری دەوێ نەگاڵتە، کارێک کە ناچێتە عەقڵەوە. ئەلبەتە هەر هەمووی بە ڕەنجی شان و ئارەقەی نێوچەوانی ئەو هەژار و نەدارانە کرابوو کە ڕەعیەت و مسکین بووبوون. ئەم داماوانە وێڕای ئەو کارە قورسەش دەبوایە جۆرەها باج و سەرانە بدەن و خەرجی پیاوانی کڵێساژ بکێشن. ئیدی چۆن توانیویانە و لەکوێ کاتیان هەبووە نان و قوتی ڕۆژانەیان پەیدا بکەن و زەوی بکێڵن و داچێنن. دیارە لەو سەردەم و ڕۆژگارەدا ژمارەیان لەوە کەمتر بووە لە ئەوەیەی ئەو هەموو کار و ئەرکەبێن. زۆربەیان لە برسا دەمرن چونکە هیچیان نەبووە بیخۆن. تەنانەت هەندێک جار لە خۆم دەپرسی باشە چۆن هەر هەمویان نەمردوون، تاق و بڕ نەبوون، چۆن بەرگەیان گرتووە و توانیویانە بەو شێوەیە هەڵکەن و بمێنن. جا کە لیبدیڤ باسی ئەوە دەکا کە لەو زەمانەدا جاری وا هەبووە هەندێک خەڵکی گۆشتی بەشەریان خواردووە، ڕاست دەکات، لێی بەدرۆ مەگرن. بەڵام من نازانم بۆچی ئەو ڕەبەنانەی تێ هەڵکێشی ئەم مەسەلەیە کرد و چ مەبەستێکی هەیە. گاڤریلا ئاردالیۆنۆڤیچ گوتی: لەگینە مەبەستی ئەوە بێ بڵێت کە لە سەدەی 12دا تەنیا ڕەبەنان گۆشتیان خوراوە، چونکە هەر ئەوان ناسک و دابەستە ئاسا قوت و قەڵەو بوون. لیبدیڤ هاواری کرد و گوتی: ئەمە سەرنجێکی زۆر دروستە، چونکە یارۆی پیاوخۆر جگە لە پیاوانی ئاینی دەستی بۆ تاقە یەک کەسی ئاسایی نەبردووە، بەڵام 6 دانە ڕەبەنی دێرنشینی خواردبوو. ئەم قەوماوە یەکجار دزێ و کرێتە، دەلالەتی مێژوویی و بایەخی ئاماری خۆی هەیە. ئەمە قەوماوێکە کە پیاوی زیرەک دەتوانێت لە میانەیەوە وێنایەکی دروستی ڕابردوو بکە. زۆر بەوردی ئەوە دەسەلمێنێ کە پیاوانی کلێسا لەو زەمان و ڕۆژگارەدا لایەنی کەم 60 هێندەی خەڵکی دیکە تێر و خۆشگوزەران بوون و ڕەنگە 60 هێندەی خەڵکەکانی دی قوت و قەڵەو بووبن. گوێگران بەدەم قاقای پێکەنینەوە هاواریان کرد: زۆرە لیبدیڤ، زۆرە. میرزادە لەسەر قسەکەی خۆی ڕۆیشت: ڕاستە، ئەمە دەلالەتی مێژووی خۆی هەیە، بەڵام تۆ دەتەوێ چ ئەنجامگیریەک بکەی؟ میرزادە زۆر بەجددی
بە زمانێکی خاڵی لە هەر تانە و تەشەرێک لە لیبدیف قسەی دەکرد. ئەو لیبدیفەی کە هەموو ئامادەبووان پێیان ڕادەبوارد جیاوازی قسەکانی میرزادە لەگەڵ ئەوانی دیکەدا خۆ بەخۆ هاماجێکی کۆمیدی و پێکەنیناوی ئەو تۆی دروست کردبوو کە ئەگەر میرزادە پتر لەسەری ڕۆیشتبا بە خۆیشی دەبوو بە گەبجاری ئامادەبووان. بەڵام میرزادە بەخۆی هەستی بەمە نەدەکرد. یەڤگینی پاڤلۆڤیچ لە پشت میرزادەوە سەری هێنا و بە گوێی میرزادەیدا چرپاند. ئەرێ هەست ناکەی ئەم پیاوە تێک چووە؟ تۆزێ لەمە و پێش یەکێک لەمانەی ئێرە پێی گوتم کە ئەم پیاوە نیازی وایە بچێتە تاقیکردنەوەی پارێزەریەوە و بە تەمایە ببێ بە پارێزەر. بۆیە لاساییکردنەوەی گەنگەشە و موافعەی دانیشتن و کۆڕی دادوانی مێشکی تێکداوە. من چاوەڕوانی نمایشێکی کۆمیدی ئەو جۆرە گەنگەشانەی لێ دەکەم. لیبدیف بە دەنگێکی ڕەسا لەسەر قسەکەی خۆی ڕۆیشت. دەمەوێ بگەمە ئەنجامگیریەکی گرنگ، بەڵام با پێش هەر شتێک ڕەوش و حاڵەتی سایکۆلۆژی و دادوانی ئەم تاوانبارە شی بکەینەوە. وا دیارە ئەم تاوانبارە یان ئەگەر حەز دەکەن با ناوی بنین موەکیلی من، هەرچەندە هیچ خواردن و سەرچاوەیەکی دیکەی خواردنی شک نەبردووە. بە درێژایی ماوەی ئەو ژیانە غەریبەی چەندین جار پەشیمانی خۆی دەردەبڕێ. ئارەزووی تۆبەی کردووە کە چیتر گۆشتی پیاوانی کڵێسا نەخوا. ئەم خاڵە بە ئاشکرا لە پێچ و پەنای ڕووداوەکانەوە دیارە. وەک دەگوترێ ئەم پیاوە تەنیا 5-6 مناڵی خواردووە. ڕاستە ئەم ژمارەیە لە چاو خۆیە یەک جار کەم و ناچیزە، بەڵام لە ڕوویەکی دیکەوە دەلالەتێکی گەورەی لە خۆ گرتووە. بێگومان ئەم وەکیلەی من تووشی چەندین نۆرە عەزابی ویژدان بووە، چونکە پیاوێکی بەدینی بە ویژدان بووە کە دەتوانم ئەمە بە باڵگە بسەلمێنم. جا بۆ ئەوەی بەپێی توانە گوناحی سەرشانی خۆی سووک بکە 6 دانەجار هەوڵی داوە هەر بۆ تاقیکردنەوە لە جیاتی گۆشتی ڕەبەنێن دێرنشین گۆشتی خەڵکی ئاسایی بخوا. نکوڵی لەوەش ناکرێ کە ئەم کارەی هەر هەوڵ و ئەزمونێک بووە. خۆ ئەگەر ئەمەی هەر بۆ ئەوە بوو بێ جۆری خواردنەکەی بگۆڕێ، ئەوە 6 نەفەر ژمارەیەکی ناچیزە، زۆر نییە. بۆچی تەنیا 6 مناڵی خواردووە؟ نەیکردووە بە 30. نیوەیان لە پیاوانی ئاینی بن و نیوەکەی تریان لە خەڵکی ئاسایی بن. بەڵام ئەگەر مەسەلەکە هەر هەوڵ یان ئەزمون بوو بێ، تەنیا لە ترسی سوکایەتی بە ئاین و کڵێسا بوو بێ، جۆرە پەشیمانی و گەڕانەوە و تۆبەیەک بوو بێ، ئەوە خواردنی ئەو 6 نەفەرە جۆرە ماقولیەتێکی تایە. بگرە زۆریش ماقول و پەسەندە، چونکە ئەو 6 هەوڵە بۆ ڕزگاربوون لە عەزابی ویژدان ڕوو بە ڕووی شکست بوو بووەوە. یەکەم بە باوەڕی من چونکە مناڵ زۆر بچووکە، برسێتی پیاو ناشکێنێ. ئەگەر موەکیلەکەی من لە ماوەی بەشەرخۆریەکەیدا هەر مناڵی خواردبا ڕەبەنانی نەخواردبا، ئەوە دەبوایە 3 ئەوەندە و بگرە 5 ئەوەندەی ژمارەی ڕەبەنەکان مناڵی خواردبا. بەم پێودانگە تاوانەکەی لە ڕووی چلۆنایەتیەوە سووک دەبوو، بەڵام لە ڕووی چەندایەتیەوە قورس دەبوو. جا بەڕێزینە ئێوە سەرنج بدەن، بزانن من کە بەم جۆرە بێز لە مەسەلەکە دەکەمەوە و بەو جۆرە تاوتوێ دەکەم تا ئەو بارە دەرونی و سایکۆلۆژیا بدۆزمەوە کە تاوانبارێکی سەدەی 12 تیا ژیاوە. بەڵام من کە خەڵکی سەدەی 19م ڕەنگە بە جۆرێکی دی بیر لە مەسەلەکە بکەمەوە. ئەمە بیرکردنەوەی من نەبێ، بۆیە ئەمەتان عەرز دەکەم بەڕێزینە تا گاڵتەم پێ نەکەن و نەمکەن بە گەبجاری خۆتان. بەڵام جەنەڕاڵ تۆ یەکەم لە تامت دەرکردووە. دووهەم بەڕای شەخسی من گۆشتی مناڵ ئەو بەها خۆراکیەی تیا نییە کە تێرت بکە. ڕەنگە زۆریش نەرمەلیقە و ناخۆش بێ، یانی نەکەر برسێتی ناشکێنێ، بەڵکو تووشی عەزابی ویژدانیشت دەکا. جا بەڕێزینە هەنووکە دێینە سەر ئەنجام و ئەنجامگیری ئەم ڕووداوە کە چارەسەری یەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئەو زەمان و ڕۆژگارە و ئێستای ئێمەشی لە خۆ گرتووە. ئەم تاوانبارە لە ئەنجامدا خۆی لە لای ڕەبەنان و ئەهلی کلێسا و ئاین خەبەری لە خۆیدا
خۆی ڕادەستی حکوومەت و دەسەڵات کرد. جا لێرەدا پرسیار ئەمەیە، ئاخۆ دەبێ لەو زەمانەدا چ ئەشکەنجە و عەزابێکی لەبەردەم بوو بێ، ڕاکێشان بە گالیسکە، فرێدانە ئاگرەوە، باشە بۆچی خۆی خەبەری لە خۆی داوە، دانی بە تاوانەکەی داناوە، باشە دوای ئەوەی 6 کەسی خوارد بۆچی ئیدی تا مردن ئەم ڕاز و نهێنیەی نەپاراست، باشە بۆچی تۆبەی نەکرد و بیری لەوە نەدەکردەوە وەکو خواناسێک دنیای تەرک نەکرد و کونجی خەڵوەتی نەگرت، بۆچی لە دێرێکدا سەری خۆی کز نەکرد. کلیلی ڕازەکە لەمەدایە. هەلبەتە دەبێ هێزێکی باڵاتر بەهێزتر لە هێزی ئەشکەنجەن و ئاگر، بەهێزتر لەو عادەتەی بەدرێژای 20 دانە ساڵ خۆی پێوەگرت بوو لە ئارادا بوو بێ، کەواتە بیر و هێزێک هەبووە باڵاتر و بەهێزتر لە هەر کارەسات و قات و قڕی و برسێتی و ئەشکەنجە و وشکە ساڵی و تاعون و گەڕی و گولیەک و ئەم هەموو دۆزەخە بیر و هێزێک کە دڵانی ئاوەدان و ئاراستە کردووە، کە سەرچاوەکانی ژیانی پیتاندووە و دەوڵەمەند کردووە. دەیسا نمونەیەک، تاقە نمونەیەکم لەو جۆرە بیر و هێزە لەم سەردەمەی خۆماندا لە سەردەمی وێرانی و هێڵی ئاسندا کە حەق بوو بڵێم سەردەمی کەشتیانی هەڵمی و هێڵی ئاسندا نیشان بدەن. ڕاستە من مەستم، بەڵام ڕاستی دەڵێم. دەیسا لەم سەردەمەی خۆماندا تاقە بیرێکم نیشان بدەن کە بەقەد نیوەی ئەو فکرەی لەو زەمانەدا کاری لە بەشەر کردووە، کار لە خەڵکی ئەم سەردەمەی ئێمە بکە. ئەوسا حەقی خۆتانە بڵێن کە لەم هەسارەیەدا لە سایەی خێر و بەرەکەتی ئەم تۆڕەدا کە لە دەس و پێی بەشەر ئاڵاوە سەرچاوەکانی ژیان نەیانداوەتە کزی، وشک نەبوون، تکایە دەوڵەمەندی، خۆشگوزەرانی، کەمبوونەوەی قات و قڕی و برسێتی، خێرایی قیتار و ئەم شتانەم بۆ مەکەن بە نمونە. ڕاستە سەروەت و سامان زۆر بووە، بەڵام بیر و هێز کەمتر بووە. حاڵی حازر هیچ بیر و هێزێک نییە تیرەی بەشەر یەک بخە، پەیوەندیە بەشەریەکان پتە و بکە. بەڵێ ئێمە هەمومان یەک بە یەکمان لە وێرانی و گەندەڵیدا نقم بووین تا بیناقاقامان لە گەندەڵی ڕێو چووە، بەڵام وابزانم ئیدی بەسە، کاتی ئەوە هاتووە سکێ تێر بکەین، کاتی ئەوە هاتووە ئەو سیڤەی بۆ میوانەکانمان ئامادە کردووە بێنین، وانییە میرزادەی بەڕێز؟ لیبدیف خەریک بوو بەو هەموو درێژدادڕی و هەرزەگۆیەی خۆی هەندێک لە میوانەکانی بێزار دەکرد. دەبێ ئەوەش بگوترێت کە ئامادەبووان بە درێژایی ئەو ماوەیە لێکدا قاپی مەشروبیان هەڵدەچڕی، بەڵام کە بەو شێوە کت و پڕ و چاوەڕوان نەکراوە کۆتایی بەخسەکانی هێنا و باسی شێوی هێنایە گۆڕێ، هەمویانی هێور و کەوی کردنەوە. بەخۆی ئەم کۆتاییەی بە فێڵێکی جوانی پارێزەرێکی زیرەک بۆ گۆڕینی سەمتی بابەتێک وەسف کرد. هەموو بەجارێ لە قاقای شادیاندا گشت میوانەکان گەشانەوە و چاڵاکی و چەلەنگێکی زیاتریان تێکەوت. هەموو لەسەر مێزەکە هەستان بە باڵکۆنەکەدا کەوتنە هاتوچۆ تا بایباڵێک بدەن و سڕی پێیان دەربکەن و مەستی بەریان بدا. تەنیا کیلەر نەبێ کە لە قسەکانی لیبدیف زۆر پەست و بێزار بوو، لە شوێنی خۆیەوە و بە دانیشتنەوە میوانەکانی یەک بە یەک ڕادەگرت و بە دەنگی بەرز پێی دەگوتن: ئەم کابرایە زۆر کۆنە پەرستە، هێرش دەکاتە سەر سەردەمی شارستانیەت و پێشکەوتن، ستایشی سەدەی 12ەم دەکا، ئەمە هەر هەمووی خۆنواندنە، درۆ دەلەسەیە، دەنا ئەم لیبدیفە زەڕەیەک دڵپاکی و دەستپاکی لە مەزەبدا نییە. من دەپرسم ئەم خانووەی بەچی و چۆن پێکەوە ناوە؟ جەنەڕاڵ کە لەو بەرەوە لە بەردەم گروپێکی دیکەی ئامادەبوواندا وەستا بوو، ڕووی کردە پتیتسن کە بە ڕێکەوت لە ناو ئەو گروپەدا وەستا بوو، بەدەم داخستنی دوگمەی چاکەتەکەیەوە گوتی: من تەنیا یەک ڕاوەکاری ڕاستەقینەی خەون و مکاشفاتەکانی قەدیس یوحەنام دەناسی، ئەویش گریگۆر سیمیۆنۆڤیچ بور مستروڤی ڕەحمەتی بوو. قسەکانی هێندە ئاگرین و پڕجۆش و خرۆش بوو، دەتگوت ئاگرن و لە دڵی بنیادەم بەردەبن.
لە پێشا داوای لێبوردنی لە ئامادەبوان دەکرد. ئەوجا چاویلکەکەی لە چاو دەکرد، کتێبێکی کۆنی ئەستوری بەرگ ڕەشی دەکردەوە. ڕدێنێکی درێژی ماش و برنجی بەردابووەوە. پیاوێکی زۆر خێر و مەند و دروستکار بوو. لە بڕی ئەم خێرە و مەندیە 2 میداڵی وەرگرت بوو لە بەروکی دابوون. هێندەی دی بە سام و هەیبەت بوو تا حەز بکەی دەماوەر و زار و زبان جددی بوو. جەنەڕاڵان سەری ڕێزیان بۆ دادەنواند. ئافرەتان کە گوێیان لە دەم و دووی دەبورانەوە. کەچی ئەم برادەرە بەوە کۆتایی بە قسەکانی دێنێ کە مژدەی شیوێکی سارد و سڕ بە میوانەکان بدا. ئەو لەکوێ و ئەم لەکوێ؟ پتیتسن کە بەدەم بزەوە گوێی بۆ قسەکانی جەنەڕاڵ هەڵخست بوو، لەوە دەچوو بۆ کڵاوەکەی بگەڕێ تا هەڵی گرێت و بڕوە. بەڵام نەیدەتوانی بڕیاری یەکجارەکی بدات. گانیاش لە ناکاودا و تەنانەت پێش ئەوەی ئەوانی دیکە لەسەر مێزەکە هەستن، دەستی لە خواردنەوە هەڵگرت و پەرداخەکەی دوور خستەوە. تەمێکی خەمناکی نیشتە سەر سیمای. کە هەموو میوانەکان لەسەر مێزەکە هەستان، ئەو چوو بۆ لای ڕووگوژین و لە تەنیشت ئەوەوە دانیشت. ئەگەر یەکێک بەو حاڵەوە دیتبای، وای وێنا دەکرد هێندە ڕێکن موو بە بەینیانەوە ناچێ. ڕووگوژین کە لە سەرەتاوە چەند جارێک هەستا بوو کە بە هێمنی فیزماڵکی بداتێ و بڕوە، هەنووکە کڕووکپ لێی دانیشت بوو. سەری داخست بوو و لە فکران ڕاچوو بوو. لە تۆ وایە بیری چۆتەوە کە بڕوە. بە درێژایی ئەو شەوە دڵۆپی مەی نەخواردەوە. بە تەواوەتی لە دەریای بیرکردنەوەدا نقم بوو. ناو بەناو سەرێکی هەڵدەبڕی بە وردی دیقەتی یەک بە یەکی ئامادەبوانی دەدا. لەوە دەچوو چاوەڕوانی شتێکی زۆر گرنگ بێ. هەلبەتە گرنگ بۆ خۆی، بۆیە لێبڕابوو جارێ بە مووەقەت ڕۆیشتنەکەی دوا بخا. میرزادە تەنیا 2-3 پێکی خواردە بووەوە و کەمێک مەست و هەندێک کەیفی قنج بوو کە لەسەر مێزەکە هەستا. نیگای لە نیگای یەڤگینی پاڤلۆڤیچ هەڵنەگرت. یەکسەر بیری کەوتەوە کە گفتوگۆیەکیان لە بەی نابوو، دەبوایە تەواوی بکەن. بزەیەکی دۆستانەی بەڕووی دادا. یەڤگینی پاڤلۆڤیچ سەرێکی بۆ لەقاند و بە ئاماژەی سەر هیپۆلیتی پێ نیشاندا کە لەسەر تەختەکە لێی ڕاکشا بوو. لە غوڕابی خەودا بوو. یەڤگینی پاڤلۆڤیچ کە لەو دەمەدا بەڕق و بەدخواییەکی ئاشکراوە دیقەتی دەدا گوتی: میرزادە، بڵێ بۆچی ئەم هەتیوەت داڵدەداوە و خۆی کردووە بەبار بەسەر تۆوە؟ میرزادە واقی لەم پرسیارە وڕما. یەڤگینی پاڤلۆڤیچ لەسەری ڕۆیشت و گوتی: گرێو دەکەم کە پیلانێکی لەژێر سەردایە. میرزادە گوتی: یەڤگینی پاڤلۆڤیچ، ئەوەندەی من دیقەتم داوە یان بەلای کەمەوە هەستم پێی کردووە، ئەمڕۆکە زیاد لە پێویست بەوەوە گرتووتە، وایە؟ بەخۆت دەزانی من لەم ڕەوشە تایبەتیەی خۆما بەبێ ئەویش کێشە و دەردەسەری دنیام هەیە. سرم لەوە سوڕماوە لە جیاتی بیر لە دەردەسەریەکانی خۆم بکەمەوە، نەمتوانیوە لە هەوڵی شەوێوە تا ئێستا چاوم لە چارەی دزێوی ئەو بگوازمەوە و بیرێک لە خۆم بکەمەوە. چارەی زۆر جوانە و یەڤگینی پاڤلۆڤیچ قۆڵی میرزادەی ڕاکێشا و هاواری کرد: سەیریکە، تەماشا، بڕوانە ئەوێندەر. میرزادە دووبارە بە سەرسامی ڕوانیە یەڤگینی پاڤلۆڤیچ.